بناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان زۆر بەخێر بێن. من پێم خۆش بووام کۆبوونەوە بکەین لەگەڵ هەموو ئەو ڕاگەیاندانەی کە کاریگەریان هەیە لە کوردستان، چ تەلەڤیزیۆن بن یان ڕۆژنامە بن یان سۆشیال میدیا بێت، بۆ ئەوەی لە نزیکەوە گفتوگۆیەکی ڕاشکاوانەمان هەبێت لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و ئەو تێبینیانەی کە ئێوە هەتانە یان لەوانەیە خەڵک هەیان بێت و ئەوەی زیاتر بەرچاوڕوونیان پێ بدەین لە بارودۆخی ئێستای کوردستان و پەیوەندی دەستهەڵات لەگەڵ ڕۆژنامەگەری و ڕۆژنامەوانی. بۆیە من پێم خۆش بوو زۆر بە ڕاشکاوانە ئەم کۆبوونەوە بکەین و پێشم خۆشە هەمووی ڕیکۆرد بکرێ بۆ ئەوەی دواتر ئەو شەفافیەتەی کە ئێوە باسی دەکەن و خەڵکیش باسی دەکە، ئێمە بە ڕاشکاوی و بە شەفافی لەگەڵ خەڵکی خۆمانیش بدوێن، هەرچەندە لەگەڵ یەکتر گفتوگۆ دەکەین، بەڵام بیرمان نەچێت ئەم گفتوگۆیە بۆ خەڵکی خۆشمانە. لەبەرەوە من بەوە دەست پێ دەکەم کە سوپاسی هەمووتان دەکەم بۆ ئەو ئەرکوماندبوونەی دەیکێشن لە گەیاندنی پەیامەکانی خۆتان بۆ خەڵکی کوردستان، و پێشم خۆشە ئەو پەیوەندیەی کە لەوانەیە تێبینی هەبێت لە بینی دەستهەڵات و ڕۆژنەمەوانی و خەڵک، ئەگەر گرفتێک هەبێت کەم و کورتچیەک هەبێت، ئێمە بتوانین لەم کۆبوونەوەدا پەنجەیە بخەینە سەر و ئەو گیر و گرفتانەش ئەگەر هەبن چارەسەریان بکەین. ڕاگەیاندن دەستهەڵاتێکی گەورەیە لە هەرێمی کوردستان، بەرپرسیارەتیەکی گەورەیە بۆ گواستنەوەی هەواڵ بۆ خەڵکی کوردستان. بۆیە پرسیار لێرە ئەمەیە: ئایا ڕاگەیاندن هەواڵ دەگەیەنێت یانیش هەواڵ دروست دەکات؟ من پێم وایە ڕاستگۆیی لە هەموو شتێک گرنگترە بۆ ڕاگەیاندن، بۆ ئەوەی خەڵکی خۆمان لە هەموو باشە و چاکە و خراپە و ڕەخنە و گیر و گرفتەکان ئاگادار بن. ئەبێ پێش هەموو کەسێک لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکی خۆمان ڕاستگۆ بین. بۆیە من چاوەڕوانیەوە لە هەموو ڕاگەیاندنەکان دەکەم کە هەموو شت وەکو خۆی سیر بکرێەوە و وەکو خۆشی بگواسرێتەوە. ئەگەر ڕخنە هەیە، ڕخنە کاریگەر بێت بۆ چاکردن. ئێمە سڵ ناکەینەوە لەوەی کە ڕخنە لە دەستهەڵات بگیرێ، یان ئەگەر کارێکی دروست نییە ئاماژەی پێ بدرێ بۆ ئەوەی هەوڵی چاکردنەوەی بۆ بدەین. بێگومان هەر ڕاگەیاندنێک ئەجەندایەکی هەیە و بەرنامەی خۆی هەیە، چه ئەوانەی ئەجەندای سیاسیان هەیە یانیش بە شێوەیەک لە شێوەیەکان دەیانەوێ پەیامی خۆیان بگەینن بە خەڵک یانیش ڕایگشتی دروست بکەن. بۆیە بابەتی گەیاندنی پەیام تەنیا نابێت بۆ ئەوە بێت ئێمە تەنیا سەیری ڕووداوەکان بکەین، بەڵکو هەندێک شت هەیە بەلای منەوە گرنگە، ئەویش ئەو هێلە سوورانەی نیشتیمان پەروەری و پاراستنی ئەزموونی کوردستانە. هەمووتان خەڵکی ئەم وڵاتەن و هەمووتانیش کەم و زۆر هەر ڕەفتارێک لەم وڵاتە دەکرێ، هەر ڕووداوێک دەکرێ، کاریگەری لەسەر خۆتان و کەس و کارتان و خەڵکی ئێوە و جەماوەر و بینەر و بیسەری ئێوەش هەیە. بۆیە پێم وایە ئێمە ئەرکێکی هاوبەشمان هەیە لەوەی کە ئەو هێلە سوورانە بپارێزین کە پاراستنی ئەزموونی هەرێمی کوردستانە. ئەم ئەزموونە بە خوێنی هەزاران شەهید هاتووتە دی، قوربانیەکی زۆری بۆ دراوە، خەڵکێکی زۆر پێیەوە ماندوو بووە و ئەرکی سەرشانی ئێمەیە هەرچی بەرنامەیەکی سیاسیشمان هەبێت لە چوارچێوەی ئەم هێلە سوورەدا یان لە چوارچێوەی ئەم چوارچێوەیەدا بیهەڵینەوە و نێڵین بە هیچ شێوەیەک لایەنێک کە ناحەزی ئەزموونی هەرێمی کوردستان بێت سوود لە شتێک وەربگرێت کە بەڕاستی لە نەتیجە زیانی بە خەڵکی کوردستان بگات. بۆیە پێم خۆشە ئەو ڕۆحیەتی بیناکردن و دروستکردن و بەرەو پێشچوون لە هەموو ڕاگەیاندنەکاندا ڕەنگ بداتەوە. ئەمە مانای ئەوە نییە کە
ڕخنە نەگرین یان باسی کەمتەرخەمیەکان نەکەین بەڵام چۆنیەتی باسکردن مەبەستی چاکردن بێت مەبەستی ئەوە بێت کە ئێمە هەڵەکانی خۆمان بزانین بۆ ئەوەی چاکیان بکەینەوە هەندێک جار کە باسی هەڵەکان دەکرێ من هەست دەکەم زۆر جار شتی زۆر بچووک زۆر گەورە دەکرێت و زۆر جاریش شتی باش کراوە بەداخەوە لە ڕاگەاندنەکان ڕەنگ ناداتەوە بۆیە دەڵێن بابەتی ڕاستگۆیی گەیاندنی پەیامە وەکو خۆی ئەوەی خراپە باز بکرێ بەڵام ئەوەی چاکیشە باز بکرێ یان هیچ نەبێ ڕێگە لە شتە باشەکان نەگیرێ یان چاوەشە نەکرێن یان چاوپوشیان لێ نەکرێ و وا نەبێت کە خەڵک هەست نەکا لە ئەرزی واقعات چ ڕووی دەدا ئێمە بێگومان گرفتمان زۆرە لە ناوچەیەکی زۆر قەیراناویدا دەژین دەوروبەرمان گۆڕانکاری زۆر تێیدا بەدی دەکرێت ئێمە گیرۆدەی چەندین قەیران بووین قەیرانی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی بێ یان مەترسی ئەمنیەکان بێ لەسەر وڵاتی ئێمە قەیرانی ئابووری بێ یان بەداخەوە بە تایبەتی لەم کابینەیە ئێمە هەرزوو تووشی قەیرانی پەتای کۆرۆنا و چەندین نەخۆشی تریش بووینەتەوە کە ئەمەش کاریگەری هەبووە هەم لەسەر ئەدای حکوومەت هەم لەسەر ژێوی ژیانی خەڵک بەڵام سەرەڕای ئەوە شێمە توانیمانە لەو ئاستەی کە لە توانای حکوومەتدا بێ بەردەوام بین لە چارەسەرکردنی قەیرانەکان لەوانەیە هەمووی لە ئاستی تموحی ئێمە و خەڵکی ئێمەشدا نەبێت بەڵام هۆکارەکان دیارن و دەمەوێت لەم کۆبوونەوەدا ئێمە باسی ئەو هۆکارە نەش بکەین کە بۆچی ئەگەر گلەیە هەیە هۆکارەکان چی ئەگەر کەمتەرخەمی هەیە ئایا لەلایەن دەسەڵاتەوە یانیش هەندێک شتی خارجی ئێرادەی دەسەڵات هەبووە کە نەیهێشتووە وەکو پێویست ئێمە ئەو بەرنامەیە کە هەمان بووە جێبەجێ بکەین ئازادی ڕاداربرین شتێکە ئێمە هەمومان بڕوامان پێێتی وەمە خۆم بڕوایەکی زۆرم بە ئازادی ڕاداربرین هەیە هەموو کەسێک ئازادە ڕێی خۆی دەرببڕێت بەڵام ئازادی تا مانای ئازادی پێناسەکردنی ئازادیان مافی خەڵک ئەوەیە تۆ تا ئەو کاتە ئازادی کە مافی کەسێکی تر پێشێر نەکەیت تا ئەو کاتە ئازادیت کە تەعەدا لە ماف و ئازادی خەڵکی تر نەکەیت ڕۆژنەمەوان یان ڕۆژنامەنووسی ڕۆژنەمەوانی ئەرکێکی پیرۆزە و بەرپرسیارەتێکی گەورەشە لەسەر شانیەوە بۆیە من پێم وایە ئێوە بێ ئەمە لە بەرچاو بگرن کە ئەم پیشەیە ئەم مهنەیە زۆر بە لە ئاستێکی بەرزدا بمێنێتەوە و ڕێگە نەدەن خەڵکانێک بە ناوی ڕۆژنامەنووسی یان ڕۆژنامەگەری خوا نەخواستە خەلەل یان گرفت بۆ پیشەکەی ئێوەش دروست بکەن و بۆ ئێوەش دروست بکەن و نەکەونە ژێر کاریگەری خەڵکانێک یان بتوانن بەکارتان بێنن بۆ ئەوەی خوا نەخواستە لە دژی بەرژەوەندیەکانی گەل و نیشتیمان بە خواست یان بە بێخواست ڕنگدانەوەی بۆ بکرێت بۆیە من لەوانەیە زۆر شت هەیە دەمەوێت قسەی لەسەر بکەم بەڵام من نامەوێت درێژە بە قسەکانی خۆم دەم دەمەوێت زیاتر گوێ لێەوە بگرم قسەکانی ئێوە ڕخنا و تێبینیەکانی ئێوە دواتر لەسەر بەرنامەی حکوومەت لەسەر بەرنامەی چاکسازی حکوومەت کە چی کراوە باز دەکەین چونکە زۆر جار دەبیستین کە بەداخەوە بەڵام شتەکان وەکو خۆیان بۆ خەڵک باس ناکرێن هەندێک جار تۆمەتی ئەوە دەدرێتە پاڵ حکوومەت کە حکوومەتێکی سەرکەوتوو نەبووە و پێوەری هەڵسەنگاندنی حکوومەت پێویستە دیاری بکرێ بە چ پێوەرێک ئێمە هەڵسەنگاندنی حکومڕانی دەکەین لەسەر ئەو شتانەش دەمەوێت دواتر قسەی لەسەر بکەین و هەندێک لەو داتا و ئامارانەی کە هەن عرضتان دەکەم بەڵام ئەمە بۆ دواتر بمێنێتەوە چکە لەوانە بەشێکیان پرسیار بن بۆ ئێوەش اینجا من جارێکی تر بە خێراتنتان دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم و سوپاسی ئامادەبوونتان دەکەم و لە وەڵامی پرسیارەکانی ئێوەش هەوڵ دەدەم باسی ئەو بەرنامانەش بکەم کە لە حکوومەت تا ئێستا ئەنجام دراون یانیش ئەگەر
گیرۆگرفتیش هەبن ئێمە بەیەکەوە تاوتوێ ئەو خاڵانەش بکەین. سپاسان دەکەم جارێکی تر اینجا من ئەم کۆبوونەوە بۆ ئێوە بەجێدێڵم بۆ ئەوەی ئێوە دەست پێ بکەن پرسیارەکانی خۆتان بکەن و من حەزەکەم ئێوە زۆر بە ڕاشکاویش قسە بکەن بێ تەحەفوز ئەو پرسیارانەی کە زۆر جار دەبیستم لە ڕاگەاندنەکان ئێوە دەیکەن یان لە خەڵکی دەکەن غێر مباشر ڕوبەڕووی ئێمەی دەکەنەوە. من لێرە بە سنگێکی فراوان بەرامبەرتان دانیشتوم بە پشت و درێژیەوە وەڵامی ئێوە دەدەمەوە هیوادارم ئێوەش پشت و درێژ بن چونکە ئەگەر ئێوە تێبینیتان هەبێ لەوانەیە منیش تێبینیم لەسەر هەندێک شت هەبێ لەسەر هەموو ئەو قسە ئەو بابەتانە زۆر زۆر خۆیانە و ڕاشکاوانە و ڕاستگۆیانە با قسەیان لەسەر بکەین. اینجا بۆ دەستی پێ بکەین لە کاک ڕەحمان فەرم کە زۆر سپاس جەنابی کاک مەسعود بۆ ئەم کۆبوونەوە بۆ سپاسی ڕێکخرانی یەکەم. عادەتەن من بە قسەیەکی خۆش دەست پێ یەکەم دایما ئەو برادرانی هاوڵاتی لێرەن جارێکیان ڕاپۆرتێکمان هەبوو لە هاوڵاتی یاخود هەواڵێکی زۆر بەپەلە بوو لەسەر مەوزوعی ئاگرکەوتنەوە لە شوێنێ لە کۆیە. ئەنجا خەبەرەکەەوە بوو کاک مەسعود ئاگر کوژێنەوەکە کە ڕۆشت بوو ئاوی پێ نەبوو. جا بۆ ئێمە خەبەرە. تەلەفۆنم بۆ بەڕێوەبەرەکە کرد بەڕێوەبەری ئاگر کوژێنەوە تم سیارەیەکتان ڕۆشتووە بۆ ئاگر کوژێنەوە ئاوی پێ نەبووە. وەتی کاک ڕەحمان ئێمە ئەوە 50 ساڵە ئاگرە کوژێنەوە بۆ نایکەی بە خەبەر یەک ڕۆژ ئاومان پێ نەبوو سیارەکەمان مهتەمی بۆ جا من لەوە ئەو قسەی جەنابەت کاڵی شتە باشەکان نابینەوە تەنها ئیشی ئێمە ئەوەیە ئەوەی کە سیارەکە ئاوی پێ نییە ئەوڕا بۆ ئاگر کوژێنەوە بکەین بە خەبەر. کاک مەسعود من لە سەنتەری میترۆ ڕۆژانە لە وڵاتانی دەوروبەر لە ئیمارات لە قەتەر لە سعودیە لە سووریا لە ئوردن ئێران ئەمانە هەر هەمووی لە ڕێکخراوە جیهانیەکانەوە داوای تەحەڵ تەزامنمان لێکن بۆی کە بەیاننامە دەرکەین بۆ پشتیوانیکردنی ڕۆژنامەنووسەکانیان کە لە سجنن. ئاگامان لە بارودۆخی دەوروبەر هەیە کە چەندێ خراپە. دایما دەسەڵات هەیە بەراوردمان کا بەهێن یعنی هەرێمی کوردستان لە بەراوردی کن بە ئەم دەوروبەرە. بەڕاستی ئێمە نامانەیە بەم وڵاتانە دەوروبەر ئەم وڵاتانی دەوروبەر بەراورد بکرێن ئێمانەمانەیە لەگەڵ وڵاتانی وەکو سوید و دەنیمارک وانە بەراورد بکرێن. بۆی بەراورد بکرێن هاوڕێ لەگەڵ ئەمانە ئێمە پێویستمان بە کۆمەڵێشت هەیە کە پێم وایە حکوومەت کەمتەرخەمی کردووە لە تعاملکردن لەگەڵ ئەم کەیسانە. کەیسی یەکەم کەیسی مۆزوعی ئازادی ڕادەربڕینە و ئازادی میدیایە و ئازادی ڕەخنەگرتنە کە ئەم کەیسانە خۆتان ئەزانن لە نەک ئێمە و نەک ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نەک ڕۆژنامەنووسان هەر هەموو قسەی لەسەرەکەن. ڕاپەڕین و شۆڕشەکانی خەڵکی کوردستان بۆەوە بوو کە خەڵک لەسەر کۆمێنتێ لەسەر پۆستێکی فەیسبوک لە سجن بێ ڕۆژنامەنووس لە سجن بێ لەسەرەوەی ڕەخنەی گرتووە و لەسەرەوەی کە قسەیەکی کردووە بە دڵی بەرپرسیە لە بەرپرسەکانی ناو حزبەکانی یەکێتی و پارتیان لە ناو حکومەتا بووە. نموزەجی وامان زۆرە لە سەرتەنی میترۆ و بەیانیشمان لەسەر دەرکردووە ینی بڵێ نییە هەیە شتی وامان زۆر هەیە ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ لەسەر ڕەخنەگرتن. ڕۆژنامەنووس دەستگیرەکرێ لەسەرەوەی پۆستێکی لە فەیسبوک کردووە. کاک ڕەحمان ببوورە بەس ئەگەر زەحمەت نەبێ من حەزەکەم شتەکان وەکو نمونە باز بکرێ با بەگشتی نەبێ کامە ڕۆژنامەنووسە کە لەسەر ڕەخنەگرتن یان لەسەر کۆمنت نووسین لە زیندانە ئەگەر زەحمەت نەبێ دووسێ ناومان پێ بڵێ. زیندانی کراوە قوربان من ئێستا معلوماتی ئەوم نییە خەڵک لە زیندان هەبێت چونکە ئەو شتانە بەگشتی باس ناکرێت. بەڵێ چکە جەنابەت دەڵێ هەیە
ئێمەش دەڵێن لەسەر سیاست کەس نەگیراوە یان لەسەر کۆمنت نووسین کەس نەگیراوە لەسەر خۆپیشاندان ئەچێتە قاڵبی دەربڕینی بیرۆڕە ئازادی بیرۆڕە لەسەر خۆپیشاندان ڕۆژانە لە خۆپیشاندانەکانە ئەبیستین کە خەڵکە گیرە ئەنجا من پێم خۆشە جەنابەت ئەگەر زەحمەت نەبێ نمونەی دیار ئەگەر هەبێ بۆ ئەوەی شکە بامە لە ماوەی ڕابردووە کاک مەسرور لە ماوەی ڕابردووە لەسەر مۆزوعی دەستگیرکراوەکان ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی دووهۆکۆ و ناوچەیە دەستگیرکران بێگومان ڕۆژنامەنووسی تیا بوو و خەڵکی چالاکوانی مەدەنی تیا بوو بەعزێکیان پەیوەندی بۆ هەبوو کە لە خۆپیشاندانەکانە لە کاتی دەربڕینی بیرۆڕاکانیانە دەستگیر کرابوون و قسەی زۆر لەسەرکراوی مێژوەکو سنتەری میترۆ قسەمان لەسەر کرد و خەڵکێکی شتاک و ئێستا لەو مۆزوعە لە هێنن دەستگیر کراون یعنی هێشتا یاخود لە تەحقیقان کە زیاتر لە ساڵ یاخود ساڵ و نوێیەکی بەسەرهاتووە خاڵێکی ترویشتم باسی کە مۆزوعی پلانی نیشتیمانی مافەکانی مرۆڤە کە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی مۆزوعی پێدانی زانیاریە و بزانم جەنابتانی بزان تا لەسەر کردو بەڵین پلانی نیشتیمانی بۆ جێبەجێکردنیوانە کاک مەسرور زۆرم پێسەیرەکە لە مۆزوعی ئەم پلانی جەنابە بۆ محارەبەکردنی گەندەڵی ڕۆژنامەنووسانە نەکردووە بە شەریک من ئەم سەرنجەم هەیە بۆ ئەوی ڕۆژنامەنووسان شەریک بن لە شەڕی گەندەڵی پێم وایە ئەبێ زانیاریان لەبەردەما بێ و ئەبێ مەلەفەکانی گەندەڵی لەلایەن موسساتەوە کەشف بکرێ یاخود لەبەردەست بێ بۆ ڕۆژنامەنووسان ئاسانکاری تەواو بکرێ بۆ ڕۆژنامەنووسان تا دەستیان بگا بە زانیاری تاکو لەگەڵ ئەم حکومەتیان شەریک بن بۆ محارەبەکردنی گەندەڵی ئەگەر میدیا شەریک نەکەی بێگومان پێم وایە کە شەڕی گەندەڵی نتوانین بەرەو پێشەوە بەرین یاخود بیبێنەوە خاڵێکی تر کە ئەوەی کە بە تەقدیری من فۆزای میدیایەتە مۆزوعی پارەی سیاسیە خۆتان نەزانن ئەمڕۆ پارەی سیاسی بە شێوەیە ڕژاوەتە ناو میدیاوە کە بۆ شەڕی سیاسیەکان بەکاردێ میدیا لە ئامانجە سەرەکیەکەی خۆی خە پەیوەندیدارە بە پێدانی زانیاری بە هاوڵاتیان دەرخستنی ڕاستیەکان ئەوە نەبێ وەڵکو شەڕەکە شەڕی سیاسیەکان بێ و شەڕی میدیای سیاسی بێ ئەوەی کە ئەم ئاگری زۆر زۆر خۆشکردووی کێتی و پارتیە ینی زۆربەی ئەم کەناڵ و ئەم میدیایی کە ئەیبینیت و خەڵک ڕەخنەی لێ هەیە زۆربەی ئەوانن کە بە پارەی ئەم بەرپرس و ئەم مەکتەبی سیاسی ئەو سەرکردایەتی یەکێتی و پارتی کە پارەی تێخەن و دعمی ئەەکەن و میدیا لە ئامانجە ڕاستەقینەکەی خۆی دەرەخە داوامان وایە وەکو سنتەری میترۆ ئەم لەم کۆبوونەوەیە قسەیە بکەی لەسەر مۆزوعی ئەوەی کە ڕۆژنامەنووس لەسەر پیشەکەی خۆی نەک تاوانێ بکە یاخود مخالفەیەکی شوێنی عیلاقی بە میدیاوە نەبێ دەرکەی لەسەرەوەی کە ڕۆژنامەنووس دەستگیر نەکرێ لەسەر مۆزوعی ئەوەی کە پەیوەندی بەکارەکەی خۆی وەکوی کە وابزان پێشتر کاقوبات کردی لە منتیقەی سلێمانی و هەتاکو ئێستا ئێمە متابعەیەکەین ئەمە داواکاری ئەمەیە زۆر سپاس زۆر سپاس کاکە بە برادران قسەی خۆم بکەن دواتر ئینشەڵڵا وەڵامی تاکەبەتێکی خاڵەکان دەدەین جەنابێ مەسرور بارزانی زۆر خۆشحاڵین و ئەو دەرفەتە بوومە میدیاکارە تە ڕەخساندێک و بین دیتنەتە شاد بین و بابەتێکی ڤایکری سەر میدیایە دانساندنەکە ڕاستە خوب بکەین زۆر خۆشحاڵین ئەوە ڕاستی بیتن ئەوە پەی دەکەت میدیا دەکەتن ئەو ئەڤروکەجی وەکو شەڕێکی بەرێدا احتیمالە پێترا شەڕە چەکی و تەقەمەنیە تێتەکردن لە ئەو شەڕی ئەڤروکە پەیوە تێتەکردن و میدیای تێتەکردن کاریگاریەوە گەلێک پێترە ئەڤروکە میدیا بەردەستە هەر کەسێکیە هەر کەسە نەکشێت و کە بیتە میدیاکارێک و تشتێکی بەڵاو بکەتن بەرامبەر ئەوێ تەکنۆلۆژیا پێشکەفتی و ئەف ئامرازت کەفتینە بەردەستی هەر خەرکێکی بتەکیت بیاوێ کارکردنێت میدیایەدا
انیش بر الله بویش یعنی سنور کتو یاسایی که جی در بخی کنترل بکی در کفتیه لی او هر گرنگ بوم بخو الهرم کردستان براسته مروف گره جرا سر سورمانت مینیتن الهمی ولاتا بقرا امريكا بقرا فرنسا بريطانيا حتى تركيا وفي دولات عربيه ترخو دوريت ما خلال ميديا اذا ميديا تشلا انا كي بتن دبين كردستان جنبت اشارات بيدا الميديا غريدا الى انا كي سياسيه وهريكي اجني دا خويا هي هريكي جي كربكا دريدا اللي بتشتك هي ما جمعت كت او جي افهريميا ابا مالا مهميانا ابا دسكفتي مهميانا پاراستناويجي اركي مهميانا بهاين مروفي بهاين كردستاني بهاين في هريمه همي ارككم همي خلب كينا خدان وخب ابتدا ببينين وببارزين مخابن نم دبيجين ام همي يعني جهكو هندي ام بشين تشتيخوني شخلكي بدينو دسكفتي تخوني شاب دينو مؤسسات خلكي خوني هم ملتي هم جهاني بدين هندي ام سازيت مايت ميدياي وجد همي امراض خوبه ام بربوينه كودو يعني ام وينه خود شوينين يعني قال جربوا سر كردت مهميا دسكفتي كي بروجنامه وانك بهت ببينيتنو ايدي عالم همي دا بحث كتنو ولا افريكا روجنامه وانكي ديدار كات قال فلان كاسي كري افريكا سرورت ميت چن آست جهان پیشوازیالیت هيتا كرن كوبا دسكفتي كي نتويه راست زبريته و بقوات شخصيات وي كار بدسي افريكا الكوچكا الإليزية يان برمانغاما يان جورا ده يان الكوچكا سبيا بهتا پیشوازی كرن يعني برای خود اینه دوی هرمه دا کمک علائن سیاسی اوی احتمالا چونکو احتمالا اوی منتمیه وانینه ابتشتکی هر اصل خوناگی بحث بکتن مع العلم احتمالا تشتکی بچیکی ولاتکی انا برای خود دا فیلمت هولیودت همی فیلم دا عظمت امریکا تدا دیار کن بریکو چیروکا که بگهینیدن وره همی مسلسلات ترکی که افروکا همی كاين كردي بزمان كردي امي مشكي خو بتخابينينو تشيلي دكاين بس عظمه تركيا تدهيا مل هرم كردستان براستي دامزرا هنا كنترول بتشتي بكتن افخر كجهرك بري وكو خو كيف خو تشو حسكت كربوكينه بلاخ براستي به محتاج هنديه بهنا كنترول كرن ام قالن دينا جنبته اشارات پیدا که مکاسیت هیتی داره دا او درخنه هیتا کرن و ده سعر راستن ده هیتا معالجه کرن بس اوها ناو بیتن ببیتا سببک همی بهایت خو همی دست کفتی تو همی خینا شهیدش بیر کن ولا پینا بینده چه ولا کم کوریا کل ویره هیل ویره هی وره برای خوب ده دیمایی که مثلا کومکاش وادی دیاب بگره حریم السلطان بگره آرتاغرل بگره ترکچنی شادت وی و خلکی مهمیه دیفرات بازی تنی همی تشتیت و عظمتکا ترکیه و اسمالیا لیدد کل سر خینا مر سر کلقی ما مازم بویا امینیش عالمه که امینیش خلکی خود دینه و ما کیفا پیتید بس احتمال دستکفتی که نتوایی سرکفتنه که و سهرمه اف وضعی او آرام بینو کل به هرمه و اف پیشکفتنه الوری پیدا بی دف همی خلکی احتمال فیه که سرد کرد یه خون بجی لی خبره که چنه که مکاسه کتن اوه امنو بیت کت راستی ابحث بيتنا تشاوم بيجين ميثاقي كي شرفي روجنامه باني هي بهند التزامك ببيتا كرن حزبت ميت كردستاني جي اوي التزام ندد او ناكوكيت حزبي نهنا بغاستن بناف ميديا دوشناف ميديا دا جدي تاثير القل خلقي بكن راستي وضعك بيدا ويا نكا ايك بيت بري خبدت ميديا كردستاني راستا هر ميديا غريداي حزبك واجنداك بس وينك جوان هرمي دانا بینیده و به مسئولیت ما میدیا کاره هم جاری جوانی خو مزانات خو دستکفتی خونی شابدای و پاشی پشت اینگی بهین کده او که مکاسیجت هنده چاشین پرنگی که پیش چاکین که معالجه بکن زور سپاس به درفته هر سرکفتی دن زور سپاس سپاس کات محمد رؤوف بنای خوای گەورە میهرەبان سەرەتا بەڕاستی من لەگەڵ هاوڕێم کا کەمال ئەمڕۆ بە 3 ساعات بۆ 3 ساعات و نیو لە سلێمانی و گەشتینە ئێرە ڕێکی زۆر خراپ یعنی بەڕاستی هەستەکەی ئەمە حکوومەت و خاوەندی نییە ئەم ڕێگا یعنی ڕێگەیەکی ئەوها خراپ و پڕ لە ئەوە لەوە ناخۆشتر و عیبتر سەیتەرەی یەکێتی لێبێت و سەیتەرەی پارتی لێبێ ئایا ئەم حکوومەتە حکوومەتی تەنها ناوچەیەکە یا ئەمە چییە یعنی سەیتەرەی لێرە بڕۆ بۆ کەرکووک یەک سەیتەرابینی لەوێ لێرە بڕۆ بۆ سلێمانی سەیتەرێ دوو سەیتەرە سێ سەیتەرابینی ئەمان هی یەکێتی و ئەویان هی پارتیە ئەمە بەڕاستی من دەمێک ناهاتوم بەم ڕێگەیەدا بەڵام ئەمڕۆ ئەو دوو سەرنجەم هەبوو
وەڵا ئەمێ سەرەتا نامێ زۆر قسە لەسەر کاری سەحافی ڕۆژنامە نووسی بکەم برادران دیارە هەم سندیکا و هەم کاک ڕەحمان پێوەستن بەوە بەڵام بەڕاستی من قەناعەتم وایە کەم کابینەیە پاشەکشەیەکی گەورەی کردووە لە ئازادی ڕادەربڕین بە تایبەتیش لە دادگاییکردنی هاوڕێیانمان بەشێک لە ڕۆژنامە نووسان لە بادینان شێروان و ئەوان هاوڕێی ئێمن و لە سندیکای ڕۆژنامە نووسان ئەندامی کارەی سندیکای ڕۆژنامە نووسانن پێش ئێمە ڕۆژنامە و سایت و ئەویان هەبووە بەڕاستی لەمەیە ئێمە زۆر نیگەران بووین لەوە و هەستمان بە ترسێ کرد کە لەم کابینەیە پاشەکشەیەکە بێت لە ئازادی ڕادەربڕین سەبارەت بە کاری میدیاییش ئێوە بەس ڕێگری بکەن لە بەرپرسانی یەکێتی و پارتی ئەو میدیازە بەلاحانەی کە هەیانە ئەو پاڵپشتەیە کە هەیانە بەس دەستی ئەوان ببڕن حەقی ئێمەتان نەبێ ئێمە زۆر بە پرۆفشناڵە کاری خۆمانەکەین دڵنیا بن بە پرسیارانە کاری خۆمانەکەین بڕۆن سەیری ئەو مانشتانە بکەن کە لە میدیاکانی میدیا سێبەرەکان بێگومان سێبەرەکان نەک میدیا ڕسمەکان میدیا سێبەرەکانی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە چه ئاسێک هەیە بۆیە ئەوەی کە ئێمە نیگەران کردووە سەحافە ئەو میدیایانن کە سێبەری بەرپرسانن بێمە سەر کۆمەڵێک دۆخی گشتی کە پێوەستە بە خەڵکەوە حەزەکەم زۆر ڕاشکاوە ناوە بڵێم کە خەڵک نائومێدە لەم دۆخە و نائومێدە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی لە ئاسمانەوە ئێمە هەرێمی کوردستان خەریکە سەروەری بە تەواوەتی لە دەسەدا درۆنی تورکی 370 کیلومتر دێ لە کەلار کورد دەکوژێ موشکی ئێرانی پایتەخت دەداتە بەر موشک یعنی ئەمە بەڕاستی کەس هەست بە سەلامەتی ناکە لەم هەرێمەدا ئەمە من نازانم ئێوە حکوومەتی هەرێمی کوردستان وەم کابینەیە سیاسەتی چۆنە لەگەڵ ئەم وڵاتانە بەڵام بەڕاستی ئەمە پێشێلی سەروەری ئاسمانی هەرێمی کوردستانەوە هەر یەکێکمان هەست بە مەترسی دەکەین واتە ئەتوانن درۆن بنێنە ناو هەر ماڵێک لە ماڵەکانی ئێمەوە ئەمە خاڵێک سەبارەت لەسەر زەوی بەڕاستی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانی ئاو قەیرانی کارەبا قەیرانی موچە قەیرانی بنزین قەیرانی متمانی نێوان هاوڵاتیان و حکوومەت قەیرانی نێوان متمانی نێوان حزب سێقۆڵەکەی نێوان حکوومەت خۆتان باش دەزانن چ جۆرە میتمانەیەکە لە نێوانیاندا بەڕستان ئەم کابینێتان ناوە چاکسازی ئێمە زۆرمان پێخۆش ئەم چاکسازیە بەڵام من بەڕاستی پێت بڵێم ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیم نەبینیوە هەمومان نەزانین گەندەڵی هەیە لە وڵاتە ئەگەر ئەڵێی چۆن و بە چ شێوازێک کاکە وەڵڵاهی هەر بەرپرسێ بگرە ئەم بەرپرسانە بە چی بوونەتە خاوەنی بوونەتە ملیۆنێر و ملیاردێر کام بەرپرسی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە حیزبەکانی دیکەی بە حیزبەکانی دیکەی دەروی ئەم دوو هێزەش نەبوونە بە سەرمایەداری گەورە چێ دڵنیام هەموو هاوڵاتیەکی کوردستان پشتیوانی تانەکات لەوەی ئێوە بەشێک لەمانە بدەنە دادگا من نەمبینیەوە ڕاستی بەرپرسێکی باڵام نەبینیەوە بدرێتە دادگا و کاکە وەڵی یەک بەرپرس دوو بەرپرس سێ بەرپرسی پارتی وێژێتی بتەکێنن $100 ملیۆن دەستەکەوی هەر بۆ حکوومەتەکە یعنی دڵنیا بە لەوەی کە بەشێکی زۆرە ئەگە خۆشیان نەبن ئێستا کوڕەکانیان بووە کوڕەکانن کۆمپانیای سکوریتیان هەیە کۆمپانیای سەرمایەداریان هەیە یعنی بەڕاستی ئەمە خەڵکی نائومێد کردووە لەگەڵ ئەوەشدا با بڵێن هەرێمی خەڵکی کردووە بە دوو بەشەوە یعنی بەشێک ئەریستۆقرات و ئەوەی کە لە خۆیەوە یعنی سەرمایەدار هەیە لە خۆیەوە هەڵتۆقیوە خاوەنی بووە بە خاوەنی $100 ملیۆن ئەمە بەخۆی بەڕاستی نائومێدیشی گەورە دروستەکە لە فایلی نەوتدا خەڵک ئەو پرسیارەی هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەقی خۆیانە بپرسن هەموو ڕۆژێک 420,000 بۆ 421,000 410,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ ئێستا نەوت بە $120 کەمتر سەرتر ئەوەیە یعنی بەڕاستی ئیشی خەڵک نییە بپرسێ بڵێ کاکە ئەم نەوتە داهاتەکەی لە 150 ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیەکان لە 140 لە 142 ئەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەدانی سیاسەتی نەوتیەوە هەیە کە ئێمە پێمان وایە لە فایلی نەوتدا یا گەندەڵی هەیە یعنی تۆ دەتوانی بە 420,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە موچەی فەرمانبەران بی خزمەت گوزاری بکەی یعنی ئەمە ئەوە لای خەڵک خوێنێتەوە یا گەندەڵی هەیە یا خراپ ئیدارەدانی سیاسەتی نەوتی هەیە کە بەڕای من هەردووشانە ئەمە زۆر خەتەرە یعنی تۆ نەوت گەشتێت ئەم حاڵەتە خەڵکی کوردستان بۆچی بەشێکی دڵخۆش بوون بەوەی کە ئەم قسێش ئەەکەم دڵخۆش بوون بەوەی کە بڕیارەکەی دادگای فیدرالی لەسەر نەوت و خاز دەرچوو کە ئەمە لای هەندێکی دیکە پێ وایە کە ئەمە مەترسیە بۆ سەر قەواری هەرێمی کوردستان ئەزانی بۆ لەبەرەوەی لە نەوتی هەرێمی کوردستان هەر بەرپرسان دەوڵەمەند بن و خەڵکی هەژار و فەقیر موچەی پێ نەدرێ و لەسەری موچە و لەسەری خانشینە بمرێت
والله خلق پشتیوانی پرۆسی نەود ناکە یعنی بۆ نمونە بە پێی هەر راپۆرتی حکوومەتی هەرێم کە بۆ ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیرانی عراقی نارۆ 2014 بۆ 2019 پشکی هەرێمی کوردستان 75 تریلیۆن دینار بووە تەنها 13 تریلیۆن دینار هاتووە لە بەخاوە 62 تریلیۆن دینار نەهاتووە لە کابینەی پێشوو 27 ملیار دلار قەرزار بووە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر لێکی دێنەوە نزیکەی 40 تریلیۆن دینارەکە واتە بەهۆی نەوتەوە پشکی هەرێم لە بەخاوە بڕاوە نزیکەی 100 تریلیۆن دینار زەرمان کردووە باشە خەڵک حەقی خۆیەتی بپرسێ ئێمە نەوتەکە خۆتان ئەیفرۆشن بوچە و خزمەتگوزاری و ئاو کارەبە هەر نییە باشە لە ئاستی بەغداوە دێ هەر نییە ئەمە لەبەر ئەوە بەڕاستی خەڵک گومانی هەیە لەوە و کاک مەسرور من یەک پرسیار لە بەڕێز دەکەم ئێوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن یا سەرۆکی حکوومەتی هەولێر و دووەک یا ئەوە تا ئەو پەراوێزخستنەی سلێمانی چییە ئەوەی کە بەرپرسان ئەڵێن ئایا ئێستا لە چەند بوارێکدا لە ساڵ 43 بە 57ەکە بە ئاسانی دەرکەوتووە یعنی چی خانەنشینی لە سەرەی وەرگرتنی موچەدا لە موچەکەیدا کە دەیان ساڵ 40 ساڵ 30 ساڵ خزمەتی کردو ئەمرێت کاک مەسرور بۆ لە هەولێر و دهۆک خەڵک لە سەرەی ئەویان نامرێت لەوێ ئەو هەیە بۆ موچەی ئێرادرا لەوێ نائدرا ئایا هەر من ئەم پرسیارە حەزەکەم زۆر بەڕوونی لە بەرپرسانی یەکێتیشم کردووە ئایا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازیەکە لە نێوان پارێزگاکانە یاخود ئەمە بەرپرسانی باڵای یەکێتیە کە پارەی داهاتی سلێمانی دەدزن و نایدەن بە خەڵک ئەبێ ئەمە ڕوون بێ لامان یعنی بەڕاستی ئەم دۆخە زۆر ئەوەی دروست کردووە ئێستا ئەم لەم کابینێدا مەسلەی دوو ئیداری و مەسلەی ئەوە خەریکە زۆر تۆخە بێتەوە کە بڕیار بوو لە کارنامەی کابینەکەتانە لە یەکەم وتارتان لە پەرلەمان باسی ئێوەتان کرد کە ئێوە سەرۆکی حکوومەتن لە زاخۆ هەتا نزیکی کفری و کەلار و خانەقین بەڵام بەڕاستی منەوە نابینم من ئێستا دوو ئیدارەیەکی زەق بینم هەر هیچ نەبێت کاکە لەو سێتەرەوە ئەیبینم یعنی سی سێتەرێک دانراوە ئەمانی پارتیوانی یەکێتیە ئەمە هێزی کاکە جاران ئەمان گوت نابێ هێزی یەکێتی و پارتی هەبێ بەڵام وڵای ئێستا هێزی سەرکردەکانە هێز کارکتەرە سیاسەکانە هێز ئەمە زۆر خەتەرە ئەمە زۆر مەترسیدارە ئەمێ زیاتر قسەکان و کوتکەمە بۆی ئەوە بێت بەڕاستی من ئەوەم بەلاوە گرنگ بوو ینی ئێوە لێپرسینەوەتان لە چێ کردووە ئەوە لێپرسینەوەتان کەس نییە لەم وڵاتیانی ئەم کوردستان نەزانێت کە دەیان بەرپرسی باڵا بوونەتە ملیۆنێر دەیان سەرمایەدار بەرپرسێکی باڵای لەبرن من لەگەڵ زۆرێک لە سەرمایەداران قسەم کرد کە هاتم بۆ ئێرە هیچ پرۆژەیەک ناتوانن جێبەجێ بکەن ئیدلان ئەبێ بەرپرسێ پشکیتیا بێت ئەمە زۆر خەتەرە یعنی بەشێک لە سەرمایەداران سەرمایەکان بردوتە دەرەوە خەڵک متمانی بە بانک نماوە پارەکانە بنە دەرەوە ئەمە خەمی گشتیە خۆ ئەمە خەمی شخص و دوو شخص و خەمی ڕۆژنامەنووس نییە کە ئێمە کارە ناکەین ئێمە ئەیخینە ڕوو بەردەم ئێوە کە ئێمە نایبینینەوە بەڕاستی هەست بەواکەین یعنی لەم کابینەیە کاک مەسرور زۆر بەڕوونی قاچاقێتی زیادی کردووە هەر نەک زیادی کردووە بۆ بە ئاشکرا بابۆرە ئەسان بەمە باشمارتان بەمە پەروێزخان چەندین کۆمپانیا پشکی ئەم حیزب و کارکتەری سیاسی و تەنان کارکتەری ناو حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتیشی تایە بەخوا دڵنیام ئەگەر لێکۆڵینەوەکەم لە حاجی ئۆمەران و لەوەی سمێرکا و ناوچانەش هەیە قاچاقچێتی هەیە یا ئەوەتە بە جۆرە لە جوان فێڵ هەیە کاک مەسرور ئەمێ زۆر بەڕاشکایی بڵێم لەم کابینەیە پاشەکشە کراوە لە ڕووی ئازادی لە ڕووی مافی مرۆڤ لە ڕووی متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی پەیوەندی لەگەڵ بەغدا خراپە لەگەڵ ئێران خراپە لەگەڵ پەیوەندی نێودەوڵەتی باش نییە جا ئەمانە هەمووی ناومێدی دروستەکە لە ڕووی متمانی هاوڵاتیان لە ڕووی دوو ئیدارەیی لەم کابینەیە زۆر تۆخ بۆتەوە گەندەڵی زەوی و زار و ڕۆتین و ئەوەی کە هەیە ئەرزداگیرکردن و جەمەلۆنکردن و ئەمە زۆر بووە قاچاقچێتیەوە بە ئاشکرا و بەڕوونی ئێستا هەر زۆر بە ئاشکرا خەتی تایبەتی هەیە قاچاقی کێشەی کارەبا و موچە و بنزین و ئەوە هەیە درۆنی تورکی جاران ئەوانە بوو بەس ئێستا هاتوتە ناو ماڵەکانەوە ساروخی ئێرانی ئێستا بە ئاشکرا دێتە ئەوێەوە بۆیە پەیوەندەکان لە ناوخۆ لەگەڵ حیزبەکان و ئەمە هەموو خراپن ئیترم کابینەیە سێقۆڵیە ئیتر نازانم چۆن ئەمە تعبیر لێ بکەم بەڕای من بەپێی هەموو ئەم هینانە ئەم کابینەیە بەم شێواز و بە فۆرمەی ئێستا شکستی هێناوە کە پێم خۆش نییە ئەمە بڵێم هیوادار بووم ینی خۆشحاڵە بووم کەم کابینەیە ئێمە هەستمان بە ئارامی کردایەوە ڕۆژنامە نووسان بمان وتایەک لەم کابینەیە ئەوە زیادی کردووە بەس یەک خاڵ هەیە بۆی بیرم نەچێ ئەوەیان باسکەم لە وتەبێژی حکوومەتی یاریمی کوردستان ڕایگەیان کە
پاشەکەوتی موسا لە بەغدایە ئەمە من زۆرێک لە فەرمانبەران پەیوەندیان پێ منیش خۆشم فەرمانبەریش یەم حکوومەتەم لە ساڵی 2014 تا ئێستا من خۆمەکەمە بری هەموو فەرمانبەرانی کوردستان 34 موسەی پاشەکەوتم لای حکوومەتەیە 12 موسەی کامل 10 مانگ بە لێبڕینی موسەوە کۆی گشتی نزیکەی 37 ملیۆن دینارم لای ئەم حکوومەتەیە بۆیە ئەوەی کە من بە حەقی خۆم ێزانم و هەم فەرمانبەرێکی تر و خۆمەکەم بە نوێنەری هەموو فەرمانبەران حەقی من لای ئەم حکوومەتەیە ئیتر لە ئەنقەرە پارە نەدراوە لە تورکیا نەدراوە لە ئێران نەدراوە لە بەغدانی داوە بەغدا فێڵی لێمان کردووە خەڵکی هەرێمی کوردستان ئێوە حکومڕانی ئەکەن بۆیە هەر کەم و هەر دەستکەوتێ بێ بۆ ئێوەیە هەر کەم و کوڕێکش بێ هی ئێوەیە زۆر سپاسانەکەم سپاس کاک دەست خۆش زۆر سپاس بۆم کۆبوونەوە دیارە برادران قسەی باشیان کرد منەمەیە بە کورتی سێ خاڵ خەمەڕۆ بەڕێز سەرۆک وەزیرا من لە ئێستادا کە لەگەڵ بەڕێستانە دانیشتوین کۆبوونەوەکەین پێش چەند ڕۆژێک پامنێرێکمان لە کاتی ڕووماڵکردندا بە ناوی نەباز ڕەشاد لە کاتی ڕووماڵکردنی قەسفی ئەو درۆنی کە لە ئۆتۆمبیلەکەیدا بە ناشرینترین شێوە لە کاتی ڕاستە خۆیان لیدرا لە ناوڕاستی هەولێر کاتی درۆنەکە ئەو کاتی کە درۆنەکە قەسفی کرد من نازانم ئەم درامە ناخۆشەی بینی دەستگا ئەمنیەکان و بینی پیاوانی ئاسایش لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە کاتی خۆپشاندانەکانە لە کاتی ڕووداوی لەو شێوەیە یعنی کەی کۆتاییەت و تاکەی دەستگا ئەمنیەکان پامنێر وەک دوژمن سەیرەکەن و کامێراژ وەک موامەرە خەڵکی تریشمەوەیە جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە پەیوەندیەکانی حکومەت لەگەڵ میدیادا ڕێکخراو نییە پرسیاری خەڵک زۆرە و وەڵامی حکومەت زۆر بە کەمیەداتە ئێمە ئەمەش سەرباری ئەوەی کە ئێمە وەکو میدیایەکی سەربەخۆ لە دابشکردنی زانیاریە و لە کاتی ئەوەی کە حکومەت بێ لێدوان بات و ئەم شتانە زۆر بیکات ئێمە بێ بەشەکرین پرسیارێکترم پەیوەندی بە خەڵکی سلێمانیەوەیە تەسەورێکی زۆر جدی دروستوە لە لای خەڵکی سلێمانی کە حکومەتی هەرێم بە تایبەتی سەرۆک وەزیران جیاوازی ئەکا لە نێوان شارەکانە بە تایبەتی لەگەڵ شاری سلێمانیە ئەم جیاوازیە بۆ وە لە 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە وەزیرەکان لە ڕاستیدا دوو ئیدارەیان قوڵتر کردوتەوە تەسەڕوفاتیان و ئیشکردنیان لەگەڵ شاری سلێمانیە بە شێوەیەک لە شێوەکان بووە جیاوازیان کردووە لەگەڵ شارەکانی تراو و ئەمە ژوای کردووە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان قوڵتر بێتەوە منە ڕوسێ ملاحەزەیەمە بوو زۆر سپاس دەست خۆش ئەم کاتتان باش جارێککە بە جێتان لێبێت زۆر سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ڕێخستنی ئەو کۆبوونەوەیە و من پێم وایە ئەوە دەلالەتی ئەوەیە کە ئەم کابینەیە و جەنابی سەرۆکی حکوومەت باش هەست بەوە دەکا کە ڕۆڵی ڕاگەیاندن هەم لە پێشوو هەم لە ئێستاش و لە داهاتوش چۆنە وەرجێگەی دڵخۆشیە کە بەشی سوشیال میدیاش تەواجودی باشی هەیە لەم کۆبوونەوەیە چونکە سوشیال میدیا لەگەڵ ڕاگەیاندنی کە ڕەنگە هەندێک ڕاگەیاندنە و کلاسیک ناو ببردرێن گرنگە و من پێشنیار دەکەم کە ئەو کۆبوونەوانە کە کاک نورەدین پێشتر هاتە لامانوتی کۆبوونێکی دۆستانەیە ئەو کۆبوونی دۆستانەیە بەردەوام بێ جەمانگانە بێت دەوری بێ هەر چۆنێک بێت من پێم وایە جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەت گرنگە لەگەڵ ڕاگەیاندن هەمیشە لە پەیوەندیدا بێت و لە ڕاگۆڕینەوەدا بێت و چونکە وەک چۆن حکوومەت دەستی لە ناو ئیشدایە ڕاگەیاندنیش شەو ڕۆژ دەستیان لە ناو ئیشدایە من پێشنیار دەکەم یاخود مەپرسیارێکە ئەگەر پێتان باش بێت هەندێک بڕیار هەن لە وەزارەتەکانی لە حکوومەتی هەرێم دەرەچن ڕاستە حکوومەت سیاسەتی خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە بۆ کار و خزمەتگوزاری لە هەر سێکتەرێکی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە هەندێک بڕیار دەرەچن زۆر جار اینجا لە وەزارەتێک بێ یاخود لە حکوومەت بێ لە هەر دامودەستگایەک بێت بڕیارەکە کە پەیوەستە بە توێژێکی گرنگ لە ناو کۆمەڵگەی کوردستان زۆر جار بڕیارەکە دواتر ئەگۆڕدرێ یان بەهۆی خۆپیشاندانێک پاشگەزە ئەکرێتەوە یاخود گۆڕانکاری بەسەردادێ بۆیە ئەگەر
ئەو نزیکی هەبێ لەگەڵ میدیا و میدیاکان ئەکرێ ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ ئەو بڕیارانێک کە پەیوەستن بە ژیانی خەڵک یان بە ژیانی توێژێکی ناو کۆمەڵگەی کوردستان باشترە ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ میدیا بیخاتە سەر بەرنامەکانی و قسەی لەسەر بکە و سیمیناری لەسەر بکە. حکوومەت لێرەوە ئینتاجێکی بۆ دەرکەوێ پەلە نەکە اینجا بڕیارەکە دەرکە بۆی بڕیارەکە قابلی جێبەجێکردن بێت. ئایا کاردانەوەی چ دەبێت لەسەر ئەو توێژە لەسەر خەڵکە. شتێکی تر هەبوو وەڵا من پێشنیار دەکەم کە ئەنجومەنی وەزیران خۆی لینچی ئەساسی حکوومەت لەگەڵ جەماوەرە لەگەڵ خەڵکە بۆیە بۆ ئەوەی خەڵکی هەڵەبجە و گەرمیان و زاخ و سۆرانیش هەست بە نزیکیان لە حکوومەت بکەن و هەست بکەن کە عەزەمەت و هەیبەت و خزمەتگوزاری حکوومەت چۆنە و لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جموجۆلی بازرگانی و کار و کاسبی و بژانەوەی کار و کاسبیەوە هەندێک کۆبوونەوەی خۆی بباتە جارێبی باتە زاخ و جاری باتە هەڵەبجە جارێبی باتە سلێمانی من پێم وایە کە خەڵکی سلێمانی ئەگەر بزانێ ئەنجومەنی وەزیران لە سلێمانی کۆ دەبێتە ئۆتۆماتیک بازاری سلێمانی جموجۆڵێکی تێکەوێ ئوتێری سلێمانی جموجۆڵی تێکەوێ خەڵکی سلێمانی هەستەکە ئەمە حکوومەتی خۆیەتی ئیترەوە چەند گونجاوە لە ڕووی گواستنەوەوانە ئێوە بڕیارەدەن. من خاڵێکی تر هەیە بەڕاستی لەم ماوەیەدا حکوومەتی کوردستان بڕیارێکی زۆر گرنگ و مێژووی و مۆدیلێکی تازە ئەبینین لە حکوومەتی خۆمان کە ئەمە جێگەی دڵخۆشیە و من پێم وایە ئەو بڕیارە ئەبێتە یاد و یادگارێکی درێژخایەن و دڵخۆشی خەڵکی کوردستان لە داهاتووشدا. ئەویش ئەو هەموو ئەو ژمارەکە 20,000 شوقە یاخود خانووی نیشتەجێ بۆ هەژاران بۆ کەم دەرامەتان بۆ ئەوانەی کە کرێچین لە کوردستان دۆخی ژیانیان خراپە ئەمە بڕیارێکی زۆر گرنگە. ئەوەی لە بڕیارەکە گرنگترە کە سەنجی مەحەکە بۆ ئەوەی کە پرۆژەی استراتیجی گەورەتر بۆ خەڵک فراهم بکرێ جێبەجێکردنی پرۆژەکەیە و شەفافیەتی پرۆژەکەیە و دەخالەت نەکردنی هیچ دام و دەستگایەکی حزبی و شەخسی و کۆمپانیای تایبەت لەم پرۆژەیە. ئەگەر ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ لە ڕووی کوالیتیەوە و لە ڕووی عەدالەتەوە لە ڕووی دابەشکردنێکەوە کە چین و توێژێکی یەکجار زۆری خەڵکی کوردستان سوودمە دەبن ئەمە پرۆژەیەکی ئیشێکی زۆر گەورەیە. لە ڕاستیدا ڕەنگە لە وڵاتانی ناوچەکە کەم هەبن ئەو پرۆژەیان کردبێت کە حکوومەت بەو دەرامەتە کەمەی بتوانێت ئەو ئیشە بکە. هەندێک شت لە پرۆژەکە گرنگە کە خەڵک پرسیار لە ئێمە کە وەکو میدیاکار ڕۆژنامەنووس شەفافیەت لەوەی موقعی پرۆژەکە لەکوێیە و ئایا چ کۆمپانیایەکە و پرۆژەکات و کەی دەست پێکرێت یاخود لەکوێ دەست پێکرێت موقعی جوغرافی و مەرجەکانی چین هەتا ئێستا ئەگەرچی هەندێکشت بڵاو بووتە بەڵام هێشتا خەڵک تینوی ئەوەیە وەکو پێویست بڵاو نەبووتەوە پێم باشە بڵاو بێتەوە. خاڵی کۆتاییم ئەوەیە ئەمە هەندێک جار لە ڕاستیدا ئێمە ئەوانەی لێرە دانیشتوون بەشێکیان لە عمری من هەرێکە 20 ساڵ 25 ساڵ دەیاناسم ئیشمان کردووە لە ناو میدیای کوردستان و دەستمان هەبوو لە ناو میدیای کوردستان. باشترین شت بۆ خۆمان زۆر جار ئەوەیە کە ئێمە پیشەیی بین ئەو قسەیم بەمانەی نەسیحەت نییە بۆ کەس بەڵام نەسیحەتە بۆ خۆمان بۆ دەستگاکانی خۆمان کە لە ڕاستیدا پیشەیی بوون ئەگەرچی هەمومان ڕەنگە ئینتیمایەکی ئایدۆلۆژی حزبی هەر ئاینی هەر شتێکمان هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە پیشەیی بوونە. ڕۆژنامەنووس ڕاستە سۆزی هەیە بۆ هەر خەبەرێک هەر ڕووداوێک کە مامەڵەی لەگەڵەکە بەڵام بۆ هەواڵێک زۆر گرنگە ئینسان دوولایەنە وەربگری و لایەنی بەرپرسیش وەربگری و لایەنی خەڵکیش وەربگری و هەندێک شت بڵاوکەین و ئێمە لە میدیا زۆر جار بەڕاستی ئەبێ بڵێت ئەزی تێدا شەرمەزارم یاخود بڵێن سەنعەتەکەمان ڕەزیل بووە. وەختێک
میدیا نابێ هەموو شتێک بڵاو کاتەوە بەڕاستی ینی کاتێکە کەسێک بە تایبەتی ئەوانەیە کە پەیوەندیان بە توندوتیژیەوە هەیە بە کوشتنەوە هەیە بە ئینتیحارەوە هەیە ینی میدیا ئەبێ بۆ خۆی بەرپرس بێ خەتێک دابنێ بۆ ئەوەی کە هەموو شتێک نابێ قابلی ئەوە بێ کە پیشانی مناڵ و ژن و هەموو ئەوانە بدرێت لە هەموو زۆر شوێنە بینین لە فەڕەنسا تەقینەوەمان بینیەوە لە سوید ئەمەلی ئینتیحارمان بینیەوە بەڵام نابینین کە لە تەلەڤیزیۆنەکانی سوید لە ڕۆژنامەکانی ئەوروپا بێن جەنازەیەک پیشان بدەین یاخود پەیامنێرێک بچێتە لای خوێنەکە لە لای دەرگاکە کاتێکە ژنەکە کوژراوە مێردەکە کوشتویەتی پێ ئەڵێ پرسیاری لێکە ئەڵێ خوێنی زۆر لێ هاتووە ئەڵێ چەقۆیەکەی ڕێک لە چێ داوە یا گولەکەی لە چێ ژنەکە داوە لە سەری داوە ئەم شتانە بەڕاستی بۆ میدیا هیچ سوودی نییە جگە لەو ڕۆژاندنێکی خراپ جگە لەوەی کە باری دەرونی سایکۆلۆژەتی خەڵک زیاتر تێکەدا خۆتان نەزانن کە خەڵکی کوردستان لە بارودۆخێکی دەرونی باش نییە لە ڕووی داراییەوە لە ڕووی قەیرانەوە بەڵام تۆ بێ میدیاش ئەم شتانەی دەرخواردەی زیاتر وەسعەکە خراپ دەبێ من هەندێک خاڵی ترە و برادران باسییان کرد زۆر سپاس بۆ هەمووتان سپاس زۆر سپاس کاکە دەستخۆش کاک عەبدولکەریم ئەحمەد زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ببوورە سەرۆکی حکوومەت ئەگەر بابەتەکان تیکراری بێ دەلالەتە بۆ ئەوەی کە شتێک هەیە ڕەنگە قسەی زۆرێکمان تیکراری تیا بێ ئەمە شواتایەوەیە کە بالفعل گرفتێک لە ئارایە و زۆری قسەکان و هاوڕابوونی ئەمانە لەسەر ئەو گرفتانە دەلالەتە بۆ ئەوەی چارەسەر نەکراون من بەوە دەست پێەکەم کە ڕەنگە بەڕێزیشتان و ئەم بەڕێزانش بینی بێتیان کۆمپانیایەک لە هەولێرە ڕایگەیان کە یەکێک لە پرۆژەکانی نافورەیەکە کاتەوە لە هەولێرە کە بەرزترین نافورەیە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کاتێکا لە باداوە خەڵک ئاوی نییە بیخواتەوە بوونی نافورەیەکی گەورە لە هەولێرە دەلالەتی ئەوە نییە کە خزمەتگوزاریەکی زۆر پێشکەش بە خەڵکی کراوە من نەزانم ئەوەی کۆمپانیایەکە ئەوەی حکوومەت نییە بەڵام ڕۆڵی حکوومەت لەوێ چییە خەڵک ئاوی نەبێ بخواتەوە ئەبێ ئەو کێشەی چارەسەر بکرێ نەک پرۆژەیەکی گەورە حتا ئەگەر ئیسtisماریش بێ ئەکرا حکوومەت یەکێک لە مەرجەکانی بۆ یەکێک لەو کۆمپانیانە ئەوە بێت کە لەو ملیار دۆلاری کە سەرفێکی با ملیارێکی بۆ کردی گوزەران و خەڵک بێت بۆ ئاو بێت بۆ ئاوەڕۆ بێت خەڵکی تر بەڕاستی ئینتیما لە ئاستێکی خراپایە ڕەنگە جەنابتان هەستی پێ نەکەن بەڵام ئێمە کە ڕۆژنامەنووسین بە لەمسیەکەین کاتێک لە شاشەکانی ئێمەوە لە بەردەم مایکەکانە خەڵکێک بێ ئومێد و بێ هیوا قساکە لەسەرم دۆخە نە بەڕێستان و نە ئێمەش دەتوانین داوای ئینتیمایەکی قوڵیان لێ بکەین داوای ئەویان لێ بکەین بێن بەرگری بکەن من حەزەکەم وەکو نوکتە شتێک بڵێم وەکو کاک ڕەحمان بە نوکتە و قسەی خۆش دەستی پێ کرد لە یەکێک لەو خاڵانە نووسرا بوو شتێک کۆمێتێک نووسرا بوو کاڵێ ئایا ئامادەی بەرگری لە هەرێمی کوردستان بکەیت ئەڵێ من جارێ لە سەرەی بەنزینام مەجالی ئەوم نییە بێم بەرگری لە هەرێمی کوردستان بکەم ئەمانە ئەگەر نوکتەش بن خاڵی جەوهەرین لە گرفتەکانی هەرێمی کوردستانە کە خەڵک بگاتەوە ئاستەی بەو جۆرە بەو بێهیواییە تەنانەت لەسەری بەنزین ئەگەر ئەو مایکانە بێنیت ئەوانەی کە مایک وەسراوە بۆ خەڵکی یەک وێنێت پیشانەدا کە وێنەی بێهیوایی خەڵکە لە هەموو شتێک ئەمە کارەساتێکی گەورەیە کە خەڵک بگەێنی بە ئاستێک کە ئەوەندە بێ ئومێد بێ لە هەموو شت بێ ئومێدە بەر لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەندامانی پارتی و یەکێتیش ئاوا بێ ئومێد لە ڕاستیە لە ساڵی نەوەتەکانە قەیرانی گەورە بوو بەڵام نێوانی خەڵک و حکوومەت لە ئاستێکی ئاوا دوور و گەورە نەبوو ئەو خەڵکە پێشمەرگەی بینی بۆ هاتبووە وایە زانی ئەوش لەگەڵ ئەو هاژی بەڵام ئێستا کە ئەبینێت جیاوازیەکی زۆر لە بینی ژیانی ئەم و ژیانی خەڵکە بەرپرسانە هەیە ئەگەر قەیرانەکان کەمیش بێ هاواری لێ بەرز دەبێتەوە ئەگەر چی ئەو کاتە بەرگەی قەیرانەکانی گرت ئەوەی کە باو بوو ئەوترا مامۆسایان سەری خۆیان نەوی ناکەن بۆ موچە بەڵام ئێستا
خەڵک ئەگەر خۆپیشاندانیش نەکات لە دڵەوە بە هەموو شێوازێک ناڕازیە بەم جۆرە لە حکمڕانی. سادەترین مافی بریتێ لە موچەکەی، تەنانەت جگە لە موچەش بەڕێ سەرۆکی حکومەت، ڕێخستنەوەی بازار، هەڵگرتنی ئەو ناومێدی کە لە ناو خەڵکا هەیە. بەواتە ئێستا بچی لە بازار بپرسی، لە حرفیەکان و لە خەڵکی پیشە بپرسی کاسپیان چۆنە، پێم وایە لە ئاستێکی زۆر خراپایە. هەمووی چاوەڕوانە، هەمووی لە تەرەقوب و لە جۆرێک لە بێئومێدیایە ئەوێت چی ئەگوزارێت. چاکردنەوەی ئەم گرفتانە بە تەنها پرۆژەی چاکسازی وەکو دروشم ناکرێت، پێویستی بەشتی کرداریە. من عرضم کردی ئەوە نمونەیەکە لەو نمونانی کە ئەکرێ لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بەدەر لەوەی کە زەوی بدرێ بە کۆمپانیاکان لە بری دروستکردنی جادەیەک، ئەکرێ بڕێک لە سەرمایەکەیان بخرێتە خزمەتی خەڵکەوە. ئەگەر بڕیارە حکومەت لە ڕووی داهاتەوە گرفتی هەیە، هەرچەنە بەرزبوونەوەی نرخی نەوتیش ئەوەمان پێڵێت کە نەخێر نە حکومەت و نە میزانیەکەشی لەو ئاستە خراپانیە. من کۆتایی قسەکان بەمە هێنم کە بەڕێزت ئاماژە بە نمونە کرد، لە ڕاستیان نمونەی بواری ئازادی ڕۆژنامەگەری زۆرن، پێرێ بۆیش ئەماناڵین ئەمانە نمونە نەک باسی خۆمان بکەین، پێرێ پامنێری ئێمە لە دهۆک لە ئاهەنگی زانکۆی دهۆکا ڕێگری لێکرا، یعنی چوونە ناو ئاهەنگێکەوە نا کۆبوونەوەیەکی سەرڕیانە، کەواتە شتێک هەیە کە گرفتی ڕێگریکردنە لە کاری ڕۆژنامەگەری. مناڵم جەناب بڕیارەداوە پامنێری ئێمە نەشێتە ژوورەوە، بەڵام بێگومان بەرپرسێک هەیە لەوێ. لێپرسینەوەی ئێوە بوونی ئێوە لەو حاڵەتانایە. فراهەمکردنی دۆخێکی باش بۆ ڕۆژنامەنووسان ئەبێتە ئاوێنەیەک بۆ جەنابتان، ئاوێنەیەک کە هەڵەوکەم و کورتەکانی تیابینن، لەو لاشەوە ئەتوانیت بەبینینی هەڵەوکەم و کورتەکان چاکسازی ئەنجام بدەیت. خاڵی کۆتاییم ببورن، بەڕاستی لە ئەزەماتە ئەبێ حکومەت ببێنرێت. کاتی ئێستا گرانیە، ئەگەر بەتەما بین خۆی دۆخەکە چارەسەر ببێ، دۆخ بەم شێوە چارەسەر نابێ. خەڵک ئەو موچەی هەی بووە، ئێستا بە دوو ئەونەی ئەو موچەی خۆی ئینجا گوزەرانەکە، هەموو شت گران بووە، هەموو شت لە ژیانی خەڵکە قورسایی دروست کردووە. ئەبێ بڵێین ئایا لێرە ڕۆڵی حکومەت چییە؟ ئەبێ حکومەت ببینرێ. ئەگەر حکومەت نەبینرێ و حکومەتیش چاودێر بێ وەکو ئەو خەڵکە سەیری دۆخەکە بکە، بوونی حکومەتیش بە کۆمەڵی ئیجراعات، بە کۆمەڵی ڕێسا، بە دەفع، بە هاوکاری، بە خستنە وەکەڵێ ڕووی هەندێک کار واکات کە ئەو دۆخە لەسەر هاوڵاتیان قورس نەبێ. سپاس بۆ ئێوەش. سپاس کاکە دەست خۆش. بناوێ خودێ مەزن و دلوڤان ئەس مدوێت ئەس ئاخف نەکە جوداش وان هەواڵت میدیا کار بێژم و نەدێ بێژم ژی کوچونکە ئەس نوکەل کوردستان 24 چی گوشنی منە دەست پێکری مدوێت ئاخفنا من ji dervey yani wek êkê ji dervey bazina ragihandina Kurdî behsê ragihandina Kurdî biket. Ez vê derfetê îstîqlalkem çikû ihtimala çi cara destmeneke bi sampêk ve ragihandin kara pirînî nexare. آخفنا من دیتنک رخنهیه بو میدیا کردی و از اکش و میدیای ما بحث خوجیت کم نکو بحث هندکات کم بحث خونه کم بس هر افرخنا از توجیه میدیا کردیت کم او رخنه اکثر بر فلانی سیاسی چیتیت کردستانه که او خدانت و میدیای نه و انا اف میدیای یاد شکری میدیا کردی نشیایه میدیای که سر بخوبیت نبیت بشکش آرشه الهرم کردستانه اف میدیای رنگ ودانا شر سیاسی کردستان شر نکو شر کشنه یعنی از چی میگم صراع سیاسی کردستانه انگل ویلایانیه انگل لاینی از وقتی بیشم میدیا کردی طبعا بارا بحث بارا بتریه احتمال هندک میدیا خود بن وی رخنه و نبینن بیش نه امنه تابعی و حزبین آن حزبادی میدیا کار کرد که ام همینه نشیاینه خونیشا جماوری بدین که ام تشتکی دینه نه ام دستالاتین و نه ام اپوزیسیونین ام تشتکی جداینه یعنی او سایحات پیشاندان که آن جویلانی آن شلانه ها یعنی ناچه بیت میدیا کار کرد بیتن یاسین وقت فاکتره که سیاسی گلوی دجیوه ها آن گلوه ها دجیوی جبر هنده جماوری کرد
جماور باوری میدیای باوری میدیا کردی یا لاواز بوی گلک آنجی احتمالا نزدیکی نمانی بیت نزد نمونه که بشم یعنی ما وکولی نکر بری دو سه هی وکا سرکا چند خلق بغداد میدیا کردی و او جماور ما استهداف کری و میدیا برا پر بسپورت برا پر او مروفون اوید گرینگی دنا تلویزیونه گرینگی دنا دیتنا تلویزیونه کمترش 5 ساده جوی خلکی نا بغداد میدیا کردی یعنی شنی که اف کمتر 5 ساده او برای خودته جی برا پر بغداد اف میدیا دی نمیدیا خبری میدیا یا گشتی یا ترفیهی یا برای میدیا وچید دو وقتا کی دا وقت مدل احداث و روضا و گلک دورو برید مهنه خلق کتر گرینگی میدیا دنگو باس داتن بس چونکو یعنی خواندنا مبوه کو متمانه اکیم بوی میدیاه آن نرازی بونک هیلا و خلق یبجرا کدی مشختیه که چید بید برف میدیا گشتی میدیا ترفیهی و ترى ميديا كردي جماور يجدز داي بزرامن قالك يا بزحمته اف ميديا كردي تراوشا ما نوكا افرودا دي وظروفت ام بينين جالك دي في متمانه دس خوبه بينيتن ميديا كردي نشأ خدان انتماء سياسي بيت عفوا انتماء اجتماعي بيت عفوا نه سياسي نشأ خدان انتماء اجتماعي بيتن و راگهاندنك بيت يا بر برسيار بيتش خطاب اخو يعني هر راگهاندن که کردستان هر دستگاه که راگهاندن کردستان خو آزاد ببینید چه بجی سر چه باغوید درسته بیکو هزرکت افو تراویا میدیای حتی چرا ده کاریگری ده الجماوری کتن اش برنده از بجم راگهاندن که انتمان اجتماعی نکنمایه و خوب خودم بر پرزی نزانیتن او ترا او پیشکش کردن او نامه او پیشکش کردن میدیا کردی آن بیا میدیا که دعایی آن یا بیا میدیا که رخنگر او بخو راگهاندن شوله نه دعایت او نه رخنه راگهاندن میدیا شوله و گوهستنه او تشتاو بعد گوهزید جماور دی حکمی که دی رخنه گریتن دی هلویستی البران برور گریتن آن هلویسته که دی رخنه گر بیتن آن هلویسته که ده یعنی دست خوشی لیکتن اش برنده بس راگهاندم خوب خو یا بیا خودان هلویسته که پیش وقت آن یا رخ نگره آن یا دعاییه چی بکیم باشه یعنی راگهاند چه بید باشه بجم راگهاند نکا بشید یا بلایم بید یا بجرعت بید تشتکی دی بید نه دستالات بید نه اپوزیسیون بید خدان انتمان اجتماعی بید یا بر پرس بیتش و تاراخو یا بر پرس بیت خطاب خو که خطاب حتی چی کاری حتی چرا ده کاریگری السر جماوری بکتن طبعا افهمی کنگی ده چه بید افهمی وقتی ده چه بید وقتی لاین سیاسی آن حزب سیاسی آن سیاست مدار پیرن راگهاندن رولی خو ببینید رولی خو آزادانه رولی خو بجرعتانه ببینید بس بران بر هندجی دویتن رأی من دویت تشتک بیت چکرن انظام کدی سندیکا روزنامه نوساشیت وی رولی اینید آن چند بسپورت بار راگهاندن کردی وک اکادمی وک او کسی کارت کن برده که هر نوکی دیبید وکولین بکن که خطاب میدیا کردی چند کاریگری الحوالاتی کردت کد راسته دستالات وک جهت حکمدار کردستان راسته اپوزیسیون وک جهت که یعنی ناکوک الگل دستالاته اوانا از بجم رولک هی کراوش گهشتیه وراده بله میدیا جی رولک یعنی کاریگری پیزی هی کراوش گهشتیه وراده حتی بگهیت هنده حوالاتی کرد متمانه کرد و کردستان جنامینیتن سر بيلاروسيا حدود بيلاروسيا حوالاتی کرد شمیا پتره او دریادات خندقن حوالاتی کرد شمیا پتره ام زانی روشکا تایبت مر کردستان هی بس روشا ملویره هکم برو واجی بکین بغداد وصانه مصر وصانه سوريا وصانه يمن وصانه ايران برخمه وصانه هندك جهه تركي وصانه نزيكي ما بس خلقي وانا او متمانه وطنية انتماء قومية جدسنا دا عراقي وضع عراقي عمدي بحث كين تو عراقي ميش برسادا نكويسيا دا عراقي تشتكي مقدسة
هاوڵاتی یەمەنی هاوڵاتی سووریە وەختی بەحسی سیادا دەولەتە واناتی تەکردنێ وڕاوشەوە چ بیت یعنی ئەسناوەکی بەرەڤانیەکی ئانجی دیفاعێکی شراوشان و کە ئەم کوردستانی دەکەن بەس قەزدامن نەگەهشتیە وێ ڕادێ کو وەلێ بێتن کو خەلک هەکو بێژن هەر دەرگەهەک بۆ تەقیت پراویش کوردستانێ ئەس بێژم دەسەڵاتی بێبارد کەمش گونەهەیە و نە ئۆپۆزیسیۆنیژی بێبارد کەمش گونەهەیە دەورەکەی بەس خیتاب میدیا یا کوردیژی ڕۆڵێکی هەی وەختی هەممی تشت هاوڵاتی کورد بێتە ڕاشکردن وێگاف کە هاوڵاتی کورد دێ تەقیێت و چیتن بحزرا من ئەف 10 ساڵی چووی وەکی بێژن و ئەساس تەخەکە دەستنیشانکردیا مستەفید بووە ئش ئەدا حکومەتێ یاش من و بۆ پاشا ڕۆژێ ئەف تەخامام ناوەند و هەژار یعنی بیتە جێ هەدەفە حکومەتێ چونکە هەر تەنگاڤیەک سەرمە کوردستانی دابێت هەر تەخامام ناوەند و هەژارە کو بشێتن یعنی خۆ بکەتە خودان و بمینیت و بەرەڤانیە نییە بکەتن و ڕاستە ڕەوشە مادی احتیمالە ئەویدی هەم بەس ئەد بێژم ئەف خەلکی مستەفیدە بەرین و کە ئەف پرۆژێت ئیملاقی بواتی نەچێکردن بێنە تەکلیفکردن هەندە پرۆژێ دی بێنە یعنی هەر ئەو بێنە تەکلیفکردن و هەندێک پرۆژە بێنە چێکردن خزمەتە هاوڵاتی طبقە مام ناوەند و هەژار دابێت سپاس سپاس دەست خۆش اینجا فەرموون کێترمەوە كاك عدنان محمد عدنان سي حسين لە ئێناڕتیەوە لە قسەکانتاندا باستان لە چەند خاڵە کرد ئەرکی میدیاکاران خزمەتگوزاری یاسای چاکسازی و کارەکانی حکوومەت میدیا من لە جەناب دەپرسم چۆن بتوانێت هەردوو وێنەکە بگوازێتەوە لە کاتێکدا حکوومەت ڕێگری بکات لە ئامادەبوونی کەناڵێک و کێناڕتی لە زۆرینەی کۆنفرانسە ڕۆژنامەوانەکانیدا لە خۆپیشاندانەکاندا لە پەیامنێری بدرێت دەست بەسەر ستریم و کامێرەکانیدا بگیرێت بە شێوەیەکی ڕانەگەیەنراویش وەزیر و پەرلەمانتارەکان و هەروەها بەشێکی زۆر لە بەرپرسەکان بایکۆتی بکەن و وتەبێژەکان کە ئەرکی سەرەکیان وەڵامدانەوەی میدیاکارە جوابی تەلەفۆنەکانی میدیاکان نەدەنەوە لە کاتێکە دەزانن ئەو ژمارەی هێناڕتیە باست لە پرۆژە کرد پرۆژە کراوە بەڵام پرۆژەکان جیاوازیشان تیا کراوە بۆ نمونە ڕێگەیەکی و کەلار سلێمانی 20 ساڵە تەواو نەکراوە ئەم ڕێگەیە 20 ساڵە پارەی بۆ سەرف دەکرێت بەڵام تەواو نەکراوە ڕۆژانە مەرگی ئازیزانمان لەو ڕێگەیە دەبینین ئەمە چۆن ڕەوایە کە لە کاتێکە بە 20 ساڵ نەتوانرێت جادەی نێوان دوو شار تەواو بکرێت باسی سلێمانی با بکەین سلێمانی بووکی کوردستان بوو یەکێک لە جوانترین شارەکان ئێستا هیچی بەسەر هیچەوە نەماوە لە سلێمانیا ئەوەی پێی بڵێ خزمەتگوزاری گەشتۆتە پلەی 0 باشە دەست بۆ هەشتێک دەبێت لە تابوورێکی درێژا بۆستی من لە جەنابت دەپرسم شۆفێرێکی تەکسی ئەگەر 8 کاتژمێر بۆ بنزین بۆستێ کی بڕوا بە دوای نەفەرە بگەڕێ بۆ ئەوی پارە بۆ مناڵەکانی پێیا بکە بە هیوام ئەو چارەسەر بکرێ خاڵێکی تر دەمەوێت باسی لەسەر بکەم ساڵی 2019 پێش جێبەجێکردنی یاسای چاکسازی پارەی پێویست بۆ موچە 896 ملیار دینار بوو بەوتەی بەرپرسانی حکوومەت نزیکەی 20,000 تا زیاتر موچەی نایاسایی و دەبڵ موچە بڕان هەروەها بەپێی بڕیاری حکوومەت خانشینی پەرلەمانتار لە باڵەکان کەم کرایەوە کەچی ئێستا مانگانە پارەی تەرخانکراو بۆ موچە 906 ملیار دینارە بەمە 10 ملیار دینار زیادی کردووە ئەگەر ئەژماری ئەو 10 ملیارەش نەکەین کەچی هێشتا ئەو پارەی کەوا لەو 23,000 کەسە بڕاوە و ئەو پارەی کەوا لە خانشینی پلە باڵەکان کەم کراوەتەوە دیار نییە سوپاس بۆ هەموو لایەک سپاس کاکە دەست خۆش كاك بهادين يوسف سپاس بۆم دەرفەتە من نامەوێت قسەی بەشێک لە هاوڕێکانم دووبارە بکەمەوە بەشێکی زۆری قسەکانیان کرد بەڵام بەشێکمان لەسەرەوە متتەفقین کە ئێستا بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک تا ڕادێکی زۆر خراپە یعنی لەو پەڕی خراپیدایە ئەمەش چی کردووە یعنی وێنەی حکوومەتی لەناو خەڵکا زۆر ناشرین کردووە حکوومەت بۆی ئەم وێنەی خۆی ڕاست کاتەوە پێویستی بە میدیایە پێویستی بۆیە کە یعنی ڕوونکردنەوەی هەڵوێستی خۆی بەردەوام هەڵوێستی خۆی ڕوونکاتەوە بۆ خەڵک بۆ میدیا بۆی لێو بگاتە ڕای گشتی
یعنی بۆ ئەمە پێویستە و گرنگە ناوبەناویان بە شێوەیەکی دەوروی بێ بەرپرسانی حکوومەت کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکان یان کۆبوونەوەی تایبەتەکەن ئەو زانیاری و داتایانی کە هەیەە پێیوەستە بە لایەنێکی ژیانەوە بۆ خەڵک بیخەنە ڕوو بیخەنە بەرچاو. لایەنێکی ترەوەی ئێستا یعنی هەمومان متفقین لەسەرەوەی کە ئاسایشی هەرێمی کوردستان، ئاسایشی ئابووری، ئاسایشی ئاو، ئاسایشی خۆراک تا ڕادێکی زۆر لە مەترسیایە. یعنی سەبەبی ئەمە چییە؟ بۆچی حکوومەت ینی زۆر بەڕوونی و بە ڕاشکاوی بە خەڵک ناڵێک کە ئێستا ئێمە لە چه ئاسیەکەین لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، ینی لە هەموو ڕوویەکەوە ئاسایشی هەرێمی کوردستان لەبەر مەترسیایە. ینی ئەگەر ئێوە بەڕوونی و ڕاشکاوی ئەم زانیاریانە بە خەڵک بڵێن، ئەم داتایانە ئەم مەترسیانە بخەنە ڕوو، کاتە میدیا و ڕەنگە خەڵکیش بەرپرسانەتر مامەڵەکە، بەرپرسیارانەتر مامەڵەکە. یەکێک لە خاڵەکانی کارنامەی ئەم کابینەیە حکومی ڕەشید و چاکسازیە. ڕاستی بەشێک لە هاوڕەکانیشمان باسیەوەیان کرد تا ئێستا خەڵک تا ڕادێکی زۆر لەمسی چاکسازی نەکردووە، ینی بەر نەکەوتووە، ئەوەی بە چای سەر نەبینیەوە کە چاکسازی لەکوێ کراوە، چۆن کراوە، ینی بەڕوونی و ڕاشکاوی بڵێن. لایەنێکی تری حکومی ڕەشید سەروەری یاسایە، بەڵام هەمومان ئەو هاوڕێنەمان باسییان کرد لێرە لە هەرێمی کوردستان ینی لە دەرەوەی حکمی یاسا حکومەکرێ. یاساکان ئەو یاسانیشی کە پەرلەمانی کوردستان کە دەرچووە کاری پێ ناکرێت، یاسای مافی بەدەستێنانی زانیاری کە ڕەنگە ئێمە زۆر بەمان بەرکەوتمان نەبێ لەگەڵ تا ئێستا یاسای چەند ساڵ لە ساڵی 2015 دەرچووە تا ئێستا یاسای بەرکار نەکراوە. یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان تا ئێستاژە هاوڕێیانەمان باسییان کرد ڕۆژنامەنووسە گیرێ دەستگیر دەکرێت لە کاتی ڕۆماڵە ڕێگری لێکرێ، بۆیە ئێستا هەستەکرێت یعنی لە دەرەوەی یاسا حکومەکرێ بەداخەوە. لایەنێکی تر من ڕاستی بە گرنگ زانم کە حکوومەت بۆ ڕاستکردنەوەی ئەو وێنەیە پردێکی ڕووخاو هەیە لە بینی حکوومەت و میدیا، حکوومەت و خەڵک. حکوومەت ئەبێ ئەم پردە بینا بکاتەوە، نۆژەنی کاتەوە. ئەمە بە چیە بێ؟ بە شەفافێتە بێ، بە کرانەوە ئەبێ، بە حکمی یاسا ئەبێ، بە عەدالەتە بێ. ینی ئەو هاوڕێنە باسی ئەویان کرد هەستمان کەس هەست بە دادپەروەری ناکات. لە بواری نەوتا بە بەردەوامی ئێمە بینین حکوومەت داتاکانی بڵاوکاتەوە، کۆمپانیای دیلۆیت داتا بڵاوکاتەوە، نەوتە ڕوا، بەڵام چی لە ژیان و خەڵک پرسیاریەوە کە ئەم نەوتە ئەڕوا چی لە ژیان و گوزەرانی منە گۆڕێ. بۆچی من ژیانم باشتر نابێت، گوزەرانم باشتر نابێت، موچەم باشتر نابێت. ینی من ئاخیر قسەمەوەی بۆی زۆر دەرفەتیش بم بە هاوڕێکانم بەپێی کارنامەی حکوومەت و بەپێی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانیش بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەت چاکسازی بنەمای سەرەکی کارکردنی ئەم حکوومەتێ. ینی حەز دەکەم جەناب زۆر بەڕوونی پێمان بڵێ لەم بوارەیە چی کراوە. تامان کە چاکسازی ئەکرێت تۆ گەندەڵێک کۆتایی بێنی. ئەم دۆسیانی گەندەڵەی کامانن کە بە دوواداچوونیان بۆ کراوە، کە لێپرسینەوەیان لێکراوە، چێ دراوەتە دادگا تا ئێستا چەند بەرپرس لەم دۆسیانەوە تێوەگلاون. چاکسازی لە چ بوارێکا کراوە، لێکەوتەکانی چی بووە؟ سپاس. دەست خۆش کاکە سپاس. زۆر سپاس بۆ جەنابی سەرۆک وەزیران. خۆشحاڵم بە دیداری هەموو هاوکارانم. بەڕێزە ئەم مناقەشەی ئێستا لێرا کرێ من لەو باوەڕێم لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا ئەگەر حکوومەت و ڕۆژنامەنووس پێکەوە دانیشن پێم وابێ ئەم گفتوگایانە هەر دێتە ئارا. هەمیشە لە هەموو دنیاوایە ڕۆژنامەوانان میدیاکاران ئەیانەوێت زۆرترین مەساحەی ئازادیان هەبێ، زۆرترین ڕەخنە بگرن، زۆرترین زانیاری بڵاوکەنەوە، حکوومەتیش بە پێچەوانەوە ئێوێ کەمترین ڕەخنەی لێ بگیرێ. ئەمە لە هەموو دنیا ئەم شتە هەیە. بەڵام لە وڵاتانی پێشکەوت و لە ناو گەلانی زیندوو پێشکەوتووە فەرقەکەی لەگەڵ ئێمە ئەوەیە وڵات نیشتیمان زەرەری تیان ناکە لە ناو ئەم دوو ویستە جیاوازەیە. حاڵەتی نائاسایی لێرە ئەوەیە کە ئەتوانم بڵێم ڕەنگاویان بەشێک ڕەخنە لە خۆشمان بگرم. حاڵەتی نائاسایی ئەوەیە کە ئێمە لە بینی ئەم دوو ویستەی حکوومەت و میدیاکارە نیشتیمان زەرەرەکە، کوردستان هەمیشە زەرەرمەند دەبێ. حاڵەتی نائاسایی ئەوەیە تۆ ڕۆژنامەنووس بیت، میدیاکار بیت، بەڵام هەمیشە بگەڕێی بۆ ورترین شت، مەبەستم لە کەمتەرخەمی وڵات نییە، کەمتەرخەمی حکوومەت نییە، بگەڕێی بۆ کەمترین شت کە دژی وڵاتەکەی خۆت بێ و بیکەی تەماشێت و بایەخی پێبەی. حاڵەتی نائاسایی ئەوەیە کە تۆ پێت وابێ ئەگەر ڕۆژنامەنووس لە ناو ناوخۆی کوردستان یا دەستگایەکی میدیایی لە هەر دەستگای میدیایی جیاوازمان هەیە لە کوردستان، حاڵەتی نائاسایی ئەوەیە لە ناو کوردستانە کۆمەڵێک دەستگا هەبن بە پارەی کوردستانی تر هی حیزبی هەر شوێنێکە پارەی ناوخۆی کوردستانە میدیا بەڕێوە بە.
بەڵام تۆ گومانت لە هەموو ئەمانە هەبێ پێدوا بێ ئەوانە جێی گومانن بەڵام گومانت لەوە نەبێ کە لە دەرەوەی وڵاتەوە داهات ینی میزانی بۆ دێ بەڕاستی من نازانم ئەمە لە وڵاتانی دنیا چۆن ڕێکخراوە بەڵام وەختێ داهات دێ بۆ دام و دەستگای میدیایی ئەگەر لە دەرەوەی وڵات بێ شتێکە خۆی حەق ئەمە جێی گومان بێ نەک ئەوەی کە لە کوردستان پارە وەرەگرێ ئەمە حاڵێکیان حاڵێکی تر دووفاقیەک هەیە بەڕاستی ئەوە پەیوەندی بۆ هەیە کە هێشتا دووزوانی بە تاواتی کاڵ نەبووتەوە چەندیش هەوڵ بدرێ ئەم کێشەیە نامێنێ دووفاقیەکە لای ئەوەیە بۆ نمونە ڕۆژنامەنووسانی شارێک لەگەڵ ڕۆژنامەنووسانی شارێکی تر هەن ینی دام و دەستگاکانی لەو شارانەیە لە فڵان شار حادیسەی بەسیط ئەبێ زۆر گەورە ئەکرێ لای میدیاکانی شارەکەی ترەوە ئەمە هەیە لە هەردوولا لە شارەکەی تر شتێک ڕۆئەیە هەموو چاوی لێ نوقێنن ئەگەر بڕیارە تۆ لەسەر مافی ڕۆژنامەنووس یا منداڵ یا ژن یا پیاو یا هەر کەسێک مافی مرۆڤ قسە بکەی ئەبێ بۆ هەموو کوردستان چاوت یەک بێ ئەگەر ڕەخنەگری بۆ هەموو کوردستان وەکو یەک ڕەخنەگر بە ئەمە کێشەیەکی ترە لە کوردستان مەوزوعی کاتێ ڕووداوەکان ئەو ڕووداوە ناخۆشانەی کە بە درۆن یا بە موشک لە هەر شوێنێک دەدرێ زۆر لە هاوکاران و بەڕێزان باسییان کرد بەڕای من ئەمە چارەسەرەکەی ئەوەیە کە دام و دەستگای ئەمنی لەگەڵ هەموو میدیاکان بەبێ جیاوازی چەند دانیشتن و دیبیت و نازانم ینی کۆڕ و کۆبوونەوەیان هەبێ تا لە یەکتری تێبگەن هەمووتان دنیای دەرەوەتان دی و ئەگەر لە وڵاتانەکەشتان لە وڵاتانش نەژیابن لە تەلەڤیزۆنەوە دیومانەکە کاتێک حادیسەیەکی وا ڕوئەیە بە شریتی سوور و فسپۆڕی شوێنەکە ئەگیرێ ڕۆژنامەنووس حەقیەتی لە بەرەوەی بینەر و خوێنەرەکەی ئێوێ زانیاری لێ ئەوێ بەڵام دام و دەستگا ئەمنیەکانیش حەقیانە لە بەرەوەی ئەیانوێ مەترسیەکە زۆرتر نەبێت زیانەکە گەورەتر نەبێ لایانی کەم ئەوەی کە موشەکەی هاویستووە نەزانێ بە تەواوەتی لەکوێ دراوە سوان و چوان نەبووە یاخود ژیانی ڕۆژنامەنووسان و خەڵکی تر پارێزرێ بۆی هەیە درۆنێکە تەقێتەوە درۆنێکی تری بەدوایە بێت هەردوو لە حەقیانە بەڵام جۆرێک لە ڕێخستنی ئەوێ ئەبێ دەستگا میدیایەکان و دەستگا ئەمنیەکان پێکەوە دانیشتن کە بڵێن ئەمە سنووری ئێوەیە و لەمە زیاتر تێنەپەڕن بۆی ڕۆژنامەنووسیش سنووری خۆی بزانێ و هەروەها دام و دەستگاکانیش بزانن ئەرکی ڕۆژنامەنووس چییە محاربەی گەندەڵی منیش هیوادارم ئەزانم کە بڕیار هەیە ئەزانم ئیرادە هەیە ئەزانم ویست هەیە هەنگاو هەیە یاسای باش هەیە بڕیاری باش دەرسووە ئەنجامیش هەیە بەڵام هێشتا پێویستی بە هێزی زیاتر هێشتا پێویستی بە نەتایجێک هەیە بەرهەمێکەیە کە پیشانی زانیاری بدەیە میدیاکان کە بزەبێت ئەم هەنگاوانەی چاکسازی ئەمانن ئاخرش پرسیارێک بۆ جەنابی سەرۆک وەزیران زۆر قسە لە ناو خەڵکە کرێ لە هاتنی ڕێژەیەکی زۆری هاوڵاتی عەرەبی عێراقی بۆ ناو شارەکانی کوردستان ئەمە من زۆر حەزەکەم وەڵامێکی ڕوونمان دەستکەوێ ڕەنگە لە ڕووی اقتصادی نازانم لە زۆر ڕووی ترەوە زۆرێک سوودی هەبێ ئەوانە بەڵام هەستەکەم بۆ وڵاتی زۆر بەهێزێ ئەم خەڵکی ئەجنەبی زۆر ڕووی تێکە بەڵام لە خەمی زمانی خۆیان لە خەمی پاراستنی زمانی وڵاتەکەی خۆیانن حەزەکەم بزانم حکوومەت بۆ پاراستنی زمانی کوردی لە ئەنجامی ئەم لێشاوە خەڵکە غەیرە بڵێن کوردستانی کە دێتە ناو کوردستان پلانی حکوومەت چیە بۆ ئەوە پەیلایانی کە مەسەڵەن تۆ لە هەر شوێنێک بە تۆ بە زمانی خۆت بتوانی قسە بکەی ئێستا هەموومان ڕۆژانە چینە شوێنی گشتیەوە ناتوانین بە زمانی خۆمان قسە بکەین ئەبێت تۆ زمانەکەی خۆت گۆڕی بۆیە حەزەکەم ئەگەر بزانم پلانێک چی هەیە بەرامبەر بەم شتە ئەزانم کە یاساییەوە هاوڵاتی عێراقیەوە توانێت بێت لێرە بژی بەڵام پلان بۆ پاراستنی زمانی کوردی لێرەیە چییە زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاکە دەست خۆش کاک بەرزان هەمان بەڕێز سەرۆک وەزیران زۆر سپاس دەکەم بۆ دانیشتنە ئەڵبەتە سپاسەکەم زیاتر بۆ بەرهەمی دانیشتنەکە نییە بۆ ئەوەیە کە من هەندێک هاوڕێم زۆر لە مێژە
لە سلێمانی نەبینیوە ئەوان هەندێکیان هەروەک من بانگەشە دەکەم ناتوانم بچمە سلێمانی ئەوانیش وابوون کە نیانەتوانی بێنە هەولێر سوپاس کە ئەوان لە هەولێرن ئینشەڵڵاوش بەرتەرەفە بێ هەمومان بچینە سلێمانی و بینی شارەکان ئەوەی نەمێنێ بە ڕوخسەتی دۆستانەمەوە بڵێم ئەگەر لێم قبولکن ننکم لێرە بوایە باوکم لێرە بوایە پورم لێرە بوایە لە یەک کەلیمە لەو قسانی هەمومان کردمان تێ ناگەشت بۆ هەموو جارێک کە سەری تەلەڤیزیۆنمانە کرد لەگەڵ ننکما پێکەوە یەک سەوتی هەبوو یەک جار بە یەک چاوسێرمانە کرد بەزە و پێوتم چی بوو چی ڕوویدا ئەم زمانە زیاتر زمانی کادیمیست و زمانی سەر تەلەڤیزیۆن و زمانی ئەوەیە بۆیە زۆرتر قسە لەسەر ئازادیەکەین باز لەو شتاکەین کە خۆمان پێویستمانە ئازادی ڕادربڕین واتە ئەو کەسانە ئازاد بن کە دەیانوێ قسە بکەن یا دەیانەوێ ڕائەکانیان دەرببڕن بەڵام خۆ هەموو کورد قسە ناکە یعنی ئەو کەسانی قسە ناکەن کارەبایان دەوێت جەناب سەرۆکوەزیران ئەوانە سوتەمەنیان دەوێت پێویستە ئەو شتانەی کە ضروریاتی مرۆڤەکانن زیاتر لێرە دۆستان بەداخەوە زۆر ئیشارەیان بە ئازادی ڕادربڕین دەکرد من وەک شخصەن خۆم باوەڕم بە ئازادی ڕادربڕین هەیە بەڵام یەک زەڕە پێویستم پێی نییە ئەڵڵای دەکرد ئێستا کاری ڕۆژنامەوانی لە من قەدەغە دەکرا بۆ مەرجەی 1 ساعت کارەبا زیاد بێ ئێمە قسە لەسەرەوە ناکەین میدیاکان زیاتر ئیش بۆ دەکەن وەک جەناب لە سەرەتا شاگوتە خەبەر دروستکەن ئێمە لەو میدیانەی کە کاک بەرەمی شارێ پێ میدیای شارێ بۆ شارێ ببوورە من گوتم هەواڵ بگوازنەوە نەگوتم دروستیکەن ئەڵبەتە من ئیستینادم کردە سەر قسەکەی جەناب وەکو شتێکی باش وەرم گر نەک وەختان کێشەی ئازادی ڕادربڕین بەو جۆرە نییە کە ئێمە خۆمان بۆ خۆماتمانوێ ئازاد بین من باوەڕم بەوەیە ئەو بڕ ئازادی کە دەمێ قسەی تیا بکەم قسەی پێ بکەم باوەڕ بکە هەیە یعنی ئەمە وەصفی جناب نی البته من معروف و متهمیشم بۆ ئەوەی کە سەپۆرتی حکومڕانێکی جەناب و سەپۆرتی هەرێمی کوردستان و سەپۆرتی ئەزموونی کوردستانەکەم بەڵام بەداخەوە تاریخێکەیە تاریخی کوردیە لە ڕۆشنبیری کوردی دەبێت هەمیشە دژە حکوومەت بێ دەبێت دژە نظام بێ ئەمە لەبەرەوەی کە پێشتر نظامەکان نظامی بێگانە بوون هیوادارم بە پستی تێنەگەن نظامی بێگانە بوون نظامی بێگانە هەمیشە دەبوو ڕۆشنبیرەکان دژی بن بەڵام من ئەو شتم لە خۆما سڕیوەتەوە بۆ نظامی خۆم بۆ دژی بم من باوەڕم بۆیە کارەبا چاکەی باوەڕم بەوەیە سوتەمەنی چاکەی باوەڕ کە جەنابی سەرۆک وەزیران ینی مرۆڤ زۆر بەدەگمن بۆی ڕێدەکەوێت چانسی ئەوەی هەبێ یەک جار بە هۆکارێ بچێتە مێژووەوە ئەمە چەندین کابینە تێپەڕی ینی کێشەی کارەبا بۆ سەحرە ینی ئەوەندە هەزار نازانم چەند ساڵە ئەدیسۆن کارەبای دروست کردو بۆ یەک جار سەرۆکوەزیرێکمانە بە چاکردنی کارەبا بچێتە مێژووەوە بۆ یەک جار سەرۆکوەزیرێک کابینێکمان نییە سوتەمەنی تەواو بنبڕکە بۆچی ینی هەموو جار ئێمە پینە و پەڕۆوەکەین کارەبا نابێ گەڕەکەی خۆپشاندانەکات و ڕابێ ئێمە دەین مشەخل مۆلیدێ و گەڕەکەی یەو شوێناڵین کارەبایان بنێ ئەم شو تا عەسەبیە بنێ و دەزانی جەناب سەرۆک وەزیران مرۆڤ باواز لەو پێکاتە لەو شتە بێنین کە مرۆڤ دەبێت باوەڕی بە نیشتیمان بۆ باوەڕی بە ئینتیمای هەبێ دەوەکوتم باوکی من لە هیچ یەک لەم قسانە تێناگا باوکی من کابرایکی بێقڵ نییە باوکی من کارەبای دەوێ گەرمایەتی ئەدرینالینی بەرز بۆتەوە هەچیە جارە من تەلەفۆن لەگەڵ باوکماکەم لە سلێمانی ئەڵێم چۆن وەڵا خراپە هەموو شت خراپە هەموو شت باشە ئەگەر ڕوخسەت بن من ئەوە بجەرمە دەڵێم پاشایە گوتی یەکێ لە ڕایەتەکانی بان کرد گوتی وەزعەت چۆنە ئەڵبەتە زۆر پەستی پاشایدا کە وایە و خوا تۆمان بۆ بێڵێ و خوا شتەکان وا لێ بکاو تی جەنابی پاشا هەموو شت خراپە پاشا تو ڕەبوتی کە هەموو شت خراپە چۆن پاشا باشە ئەجا من بۆ ڕخنە بۆ جەناب نەبێ بۆ دۆستانیش بێ ینی کە لە وڵاتە هەموو شت خراپەی بۆ میدیاکانی باشە ئەی بۆ ڕۆژنامەنووس بڵێ من باشم من خۆمە پێ باش نییە پێم وایە بارم بەسەر و کۆمەڵگەیەوە بارم لەسەر ئەساسی ئەوەی کە دەوەسم هەتا جەنابتان حکوومەتەکانی پێش و کابینەکانی پێش و حیزبێکی تر خراپەیە بکات و من خراپەکەی باسکەم پێم وا بێشی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسیەوە نییە ئێمە لە دوی خراپە بین بەڵام ئیشی ئەوەیە باسی بکە قسەم لەسەرەوە نییە باسی نەکە ڕووداوەکانی ئێمە بەو جۆرە دەڕوان کە میدیاکارمان خەڵکی ئێمە دەمانەوێ ینی بەشێک لەو میدیا یا بەشە لەو خەڵک تووڕەکەین ئەگەر ڕوخسەت بێ ئەوەش بڵێم ینی ئەم وڵاتە گەشتۆتە مەرحەلەیە کە دوو جۆر تاقم مرۆڤتیایە دەژی هەمیشە باز لەوە دەکەن دەبێت سەرمایەدار و پارەدارەکان بە سوڵتە حساب بکەن هەژارەکانی جوانن کە ئیتر خەڵکی وا هەیە ینی پارەی زۆر باشی شەیە بەس لەبەرەی معارەزەیە بە هەژار حسابی بکەین جەناب سەرۆک وەزیران بم بورە دەمەوێت بڵێم بۆچی لە وڵاتەیە کە هەموو شت خراپە
کچە مۆدل زۆر بووە بۆچی ئەم هەموو جی کلاسە هاتوۆتە ناو بازاڕەوە بۆچی پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلولی باپیرانی بەڕێست و شۆڕشی نوێی گەلەکەمانی و یەکێتی واتە سمەیەکە خەڵک هەیە دەیان و 20 ساڵ 30 ساڵ پێشمەرگە بوو بۆیە ناتوانێت تراکتۆرێ بکڕێ جوتیارەکەی پێ بکە بۆ جەنابەت هیچ کات پلانێکت بۆ ئەمە نەبووە یا قسەیەکت بۆ ئەمە نەبووە ئێمە پێمان وایە دەبێت سەرۆک وەزیر عەیب بێ بەلایەوە کە باز لەوە بکە ئەم وڵاتە خراپە هەموو شتایە خراپە ئەم هەموو کچە مۆدێل و ئەمە هەموو فاحیشەیە بە زمانە تیۆلۆژی و ئیسلامیەکەی بڵێ ئەمە هەموو فاحیشەیە بەرەمی چییە ئایا ئەمە کات دەبینی کچە مۆدێلی دەزان چەند ڕۆژێکە باز لەوە دەکرێت کچە مۆدێل دەستگیر کراوە ئەوانە ڕاستە خۆ خەڵک خەیاڵی بۆ چێ سەرکردەیەکی سیاسی بەرپرسێک کوڕە مەسوولە چێ بەریەدا کچە مۆدل بەرهەمی چییە و دەمەوێ ئەوەش لە کۆتاییا بڵێم بەڕێستان ئەولەوێتان هەیە تا کارەبا چاکەن من تا 8 ساڵی تر هیچ شتێ لە وڵاتە مەکە وەک هاوڵاتیەکی کوردستان نەگوەک ڕۆژنامەنووسێک هیچ شتێ لە وڵاتە چاک مەکە بەس کارەبا چاکە من لە مێژوان ناوی تو نووسمەوە گەر هەمویان دژە گوەستنەوە سوپاسانەکەم کاتم زۆر گرتن سپاس کاکە دەست خۆش کاک ئیسماعیل ئیبراهیم جەناوی سەرۆکی حکوومەت برادران و هاوپیشەکانم زۆر قسەیان کرد بەڕاستی کاک بارزانی شەندێک ئەرکی و نیسو کرد منش پێم وایە خودی ئەو قسانەی کە لێرە کران بەشێک لەو قسانە هەمان ئەو قسانن کە دوجار لە ناو سۆشیال میدیاەوە بە هەمان هەناسە دەکرێت و کە لێرەش چوونە دەرێ بە هەمان شێوە ئەکرێت بەڵام شتێکی ئێمە هەموو زار برادران ئێمە تێکڕڵیەکەین لەسەر بابەتی ڕاگەیاندن ئازادی ڕاگەاندن و دەستگیرکردنی ڕاگەاندن من مۆزوعێکی زۆر گرنگ هەیە کە کاک ڕەحمان غەریب و کاک حاکم ئازاد نەقیبی سەندیکا ئاگادارە ماوەیەک بەر لە ئێستا تەلەفۆنیان لۆ کردم هەردووچیان باوکمی کە من لە سنووری ئیداری سۆرانم ڕاگەاندن کارێک گیرایە لەلایەن پارتی و هێزەکانی عسکەریەوە بزانن لەسەر چ گیرایە تاوان کەناڵەکانی ڕاگەاندن هەموویان کردیانە فەوزایەک لەسەر گیرانی ئەو برادرە بەناو ڕاگەاندن کارە لە کاتێکدا من لەوێت سکرتێری نووسنگەی سندیکای ڕۆژنامە نووسانم ئەم ناوە بە هیچ شێوەیەک لەناو لیستی ئێمەدا نییە ئەم ڕۆژنامە نووسە بوونی نییە لە سنووری ئیداری سۆران باش ئەم ڕاگەاندن کارە چێە کە بە دووادار چوونمان کرد دەبینێن کەسێکە ڤیدیۆی تەسویری سەنگەری پێشمەرگەی کردیە دوازار بۆ لایەنێکی ناردیە و ئەم لایەنە ینی بەخۆی پێشمەرگەیە لە شەڕی داعش بەشدار بووە موچەر لە وەزارەتی پێشمەرگە وەردەگرێ تەسویری کردەوە ناردیتی بۆ شوێنێک وەلەی کەشف بۆ گیراوە اینجا کردیان هەڵە کە ئەمە ڕۆژنامە نووسە ئایا بەڕاستی ئەمە ڕۆژنامە نووسە ئەنی کاتێک دەگیرێت بۆ باسلەوە ناکرێت کە ئەمە پێشێلکردنی ینی پیشەی خۆیتی وەکو پێشمەرگەیەک یان ئەسلەن بەکار هێندرا یان ئەسلەن کارێکی تری پێس پێدرایە لە پەنای کاری پێشمەرگەیەوە و ئەسن ئەم کەناڵانە چۆن ڕێگە بەخۆ ئەدەنێ من وەکو زاری کرمانجی چۆن دەتوانم ڕێگە بەخۆم بدەم بەرگری لە ڕۆژنامە نووسێک بکەم کە پێشێلی یاساکانیان بنەمەکانی کاری ڕۆژنامەگەری بکات و ئەم شتانە زۆر دووبارە بۆتەوە بۆیە ئەمە هەستەکەین زۆر جار شتەکان زیاد لە حەدی خۆی گەورە دەکرێت و دەیانەوێت دوانیشان بدەین کە لە زۆنەکان بەداخەوەکەوە جملارێ ئەسڵەن ئازادی ڕاگەیاندن نییە ئازادی ڕادەربڕین نییە وەڵڵاهی من پێم سەیرە ناڵم 100% هەیە بەس من لەم زۆنەی شەکەم و لە سەرەتاکانی دامەزراندنی هەفتەنامەی هاوڵاتی خاوەن ئیمتیاز دانیشتە لێرە کاک تارق تێدا بەشدار بوومە و تۆنترین راپۆرتەکانمان کردیە زۆرترین ڕەخنەکانمان گرتیە هەتا ئەو کاتەی وەکو پیشەی ڕۆژنامە نووسی بووم یەکجار من نەگیرام یەکجار نەدرایمە محکەمە یەکجار کەسێک بانجی نەکردم هەر لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کاتێکە جەنابی کاک مەسعود بارزانی بوو هەتا خواردترین کەس ئێمە قسەمان لەسەر کرد باشە بۆ بانجی ئێمە ناکرا بۆ ڕەخنەمان لێ نەگیرا بۆ نادرینە محکەمە دەبەرێکێت دەزانین بە چ زمانی قسە بکەین بەڵام من بموێت تەشهیر بکەم و پیشەی خۆم لە پەنای پیشەی خۆمە کۆمەڵە کاری تر بەکاربینێم و مەبەستی سیاسی هەبێت لە پەنای پیشەی ڕۆژنامەوانیەوە و پێش دوا بێ دەبێت بە دیارتەوە دابنیشن هیچ قسە پێ نەکرێ ئیزراعەتی دەگە نەکرێ ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە ئەمەیان یەکێک لەو بابەتانە کە من پێم وانە بیت هەمومان پێمان وابێ ڕاگەاندن کارەکان تەواو هیچ خەلەلیان نییە و خەلەرە ڕئیسیەکە تەنیا حکوومەت و دامەزراوەکانی حکومیە ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت
بەشێک لەو یاسانەی کە دەرچووە کە پێوەستن بە کاری ڕاگەاندنەوە بەداخەوە لەلان خودی دامەزراوەکانی حکوومەتەوە پێشێ لەکرێت برادرانم هاوپیشەکانم ئاماژیان پێدا ینی بۆ نمونە ینی ناکرێت من کاتێک کە خۆ کوشتن وە کوشتن دەبێتە دیاردا بەڕاستی ناکرێت من وەکو ڕاگەاندن کار قسەی لەسەر نەکەم ناکرێت ڕێی کۆمەڵناس وەرنەگیرێ لەسەر ئەم بابەتە لە پەنەی ئەوە وەزارەتی ڕۆشنبیری دێت بڕیارێک دەڕێکات هەر کەس هەر کەناڵێک هەواڵ لەسەر کوشتن بڵاو کاتەوە ئیجراعاتی دەگەر دەکرێت ئەی بەڕاستی ئەمە جۆرێکە لە برین دوو فاقی یا هەشتێکی تر ناوی لێ بنین ینی ئەمە ناکرێتن یان کۆمەڵێک وەزارەت هەیە لێدوانیان قەدەغی کردووە جەنابی سەرۆکی حکوومەت ئێک لەوانە وەزارەتی کشت و کاڵە ئێخۆ کشت و کاڵ هیچ پەیوەندی بە ئەمنی نیشتیمانیەوە نییە کاکە ینی بۆ لێدوان قەدەغاکەی لە بەڕێوەبەرەکانتان لە ئیدارە سەربەخۆکان بە تایبەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە پەیوەندی بە هەر کامیانەوەکەین دەڕین کاکە بە ناتوانین لێدوان بدەین بە وەزارەتی ناوەخۆ بە هەمان شێوە ناتوانین لێدوان بدەن ئێمە ئامارمان دەوێت پێویستیمان بە ئامارە کە زانیاری وەکو خۆی بڵاو بکەینەوە بەڵام دەبینی وەزارەتەکان بەڕاستی ئەم ڕێگریاکەن کە هیوادارم ئەم شتە جەنابتان هیمەتێک بکەیت بۆ ئەم بابەتە ئەوی تریان جەنابی سەرۆکی حکوومەت ئەم مانگە وەسڵێک بۆ ماڵان هاتوتۆی کارۆبا لەسەری نووسرایە ئەگەر خێرا پارەی کارەبانەدەی کارەباکەت دەبڕین لە کاتێکدا یەکێک لە هاوپیشەکانم باسیەوەی کرد قەردێکی زۆری لای حکوومەتە وەکو موچە ڕەنگە 20 میلیۆن 30 میلیۆن دینارە بەڵام ڕەنگە 1 میلیۆن یان 1 میلیۆن و نیو دینار قەرزاری کارەبا بێت هەڕەشەی بڕینی لێ بکەیت بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بکرێت ئەمە بخرێتە بەرنامەی کارتانەوە بۆی کە کاکە ئەم بەڕێزانە بە لە قەرزەکانیان کەم بکرێتەوە نەک بچی کارەبای هاوڵاتیەک ببڕی کە ئێستا توانای دانەوەی ئەو قەرزانەی نییە من ئەم دانیشتنەکەمە فرسەتێک جەنابی سەرۆکی حکوومەت سەبارەت هەر پەیوەندی بە کاری ڕاگەاندنەوە هەیە سەبارەت بە ماڵی حوزنی مکوریانی لە ڕواندز زیاتر لە 12 ساڵە بەردی بناغی دانرایە لەلایەن کابینەکانی پێشووە و ئەمە پەیوەندی بە تاریخی حوزنی مکوریانی و ڕۆژنامەگەری کوردیەوە هەیە بەردی بناغەکەی دارزیە هەنی ئەوەندە دەمێکە هەموو شتی تەواو بووە تەنها ئەگەر بکرێتن دەست پێ بکرێتەوە بە نۆژەنکردنەوەی ئەم هەم لە ڕووی مێژی ڕۆژنامەگەریەوە و ئەم خزمەتێکە بۆ ئەم دەڤەرە زۆر سپاس زۆر سپاس محەممەد کەریم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە من ناوێ شەرح بکەم چکەوە زامیچمان پێویستمان بە شەرح نییە تەنها دوو نقطە ئەمێ قسەی لێ بکەم هەموومان وتمان وەزعی خەڵک خراپە ڕاستە ئەمە ڕاستە ئێمە بە تایبەتی ڕۆژنامەنووسان کە ئاچینە ناو خەڵکەوە ئەزانین وەزعی خەڵک خراپە یەکێک لە دەروازە گرنگەکانی باشکردنی وەزعی خەڵک ڕێکەوتنە لەگەڵ بەغا ئەمە کێشەیەکی گەورە لە کۆڵ حکوومەت و لە کۆڵ خەڵکیش ئەکاتەوە ئەمە ئەو پرسیارە بکەم ڕێکەوتن لەگەڵ بەغدا گەیشتووەتە کوێ جەنابی سەرۆک وەزیران ئەتەوێ لێرەیە مژدەی چی لەم بارەیەوە بە خەڵکی کوردستان بڵێ مەسەلەیەکی تر مەسەلەی دیجیتال میدیایە بەڕاستی کێشەیەکی گەورە لە دیجیتال میدیا هەیە کە ئێمە زۆر بەمان خۆمان ئاگامان لێتی ئەمیش هەموومان زۆر باسیەوەکەن مەسئولەکان گەندەڵن ڕۆژنامەنووسی گەندەڵیش هەیە ڕۆژنامەنووسیش هەیە لە 7 مەسئول پارەوەرەگرێ بەبێ ئەوی بەخۆی بزانێ لە باتی ئەوەی حەقیقەت بڵێ ئەفسانە دروست دەکا باسی کۆبوونەوەیە یەکێک مەسەرەن یەکێک لەو کەسانی کە ئەڵێ لە فڵان کۆبوونەوە بووە ئەسڵەن لەم وڵاتە نییە ئەفسانە دروست دەکا یعنی چۆن ئێسێمە گەڕاینەوە بە سەردەمی ئەستورە ئەمە بەڕاستی خەتەرە قەی ناکە ئێمە خۆمان ئەهلی مهینەکەین ئەزانین چێ درۆکە چێ ڕاستەکە من نزیکەی 2 ساڵە سەرنووسەری کوردستان نێمە تاکو ێستا دادگا بانگی منی نەکردووە هەزارها ژمارەمان بڵاو کردوێتەوە لە هەموو کەناڵەکانی دیجیتال میدیاش بەرنامەمانەیە بەڵام مەسئولانە ئیشەکەین خۆ ئەوە نییە تۆ بچی ئەفسانەی دروستکەی سەر و بنی نەبێ بۆیە لێرەوە ئەو پرسیارە ئاڕاستی جەنابی سەرۆکی حکوومەتەکەم مەسەلەی یاسای ئەلکترۆنی گەیشتۆتە کوێ
ئایا پێویستمان بە پەسەندکردنی یاسای ئەلکترۆنی نییە؟ زۆر سپاس. زۆر سپاس کاکە دەستخۆش. زۆر سپاس جەنابی سەرۆکوەزیران. چانسەکەی ئێمەش گەیشتە و کاتێک کە جەنابەت کاتت کەم ماوە. ناوەڵ ئەگەر ئێوە لاتان ئاسایی بێ من کێشەم نییە نەمێنم بەڵێ بەڵام ئەبێ ئێوەش دوایی کاتم پێ بدەن وەڵام یار هەمووتان بدەمەوە. باسەکەم جەنابی سەرۆکوەزیران دووبارە ڕاستیەکەی من پێم وایە یەکێک لە کێشەکانمان کێشەی بێپلانیە. ینی هەموو کایەکانی ئەم وڵاتە بە ڕۆژنامە و بە میدیاشەوە ینی کێشەی بێپلانیمان هەیە. ینی ئەم کۆبوونەوەش کێسا کردومانە ینی دەتوانێت نمونەیەکی بەردەستە بە بۆی کە پلان لاوازە. ینی بۆ نمونە ئێمە کە هاتین ئیعلانی وەکراوە کە ئەم کۆبوونەوەیە دەدرێت بە میدیا بەڵام ئەگەر وا بڕۆ کۆبوونەوەکە دەبێتە ڕۆژێک لەوانەیە چۆن دەیدی بە میدیا. ینی کەواتە ئێمە تەنها سیناریۆی ئەومان هەبووە کە ئەم کۆبوونەوەیە سعاتێک دەخایەنێ بەڵام ئێستا کۆبوونەوەی 3 سعات دەخایەنێ. ینی ئێمە لە بێپلانیدا لە تەوەقعاتمان لە تێگەیشتن بۆ سیناریۆکانمان هەمیشە لە سیناریۆ باشەکەەوە سیر دەکەین. بەداخەوە ینی 30 ساڵە حکومڕانیش بەم شێوەیە دەکرێت و پێشم وانە ینی ئەم گرفتە لە جەنابتانەوە لەم کابینەیەوە لە جەنابی کاقوبادەوە دەستی پێکردێ بەڵکو میراتێکە ماوەتەوە و ئەم میراتە ینی ئێستا جەنابتان لەسەر واقعەکەن. لە قسەکاندا جەنابەت باسی ڕازگۆییت کرد بۆ میدیا بەڕاستی زۆر گرنگە میدیا ڕازگۆ بێ بەڵام جەنابی سەرۆکوەزیران ڕازگۆیی بە چی دەکرێت چۆن دەکرێت میکانزمی وتنی ڕازگۆیی بۆ میدیا چییە؟ پێی دەستگەیشتن بە زانیاریە. جەنابی سەرۆکوەزیران بەداخەوە وەکو هەموو شتەکانی تر لە وڵاتەدا زانیاریش لە بازاری ڕەش هەیە. من بە حکمی تەمەنم بە حکمی پێگەکەم و بە حکمی ئەوەی کۆنەراتی خەندان دەکەم کە خەندان دەستگایەکی دێرینی ئەم وڵاتەیە ناسراوە بە هەر جۆرێک بێت دەتوانم دەستم بکەی بە زانیاری. بەڵام هاوپیشەکانم لە خەندان سەرنووسەرەکان مەسئولی بەشی هەواڵی من بەشەکانی تر ڕیپۆرتەرەکان دەستیان ناگە بە زانیاری بۆ چونکە پەیوەندیان لەگەڵ بەرپرسەکانی یەکێتی و پارتی نییە. بۆیە ینی زۆر جار برادەرەکانم کە دێنەوە لە بازاری ڕەشەوە زانیاریم بۆ دێنەوە. بێگومان من ئەخلاقی تێکۆشانی سیاسی خۆم ڕێگەم پێنادا و ئەخلاقی پیشەیم ڕێگەم پێنادا من لە بازار ڕەشەوە زانیاری بڵاو بکەمەوە و نەشم کردووە. بەڵام جەنابی سەرۆکوەزیران ئێمە زانیاری تەندروستمان دەست نەکەوێ دەرگا و دەواازەکانی حکوومەت حەزب کەسایەتیەکان وەزیرەکان پێگەکانی جونگەکانی تری ئەم وڵاتە پەرلەمان بەڕووی پێدانی زانیاری بە میدیاکارە داخراوە. ئەی تەسەوەڕ ناکەم لەم بازار ڕەشێمە میدیاکار زانیار ڕەشی دەست دەکەوێت و بڵاوی دەکاتەوە ئەوەی کە ئێستا ڕۆژانە دەیبینین. ینی بەداخەو ئەگەر تۆ سەرنجێم کۆبوونەوەی بدەیت ئەمە جارش کە دابەش بووینەوە بەسەر ڕەش و سپیدا دابەش بووینەوە بەسەر ئۆپۆزیسیۆن و دەسڵاتدا دابەش بووینەوە بەسەر باش و خراپدا لە کاتێکدا لە نێوان ئەمانەدا ڕێگای تر هەیە شتی تر هەیە. ینی بۆ من هاتم بەنەشەیەکەوە هاتم قسە بکەم لەم دانیشتنە جەنابی سەرۆکوەزیران بەڵام دیسان بەڕاستی بە ناومێدیەوە قسە دەکەم دیارە ینی کەڵم بە ناومێدیەوە قسە دەکەم لەبەرەوەیە کە دەبینم هێشتا ئێمە لە قۆناغی ڕەش و سپیداین. بەشێک لە هاوکارەکانم هاتن لە زیاتی ئۆپۆزیسیۆن قسان کرد بەشەکەی تریش گوێم لێبوون لە زیاتی دەسەڵات وەڵامیاندایەوە لە کاتێکدا ئەرکی ئێمە ئەوە نییە یعنی بۆ وایە ئەمە دەبێت ئەمە چارەسەر بکرێت چونکە میدیای کوردیش لە شوێنێکدا جەنابی سەرۆکوەزیران نەخۆشە وەکو تۆن میدیای کوردی کە ینی زادەی ئەم کۆمەلگایە ئەم کۆمەلگایش زادەی ئەم حزبانەیە ئەم حزبانە دوکانی سیاسیان دروست کردووە جەنابی سەرۆکوەزیران دوکانی میدیایش دروست بووە. ینی بۆ ئەوەی تۆ بگەی بە میدیایەکی ڕاقی بۆی بگەی بە میدیایەکی ئاسبەرز نیشتیمانی هەز بە بەرپرسیارەتی بکە ورد بێ ڕازگۆ بێ. مەسەرەن جەنابی سەرۆکوەزیران هاوڕێکانم لێرە بە جەنابیشتانەوە کە ئێمە هاتین تەنابی ڕوامان گۆڕیەوە لە کاتێکدا جەنابەت داوای زانیاریت کرد. من بەداخی گرام دەڵێم ئەمە زانیاریمان پێ نێ بخینە بەردەست جەنابەت ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ینی لە کاتێکدا ئێمە ینی نابێ بیڕوا بڵێین ئێمە نابێ ڕەخنەگر بین چونکە ئەگەر ڕەخنەمان کرد وەکو یەک لە هەواڵەکانم گوتی دەوری ئۆپۆزیسیۆن دەبینین ئێمە بووینە حزبێکی سیاسی میدیا حزبێکی سیاسی نییە و ئەوە گرفتێکی میدیایە کە بۆتە دەوری ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەبینێ و گرفتێکی تری ئەو لای میدیا ئەوەیە کە دەسەڵاتیش جەنابی سەرۆکوەزیران وەکو ئۆپۆزیسیۆن سەیری میدیا دەکات مەسەلەن ئێستا کە جەنابتان ینی سەیری هەندێک لە ئێمە دەکەن وەکو بەشێک لە خۆتان بەشەکەیت ئەگە سەیری بەشەکەی تر بکەوە وەکو ئۆپۆزیسیۆن سەیر دەکرێت ئەمە دەبێت کۆتای بێ بەم پۆلێنکردنە خراپەیە یان بەم پۆلێنکردنە
نەرێنیە ئێمە جەنابی سەرۆکوەزیران من پرسیارێکی سادەم هەیە بەڕاستی ئێمە دەزانین گرفتی حکومەت چییە بەڕاستی دەزانین هیوادار پرسیار دەکەم ئایا جەنابەت دەوڵەت مەدارەکان تری ئەم کابینەیە و بجومگەکانی تری حکومڕانی بەڕاستی دەزانن کێشەی میدیایی چییە جەنابی سەرۆکوەزیران بەڕاستی میدیا کێشەی هەیە بۆ ئەوەی تۆ هەواڵێکی تەندروستە بێ پێویستە میدیایەکی تەندروستە بێ بۆی هەواڵێکی وردەتە بێ کاریگەرتە بێ پێویستە میدیایەکی ڕاست و کاریگەرتە بێ جەنابی سەرۆکوەزیران میدیا ئێمە بە پارەی ڕەش ئاڕاستە دەکرێت بەشێکی زۆری سەرچاوەکانی دارایی سەرچاوەکانی زانیاری لە بازار ڕەشەوە دەست دەکەوێت و ئەمە خەتەری لەسەر ئەمنی نیشتیمانە هەیە و ئەم خەتەرە ڕاستیەکەی میدیاکار بەتەنیا دروستی نەکردووە یعنی بەڵکو کارکتەرە سیاسیەکان دروستیان کردووە بەداخەوە جاران دەگوتران میدیای پارتە سیاسیەکان میدیای زمانحاڵ ئەم میدیای زمانحاڵ سەر جەنابی سەرۆکوەزیران لە لوبنانەوە ڕەفیق حەریری هێنای بەداخەوە سەری خۆی خوارد خوا ڕحمی کردووە کە میدیای زمانحاڵ لە کوردستان سەری سەرکردە سیاسیەکان و پارتە سیاسیەکانمان نەخواردووە بەڵام خەریکە سەری نیشتیمانەکەمان دەخوات جەنابی سەرۆکوەزیران ئەم نەوعە لە میدیا يعني ئێستا میدیای حزبیش نەماوە بەڕاستی من چەشەم لەگەڵ میدیای حزبی نییە چونکە میدیای حزبی لانیکەم چەمکێکی هەیە مۆڕاڵێکی ئەخلاقێکی هەیە تێگەیشتنێکی هەیە بە شەحم و بە نۆرمی خۆیەوە وەستاوە بەڵام میدیا کەسیەکان خەتەرن جەنابی سەرۆکوەزیران ئەگەر ینی بەلاتەوە قورس نەبێ جەنابیشت میدیایەکی کەسیت هەیە ئەمە هەر جەنابت نییە هەموو کاکەکانی تری ئەم وڵاتە هەموو من جارێکیش لە شوێنە گوتم کێشەی ینی ئەم وڵاتە کێشەی ئەوەیە کە ینی هەموو کارکتەرێکی سیاسی شتێکی تایبەت بەخۆی هەیە وەکو چۆن بەداخەوە لەوانەیە ئەمە مشکلەی پێشمەرگەش بێ ئێستا پێشمەرگەش شخصەکان پێشمەرگی خوانیان هەیە میدیاش ئێستا بۆتە هی کەس بۆتە هی کەسایەتی لەبەرەوە ئەگەر ینی ئێمە بمانەوێت ینی نەگەینەوە سەر ئەم نائومێدی کە ئێستا هەیە کە قسەمان لێ کرد من پێم وایە جەنابی سەرۆکوەزیران نائومێدی هەر لە کوردستان نییە دوێنێ سەرۆک بایدن وتی ئێمە گەلی ئەمریکا نائومێدی دایگرتووە هەوڵ دەدەین ئەم نائومێدی بڕەوێنینەوە بەڵام ئەم نائومێدی بۆ لە کوردستان ئەوەندە قوڵە ئەوەندە دیارە ئەوەندە کاریگەرە لەبەرەوەی متمانە نەماوە ئەم متمانێت چۆن دەگەڕێتەوە جەنابی سەرۆکوەزیران پێش دەبێت میدیایەکی معتەبەر دەگەڕێتەوە میدیای کاریگەر دەگەڕێتەوە ئەم میدیا دەبێت دەرفەتی بخرێتە بەردەم دەبێت ڕێگای بۆ ئاسان بکرێت دەبێت زانیاری پێ بدرێت دەبێت سەرچاوەکانی داهاتی شەفاف بێ ئەوەی کە برادران گوتیان لە دەرەوە پارەی بۆ نەیە باش ئەگەر تو هەموو دەست بخیتە بینە قاقای میدیایەکی ڕاستەقینە میدیایەکی هەر ئەمڕۆ من دەتوانم بۆ خەندان پارەیەک پیدا بکەم بەڵام جەنابی سەرۆکوەزیران ئایا ڕاستە ینی تۆ دەستبەری بە شێوەیەکی کەسی بۆ پارەی ئەو ینی ئەمە من پێم وایە بەڕێوەبردننی میدیاکانی معاناتی هەیە وەکو هەموو شتەکانی تر جا بۆیە من پێم وایە دەبێ بۆ ئەوەی کە میدیا مشارەکەی ڕاستەقینە هەیە بێ میدیا حکومت نائومێد نەکات جەنابی سەرۆکوەزیران هیوادارم جەنابەت ئێستا بەبێ نەشئەت لە ئەم دانیشتنە نەگرت بێت چونکە بەڕاستی ئەمە تەرجمەی واقعەکی دروستە تەندروستە ینی واقعەکە لە بەردەمتدایە ئێمە دەبێت چارەسەری بکەین جا من سوپاسە دەکەم کە قسەکانمان درێژی کێشا و کۆبوونەوەکەش زیادی خایەن من داوای لێبور دەکەم ئەگەر قسەکانیشم درێژی کێشا بسپاس زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس بۆ ئامادەکردیم کۆبوونەوەیە دیارە من حەز ناکەم نێگەتیڤم و ئەشمەیە هەندێک ڕێگا چارە بخەمە بەردەم ئەم کۆبوونەوەی بەتایبەتی بەڕێز کاک مەسرور بۆی کە گفتوگۆکانمان هەر گفتوگۆ نەبێ هەڵچین بڕۆین نانێکی چۆر خۆین و دوای خواحافیزبوونی لێکتری بکەین من پێم خۆشە نەتیجەیەکی هەبێ بۆی کە ئەم کۆبوونەوەی تۆزێک جیاوازتر بێ لە کۆبوونەوە تەشریفاتی و ئوسوڵی و ئینانە ئەوەیە کە من سەرەتا بەو ڕەخنەیە دەست پێەکەم لە کاک مەسرور خۆی کە دوای ئەو هەموو کاتا لە دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لە حەزبەوە کرێت کە ڕۆڵی میدیایی پەراوێز خستووە و دانیش ئەمە حەدا یەکەم دانیشتە ببینین لە کابینەکانی پێشووترا وانە بووە لە سەرۆکایەتی هەرێم وانە بووە کاک مسعود ناوبەناو ئەینار بە شوێنمانە بەس بۆ گفتوگۆکردن بۆی کە بزانین چی هەیە چی نییە چونکە ئێستا هەر چۆنێک کاک مسرور معلومات و زانیاری هەبێ لێک دیوە تابلۆکە بینێت ئەو دیوەیە کە مستەشارەکانی کەسە نزیکانی ئەوی لە حکومەتن شتەکانی پێ دەڵێن دیوەکەی تری لای ئێمەیە
بۆی کە هەردوو دیوەکە بۆ ببینی وەکو خۆی ببینێ بزانێت چۆن بڕیار بدات پێویستی بە دیالۆگەیە پێویستی بە دانیشتن هەیە و ئەو دانیشتنەش ئەوە نا ببورن کاڵێمەوە کە زۆر بە تەزیقی قساکەین وانە لە کاتێکی تایبەتی بۆ دابنێت شەرتیش نییە گروپی گەورە گروپی بچوک ببینێ بۆەوەی کە بتوانێت تێبگا بە کێشەکانی چێ مەسەن بۆ من میدیاکارانی سلێمانی ببینێ میدیاکاری هەولێر ببینێ دۆکوزاخۆ بە جیاجیاج هەندێک لە کێشەکانمان یا کێشەی ناوچەکان هەندێکی جیاوازی تیا هەیە بۆی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسی باڵای ئەم حکوومەتە لەلای ئەو ینی دیار بێ برینەکان لەکوایە هەندێک جاریش قسە لەسەر معالەجە کرێ ینی ئێمەش بەرپرسیارین وەکۆی کە ئەگەر وەکو ڕۆژنامەنووسیش وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە بەرپرسیارین لە هەندێک کەم و کورتی ئێمە ژەمانەوێت مشارەکە بکەین لە چارەسەرکردنی ینی قسەکە لەوەیە ینی ئەو ڕخنانەی کە ئەم ڕەفیقانەی ئێمە ئەم هاوپیشانەی ئێمەی خەنە ڕوو بەشێکی بۆیە کە ئەمە لە خەمی ئەوەیە کە چۆن چارەسەر بکرێت ینی هەرەوە نییە کە ئێمە ڕخنەکان بخەینە سەر سەری یا سەرشانی حکومەت و ئێمە خۆمان لێ بێنێ دەرەوە بەڵام ئەوەی کە گرفتە حەزەکەم شتێکتان بۆ باسکەم کاتی خۆی ئێمە لاپەڕێکمان هەبوو لە هاوڵاتی ناوی خەمی هاوڵاتی بوو ئەو خەمی هاوڵاتیە نەمانەزانی کێشە و گرفتی خەڵک بوو نەمانەزانی چۆن معالەجەیکەین ناچار نامان نابوو خەمی هاوڵاتی و گرفتی ئەو هاوڵاتی کە ئەها بوو لامان ئەمان نووسیەوە بەڵام بۆ چەندین جار بەشایەتی ئەڵم لە سەرۆکایەتی رێم و تەلەفۆن کراوە ناوی ئەو کەسەمان پێ بڵێن ناو سولاسیەکەی ڕقم تەلەفۆنەکەی پەیوەندی پێوەکرا بۆی کە کێشەکەی چارەسەر کردێ بەڵام ئێستا ئەوەی کە هەبێت حکومت لە دۆڵێکە ئێمەش لە دۆڵێکی ترین کەس بە کەس نییە هیچ پەیوەندیەک نییە یعنی سەرباریەوەی کە مەسەن نزیکترین کەسی مەسرور کاگنورەدینە ڕەفیقی پیشە و هینی خۆمە بەڵام هیچ پەیوەندیەک نییە لە بینی میدیاکان من بۆ لە خۆم و سەیرەکەم هەستەکەم ئەمە لەگەڵ بەشی لە میدیاکانە بەشێکی زۆر لە میدیاکانە بەم شێوەیە کە ئەم ڕخنەیە سەرشانی یاخود بەڕۆڕووی کاک مەسرور خۆیە کردێتەوە و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەم کۆبوونەوە نەتیجەیەکمان هەبێ ئێستا هەمومان تێگەیشتین کە گرفتەیە وەکۆی کاک مەسرور خۆی باسی کرد ئێمە لە ناوچەیەکەین قەیراناویە کێشەی هەیە گرفتەیە باشە ئەی پرۆژەی حکومەت چییە بۆی کە بێت شانی ئەم میدیایە شای میدیاکاران دەستگاکانی ڕاگەاندن بخاتە ژێر بە ئەم بارەوە بووی بەرپرسیاریان کە هەتا ئێستا هیچ پرۆژێک نەبووە تا ئێمە ڕەتمان کرد بێتەوە هیچ پرۆژێک لەلایەن حکومەتەوە نەبە ئێمە وتراو من بۆ خۆم پێم نەوتم 25 ساڵ لە مەجالای شەکەم پێم نەوتراوە تەسەور ناکەم هیچ پرۆژێکی شەبوو بێ یعنی دابڕانێکی گەورە هەیە لە بینی حکومەت و لە بینی دەستگاکانی ڕاگەاندنە و شەپۆلێکی ئەوەی کە ئەماستی پێکەین شەپۆلێکی نێگەتیڤە و ئێمەش دەستمان هەیە و ئەوەی کەوا کاکە ئێمە دەستمان هەبێت و ئەم شەپۆلە نێگەتیڤە ڕەواجی هەبێت ئەو ناشەفافەیە کە لای حکومەتەوەی یعنی ئەوکۆی کە ئەو برادرانە باسییان کرد کە تۆ زانیاریت پێناگات کە تۆ دنیایەک معلوماتێتە بەردەست ئەڵێن کوڕی فلان مەسول ئەمەە عەرزی داگیر کرد کوڕی فلان مەسول وای کرد فلان مەسول بوو بە شەریکی فلان کۆمپانیا یعنی تۆ لە ساعت دەی ئەمانەی کە ABC ڕاست بێ کارە ساتە کە من دڵنیام لە ساعت زیاتر ڕاستێکە باشە ئەی لێپرسینەوە لێپینەکە ئەمەش نییە بۆیە ئەگەر ئێمە ئەو حساسەمان لا دروست بێ میدیاکار کە شتێک بڵاوکەینەوە بەرپرسەکان بە ئەمە نامانێت گومان لێ بگرن ئەمانێت سەرنجیان ڕاکێشین چکە فەرقیە ئەگەر ئەوان ئەتوانین سەرنجی ئەوان ڕاکێشین بۆ راپۆرتەکانی خۆمان بڕواتان بە میدیاکاریش بە بەرپرسانەترەوە مامەڵاکە لەسەر وشە بە وشەی ئەو راپۆرتانەی کە ئینووسێت بەڵام کەستەکە گوێ لێ ناگیرێ تونترێکات هەستێکە گوێ لێ ناگیرێ هێما لەکرێ تونترێکات جۆرێک وەکو ڕەتفعلی لێ هاتووە کاک مەسول باسی ئەوەی کرد کە بێ ئێمە هێڵی سوور بپارێزین کاکە پارتیوێکێتی لە بەغا هێڵی سووری خوانیان نێشتووە هەنی ئەوان هەرێکان چونتە بەرەیەکەوە ئەخە چۆن من میدیاکارە تۆم لێرەم هێڵە سوورە پارێزم کە ئێوە نایپارێزن باز لەوە کرا کە جۆرێک بە ئەمانەتەوە و بە هینەوە ئیشکرێت کاکە لە پەیجەکانی پارتی دموکراتی کوردستان و پەلاماری ژنەکەم درراوە چەند جار ئەوە کاک نورەدین دانیشە بۆم ناردووە یەک کەس ڕەخناگرێ بۆ ئێوارەکەی لە پەیجە نزیکانی کاک مەسرور خۆیوانەیە پەلامارێ درێ ئێمە چۆن ئازادی ڕادر بڕینە کەسایەتیەکەی برینارەکەی لە خێزانەکەی ئەیت بەڕاستی کاک مەسرور ئەبێ ئەمە ستۆپی پێ بکات چونکە بەشێک لەو میدیانێک ئەمانیان کردووە بە پێی ئەو زانیارانی کە لای منە نزیکن لە کاک مەسرور خۆیەوە
هێناکری ئەو بڕۆی بە ئازادی ڕادەربڕینش هەبێ بەڵام لەسەر قسەیەکی من لەسەر ڕخنێکی من پەلاماری خێزانەکەم بدرێ. من دوایین قسەم ئەوەیە هیوادارم کاک مسعود بە نظری اعتیبار وەریگرێ ئەویژەوەیە ئێمە دوژمنی ئەم وڵاتە نین، ئێمە ڕخنەمان هەیە، گلەیمان هەیە، گازدەمان هەیە، بۆی تکا ئەو نەزعەیە وازێ بێن ئێمە نەیاری ئەم هەرێمەین چاومان دەستکەوتووە پێشکەوتنەکانی هەڵنایە. وەڵای من خۆم بە نزیکترین بە هێنی ئەم وڵاتە ئازانم، بە خزمەتکاری ئەم وڵاتە ئازانم، بەڵام پێویستمان بە دروستکردنی هەمانگی هەیە و پێویستمان بەوەیە کە من هەست بکەم پەراوێز نەخراوم، هەست بکەم پێم نانێن بەسەرما، هەست بکەم کەرامەتم ناشکێنرێ و ئەگەر ڕخنەیەکیشم کرد تاکو ئێستا چەندین جار شکات کرا و داوا کرا و لە هەندێک داواکانە بردوومانێتەوە، لە هەندێک داواکانە مەسەرەن بەرامبەرەکەمان یا دەستبەردار و یا خۆش بوو، بەڵام زۆر خۆشبەختانە زۆریمان بردوێتەوە. ئێمە ئامادەین بچینە بەردەمی یاسا، بەڵام ئەوەی کە ئێستا بینرێت، ئەوەی کە ئێستا هەیە یا بەشێکی بە یاسا ناکرێ، بە پەلاماردانی کەسایەتی کەسەکان نەکرێ. یعنی ئەمە خەتەرە، یعنی تۆ برینارت دەکەن عەزیەتە دێن دوایەوە کاشی بە دوای ئەڵی کاکەمە مەعالەجەکە وەڵێ لای من نییە، وەڵێ فڵایی فڵانە ئێوەڵەی فڵانە. من پێم باشە کاک مسرور هیوادارم ئەم بە لەبێ وەرگرێ، جگە لەو مستەشارانی کە هەیەی لەو کەسانی کە نزیکی حیزبەکەی خۆیەتی خەڵکی کەشی لە دەور بێ کە ڕۆیای تری بۆ بکوێزێتەوە. واگەر ئەوەشی لە دەور نییە هیچ نەبێ ئەم کۆبوونانە بکاتە کۆبوونەوەیەکی واکە بچووکتر وی کەپتانی فراوانتر بە قوڵتر قسەی لەسەرکرد کە ڕەنگە لێرە گونجاو نەبێت بۆی کە بتوانین سەرنجەکانی خۆمان بگەێنین بەدەسەڵات. بەداخەوە تاکو ئێستا ئەمە نەکراوە، هیوادارم کە مسرور بیر لەوە بکاتەوە ئەو هەماهەنگیە کە قۆناغێک هەبووە بە شکڵێکی نامنەظەم بە منەظەمتر بیکا لە بینی دەسەڵات و حکومت. ئێمە دڵنیاین ئەگەر میدیاکاران بیانەوێت و بچنە ژێرباری ئەوەی کە بەرپرسیارەتەکە هەڵگرن لەو ئەزمە و کێشانەی کە باسەکرێ بەرە ڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەتوانین ڕۆڵمان هەبێت و ئەو ناومێدی کە هەتوانین ناومێدەکە کەمکەینەوە و ئەو بئینتیمایی کە ئێستا دروست بۆ وڵات و بۆ نیشتیمان ئەتوانین ئینتیما دروستکەینەوەنێ بە مەرجێک لەوەی کە حکوومەتیش بەشێک لە داخوازیەکانی خەڵک لە ڕێگای ئێمەوە یا لە ڕێگای راپۆرتەکانی ئێمەوانەیە ئیسیجابی هەبێت و بتوانێت جوابگووی ئەو داخوازیانەی بکە خەڵکیانە. زۆر سپاس بێەوە. زۆر سپاس دەست خۆشکەکە. من ناوم نەنووسی بەس ئەگە دەرفەتێکم بێنێ چەند پرسیارێکم هەیە لە کاک مسرور ئەگە دەرفەتیش نیە ئاساییە. فەرموو جەنابەت تەنیا ئافرەتی ڕێگەت پێ بن. فەرموو. جەنابەت بۆ دەست پێکرد باسی پەیوەندی حکوومەت و ڕۆژنامە نووسانت کرد. من پرسیار لەوە ئەەکەم لە حکوومەتەکەی بەڕێستا بۆچی دەرگای فەرمانگەکانی تۆ وەزارەتەکانی تۆ بەڕووی هەندێک کەناڵە کراوەیە بەڵام بەڕووی هەندێک کەناڵ و ڕۆژنامە نووسانە داخراوە بۆ زانیاری و داتاکان بۆ هەندێک کەناڵ بە ئاسانی دەستەبەر ئەکرێ دەست ئەکەوێ بۆ هەندێک کەناڵ و ڕۆژنامە نووس دەست ناکەوێ بۆ ڕاگەنجاوێکی حکوومەت کە لەسەر بابەتێکی گشتی و پەیوەندی بە هەموو خەڵکەوەیە نیو ساعت 20 دقیقە لە ڕاگەاندنەکەی نزیک لە جەنابەتەوە بڵاو بکرێتەوە بەڵام دوجار بگاتە دەستی ڕاگەاندن کارەکانی تر بۆچی ڕووماڵکردنی ڕووداوێک حەدەسێک ئاگرکەوتنەوەیەک بۆ کەناڵەکانی تریان بۆ ڕۆژنامە نووسان بەگشتی لە هەولێر و لە دووهۆک ڕێگری لێ بکرێت لە کاتێکا ئەو کەناڵانی کە لە پارتی و نزیکن ڕێگری لێ نەکرێ بەناوینە مەسەن باری ئەمنی ئەوانەوە ڕێگری لەوان ئەکرێ لە ئێمە ئەکرێ بەڵام لەوان ناکرێ ئێ باری ئەمنی بۆ هەمووی نییە ئەمە پرسیارێکی تر بابەتێکی تر من وەک ژنێک لێرم جگە وەک لە ڕۆژنامە نووسێت مەسەلەکانی تونند و تیژی بەرامبەر ژنان ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان زیاترە ڕۆژانە ژن ئەکوژرێ ڕۆژانە ژن لە کەدارەکرێت لە هەرێمی کوردستانە تونند و تیژیەکان ئامارەکان لە بەرزبوونەوەدایە حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە خۆشبەختانە قوڵا تاڵبانی زۆر بەجددی لەو مەسەلەیە هاتۆتە سەرخەت بەڵام من جگە لەو وەک لایەنگری ناڵم جگە لەو هیچ پشگیریەک هیچ ڕوبەڕووبوونێک لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەو مەسەلەیە نابینم چیتان کردو بۆ مەسەلەی کۆنتڕۆڵکردنی چەک لە ناو بازارە لە کاتێکا زۆربەی ئەو تاوانانەی کە ئەکرێ بەرامبەر بە ژنان زۆربەی ئەو تۆمەتبار و تاوانبارانە یان بڵین چەکداری حیزبەکانن یان هی حکوومەتن ئێوە چیتان کردووە لەو مەسەلە وەچی ئەکەن ئایا بگرتنی چەند ساڵە حکومدان یاخۆت هەر بەوە ئەوەستینەوانێتەوە سواس بەڕێزان
من زۆر سپاسان دەکەم بۆ تێبینیەکانتان بۆ ڕخنەکانتان بۆ ڕوونکردنەوە و ئەو شکاریە کە کردتان لەسەر وەزع بە شێوەیەکی گشتی و هەندێک خاڵی تایبەتیش کە باستان کرد. من لە سەرەتاوە دەمەوێ بڵێ من بەو شێوەی هەندێکتان ڕەشبین نیم لەسەر وەزی هەرێمی کوردستان و پێم وان نییە هەموو شتێک بەو خراپیە بێ کە هەندێک لێەوە باستان کرد. بەڵام بێگومان هەر کەسێک لە ڕوانگە و بچوونی خۆیەوە سەیری وەزەکە دەکا. ئەگەر وەزی خۆی باش بێ بە باش ئەیبینێ، ئەگەر خراپیش بێ بۆ خۆی خراپ بێ بە خراپ ئەیبینێ. ئەمە ڕنگدانەوەی خۆتانە لەسەر وەزەکە بە شێوەیەکی گشتی. بەڵام هەندێک تێبینیشتان لە جێ خۆیە و من دەمەوێ وەڵامی هەر هەموو قسەکانیشتان بدەمەوە. ئەوەی کە باسم کرد لەسەر بابەتی نیشتیمان پەروەری و ئەوانە من مەبەستم ئەوەیە کە کاتێک ڕەخنە دەگیرێ، کاتێک باسی ئەدای حکوومەت یان دەسەڵات دەکرێ، ئەرکێکی تری ڕاگەیاندن ئەوەیە تۆ چۆن بتوانیت خۆشەویستی وڵات لە ناو دڵی هاوڵاتیاندا بهێڵیتەوە. یعنی هەر هیچ نەبێ ئێوە نابێت دەست هەڵات بە خاوەنیان وڵاتە بزانن، نەبێ هاوڵاتی بە خاوەنیان وڵاتە بزانن. کەواتە نابێت هاوڵاتی دڵڕەش بکرێت لە خۆشەویستکردنی نیشتیمان، لە خۆشەویستی نیشتیمان. نەبێ هیچ نەبێت جگە لەوەی کە خۆتان ڕخنە لە دەست هەڵات دەگرن، ڕخنە لە کەم و کوڕیەکان دەگرن، ئەوێ بەرنامەیەکیشتان هەبێ چی بکەن بۆ ئەوەی پەیوەندی هاوڵاتی لەگەڵ نیشتیمان دروست بکەنەوە. بەرنامەتان چی بووە؟ من نەمبینیوە. ینی زۆر لە ئێوە لە ڕاگەنەکەوەی کە لێرە قسەتان کردووە، بەڵام نازانم ئەزانن یانە، بەڵام بە دووادەچوونی هەموو ڕاگەیانەکان دەکەین. دەزانم ئێوە پەیامەکانتان چۆن ئاراستە دەکەن و چۆن هەوڵ دەدەن لەگەڵ خەڵک بدوێن بە ڕێگەی ڕاگەیانەکانەوە. بەڵام نەمبینیوە ئێوە جگە لەوەی کە تەنیا ڕخنە دەگرن، نەمبینیوە بەرنامەیەکتان هەبێ کە هەوڵ بدەن هیچ نەبێ پەیوەندی بینی هاوڵاتی و نیشتیمان. ناڵێم هاوڵاتی و دەسەڵات، هاوڵاتی و نیشتیمان چیتان کردووە بۆ ئەوەی خۆشەویستی و ئینتیمای نیشتیمان پەروەری لە ناو هاوڵاتیاندا زیاد بکەن. ئەمەش ڕخنەیە کە حەقە خۆتان لە خۆتانی بگرن. لەلایەکەوە من دام بەوە دەدەنێم لەوانەیەمە لە ناو حکوومەت کەم تەرخەمیاوەمان هەبوو بێ کە وەکو پێویست هەموو زانیاریەکان دیاریشە بە ئێوە و بە هاوڵاتیش نەگەیشتو. هەرچەندە دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە لەم کابینەیە زیاتر لە هەموو کابینەکانی تر لێدوان دراوە، ڕوونکردنەوە دراوە و دیداریش ئەنجام دراوە. لەگەڵ چه پەرلەمانی هەرێمی کوردستان بێ، زۆرترین بەشداری لە جەلسەی پەرلەمان بانکردنی وەزیرەکان هی بەڕێوەبەرە گشتیەکان نەک تەنیا بۆ پەرلەمان بەڵکو بۆ لە ئاستی بەڕێوەبەرە گشتیەکانیش بۆ لێژنەکانی پەرلەمان و پەرلەمانیش کراوە. زۆرترین لێدوانیش دراوە و دیداری زۆریش کراوە و ڕوونکردنەوەی زۆریش دراوە. بەڵام بە هەر حاڵ دیارە هێشتا لەو ئاستەدا نییە کە ئێوە ڕازی بن و هاوڵاتیش حەقی خۆیەتی لە هەموو وردەکاریەکانی حکومداری و حکومڕانی ئاگادار بێت. اینجا هەر لەم بابەتەوە من دێمە سەر وەڵامدانی پرسیارەکانی ئێوە. کاک ڕەحمان غەریب باسی دەکرد کە ئێمە بەراوردی خۆمان لەگەڵ وڵاتانی ناوچە و دراوسێ ناکەین، بەڵکو لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو. زۆر زۆر باشە، ئەمە تموحێکی باشە کە ئێمە هەوڵ دەین دایمەن بەرەو باشتر هەنگاو بنین، نەک لە ئاستی ناوچەکەدا بمێنینەوە. ئەمە شتێکی زۆر باش. بەڵام ئەمەشتان لەبیر نەچێت لە هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتووی دیموکراسی تەنیا مەسەلە دروشم نییە، مەسەلە بەرپرسیارەتیەکی هاوبەشیش هەیە. هاوڵاتیش بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە نیشتیمانەکەی، بەرامبەر بە ئەرکەکانی، و تەنیا ئەم ئەرکە ناکەوێتە سەرشانی دەسەڵات و حکوومەت. دەبێ هاوڵاتیش ئەو ئەرکە لە بەرچاو بگرێت. ئێوە باسی ئەوروپا دەکەن، فەرمونون لە ئەوروپا بزانن بەرپرسیارەتی هاوڵاتی بەرامبەر بە حکوومەت چییە؟ ئایا ئەو بەرپرسیارەتە لێرە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن میدیاکارانەوە هەڵگیراوە؟ ئەمەش پرسیارێکە
پێم وایە خۆتان وەڵامەکەی ئەزانن. باسیەوە دەکەم کە ڕۆژنامەنووس لەسەر کۆمنت گیراوە. من ناڵم بە شێوەیەکی قەتعی ئەمە نەبووە، بەڵام بێگومان سیاسەتی حکوومەتی هەرێم ئەوە نییە هیچ کەسێک لەسەر بیرۆبووچوونی سیاسی بگیرێ بە هیچ شێوەیە. و قەتیش من لەگەڵەوە نیم کە ئازادی ڕاداربڕین سنووردار بکرێ، بەڵام ئازادیکردن، ئازادی و تۆمەت بەخشین دوشتی جیاواز. هاوڵاتی هەر کەسێک بێ لە هەر ئاستێک بێ، ڕۆژنامەنووس بێ، پزیشک بێ، دەستهەڵاتدار بێ، بەرامبەر بە یاسا ئەرکێکی هەیە و ناوێ پێشێلی مافی خەڵکێکی تر بکە، ناوێت تۆمەت بەخشینەوە بە ئازادی پێنەسە بکە و هەموو کەسیش بەرامبەر بە یاسا پێویستە یەکسان بێ. لەلایەکەوە ئێوە وا دەڵێن لەلایەکی تریشەوە ڕخنە لە دادگاکانیش دەگرن. ئەگەر دادگا بڕیار لەسەر کارێکی نادروستی کەسێک بدا، ئێوە دێن دیسان دادگا تاوانبارەکەنەوە بەوەی کە بۆچیان بڕیارەی داوە. ئەو کەسانەی ئێوە بە ڕۆژنامەنووسی دەزانن، ڕۆژنامەنووس وەکو هەر هاوڵاتیەکی تر ئەرکێکی لەسەرشانە و بەرپرسیارە بەرامبەر بە یاسا. ئەگەر پزیشکێک یان کەسێک بە ناوی پزیشک بێت و ممارسەی پیشەی پزیشکی بکە و خۆی پزیشک نەبێت و لە ئەنجامی ئەو کارێکە دەیکا خوا نەخواستە هاوڵاتیەک لە ناو دەستی گیان لەدەست بە، خۆتان وەکو ڕۆژنامەنووس هەڵا دەنێنەوە دەڵێن ئەبێ ئیجرات بەرامبەر بەو کەسە بکرێت، چونکە پیشەکەی ئەو نەبووە و سوءئیستیفادەی کردووە. ئەمە ڕاستە بۆ هەموو پیشەکانی تریش. کەسێک ڕۆژنامەنووس نەبێ ناوێ بە ناوی ڕۆژنامەنووس مامەڵەی لەگەڵ بکرێەوە. ڕۆژنامەنووسیش وەکو هەموو هاوڵاتیەکی تر تاکێکە، ئینسانێکە، دەکرێ هەڵە بکە، دەکرێ لە یاسا بیانی شتی نایاسایی بکە و بەرامبەر بە یاسا هەر هەمومان بەخۆش ماوە بە ئێوەشەوە ئێمە بەرامبەر بە یاسا پێویستە ملکەش بین. پرسیارێکیان کۆمنتێکە بوو لەسەرەوەی کە شەڕی گەندەڵی ڕۆژنامەنووسان پشکدار نەکراون یان بەشدار نەکراون، لەوانەیەوە بێت و ئەمە ئەبێ ئەم کەم تەرخەمیە یان ئەم نوقسانیە لە بەرچاو بگیرێ و لە ماو دووە زیاتر سوود لە توانای ڕۆژنامەگەری ڕۆژنامەوانی وەربگیرێ و ئەوەی ئەو بەرنامە چاکسازیانەیە کە حکوومەت هەیەتی ئەو شتانەیە کە ئەنجامی داوە زیاتر ڕوون بکرێنەوە و منیش دەمەوێ ئێوە ینی بەشدار بن و پشتیوانیش بن بۆ ئەو شتانەیە کە ئێمە دەیکەین تاکو ئێوەش بەیەکەوە لەگەڵ حکوومەت شەڕی بنبەرکردنی گەندەڵی بکەن. من زۆرم پێخۆشە ئەگەر ئێوە ئیستعداد یاوەتان هەبێ، وڵایی من زۆر پێم خۆشە ئێوەش بەشدار بن. بۆیش داوای من لەم کۆبوونەوەشەوە بووە ئەم پچرانە نەمێنێ. هەر هیوادارم ئەم کۆبوونەوەیش بە خاڵێکی ئیجابی وەربگرن کە ئەم دانیشتنەکەین دیارە هەست بەوە کراوە کە فەراغێکەیە و ئەمانەیەوە فەراغە پڕ بکەینەوە. هەر دانیشتنمان بەیەکەوە لێرە ئەمڕۆ نیشانەی ئەوەیە کە نیەتی ئەوەمان هەیە زیاتر لە یەکتر نزیک بینەوە و زیاتر سوود لە توانەکانی ئێوەش وەربگرین. باس کرا کە پارەی سیاسی لە ڕژاوەتە ڕاگەیاندن یان بەڕێزێک باسیەوەی کرد کە فلان و فلان کەس خاوەنی پرۆژەی میدیایین. ڕاستە من نایبینم هیچ یەکێک لە ئێوە بەلایەن بن، هەر کەسێک لە ئێوە لەلایەن کەسانێک یان لایەنێکی سیاسی پاڵپشتیا کرێ. بۆیش من داوا لە وەزارەتی ڕۆشنبیریە گەمە لە خۆشتانەکەم ئەوەی کە لەلایەن حزبە سیاسیەکانەوە پاڵپشتیا کرێن دیارن، حزبە فەرمیەکان یان لایەنە ڕاگەیاندنە فەرمیەکان دیارن لەلایەن کام لایەنی سیاسیەوە پاڵپشتیا کرێن و سەرچەوەی داراییان لەکوێوە دێت. بەڵام ئەوانەی کە سەرچەوەی داراییان دیار نییە حەقە ئەوانیش ئەو ڕاستێ بۆ خەڵک ڕوون بکەنەوە و وەزارەتی ڕۆشنبیری پێویستە لەسەر هەموو کەناڵێکی ڕاگەیاندن چه سۆشیال میدیا بێ، تەلەڤیزیۆن بێ یان ڕۆژنامە بێ بۆ خەڵک دیار بکە کە سەرچەوەی دارایی ئەمانە لەکوێوە هاتووە
و لێکوێوە تەمویل دەکرێن بۆ ئەوەی خەڵک بزانێت کە سەرچەوەی دارایی هەر هەموو لایەک لێکوێوە دێت. کۆمنتێکە بوو هەر دیسان وە بزانم هی کاک ڕەحمان بوو لەسەر کۆنتڕۆلکردنی ڕاگەاندن یان کاکی حسان بوو بۆ ئەوەی کوردستان ناشرین نەکرێ. من لە سەرەتای قسەکانی خۆم باسم کرد مەسەلا ئەوە نییە کۆنتڕۆلکردن باوەڕ ناکەم وشەیەکی تەواو بێ کە کۆنتڕۆل بکرێ، بەڵام یاسای ڕۆژنامەنووسی بەو شێوەیە کە هەیە پێویستە ڕەچاو بکرێ کە هیچ ڕۆژنامەیەک هیچ ڕاگەیاندکارێک لە یاسا بەدەر کار نەکا و ئەو ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانی خۆیەتی جێبەجێ بکە کەواتە خۆی بەرپرسیار بزانێت بەرامبەر بەوەی کە هەروەک باسم کرد دووشتی جیاوازن و هەردووکی لێک جیا بکەنەوە. ئێوە ئەرکی ئەوەتان هەیە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە، بەڵام لە هەمان کاتیژا من پێم وایە ئەرکی ئێوەش ئەوەیە کە خەڵک لە نیشتیمان و لە کوردستان نزیک بکەنەوە، خۆشەویستی وڵات تێکەڵ نەکەن بە خۆشەویستی لە دەستەڵات. دووشتی جیاواز من ئەوەم نەبینیەوە، نەمبینیەوەیە پرۆژەیەک تەقدیم بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتی نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ، نەمبینیەوە بەوەی کە هەوڵ دەرشانازی بە مێژوویەکی پەر سەروەری ئەم نەتەوەی بکەن کە بە هەزاران شەهید و قوربانی داوە. ئەگەر ئێستا ئێوە لە دەستهەڵاتێک ناڕازین یان لە کەسایەتیەکیان لە لایەنێکی سیاسی ناڕازین، معنای ئەوە نییە ئێستا ئێوە دەتوانن حکوم بەسەر مێژوودا بدەن یان هەرچی مقەدەساتە بەداخەوە بەڵام پەلەماری بدەن. ئەمە پێم وان نییە لە هیچ وڵاتێک ئەمە قبول بکرێ، بە تایبەتی لە وڵاتانی دەوروبەرەوەی ئێوە دەتوانە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدەن. من تەحەداتان دەکەم ئەگەر بتوانە لە هیچ وڵاتێکی دراوسێ بەو جۆرەیەوە قسە بکەن، فەرمان بچن تۆمەت ببەخشن بە دەستهەڵاتێک لە وڵاتێکی دراوسێ یان ئیهانەی مەرجعیەت و مقدساتی ئەو ناوچانەیان ئەم وڵاتانە بکەم. بزانم لێتان قبوڵەکەن یان نا، کەس لێتان قبوڵ ناکە. کەواتە ئەو ئازادی ڕادەی ئازادی ڕادەربرین لە کوردستان بەرەورد ناکرێ بەوەی کە لە ناوچەکەدا هەیە، زۆر زیاترە لەوەی کە هەندێک کەس دەیانەوێ پێناسەی بۆ بکە. کاک محەممەد ڕەئوف باسی کرد کە هاتە ئێرە ڕێگەکان خراپن یان بازگەکان هەن. کاکە ئەمە 30 ساڵە حکومڕانی لە یاریمی کوردستانە کرێ. ئەوەی کە دەیبینن ئەگەر نوقسانی هەیە ئەگەر کەم و کورتی هەیە، ئەم کەم و کورتیانە هەمووی ئەم کاوینە نییە. لە خلال ئەم 30 ساڵی ڕابردووە ئەبوایە ژێرخانێکی ئابووری وا بەهێز دروست بکرێ وا دروست بکرێ کە ئێستا ئێمە باسی ئەو کێشانەمان نەکردایە. منیش پێم خۆش بوو بێم لە حکوومەتێکە حکومڕانی بکەم کە هەموو شت پەرفێکت بواە ئەوەی بمتوانی با ئیزافەی بکەمە سەری، بەڵام ناکرێ هەرچی خراپە کە کراوە ئێستا ڕوبەڕووی ئەم کابینە بکرێتەوە. سەرڕای ئەوەش هەندێک داتام لە بەردەستە، دواتر لە دوای ئەوەی وەڵامی پرسیارەکانی ئێوە دەمەوە ئەو داتانەشتم بۆ باسەکەم کە چی کراوە لەم کۆبوونەوەیە لەم کابینەیە. لە لایەکی ترەوە ئەو بازگانە وەڵاهی ڕاستە خۆزگا هیچ بازگایەک لە هەرێمی کوردستان نەماوەیە، بەڵام ئەم بازگانە تەنیا لەبەرەوە نین کە لە بینی هەولێر و سلەیمانی هەیە، بەڵام لە بینی هەولێر دووەکیش هەیە. لە هەموو شارەکانی کوردستان بازگەکان هەن، ئەویش لەبەر ئەوەی مەترسی ئەمنی مەترسی تیرۆر لە کوردستان هێشتا بنبڕ نەبووە. هێشتا و مەترسیە هەیە، هێشتاش خاڵە نووسوەکانی داعش و تێرۆریستان لە هەرێمی کوردستاندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستنیشان نەکرێنەوە خەڵکە گیرێ. هێستاش مەوادی هۆشبەر مادە هۆشبەرەکان لە ئەم شارە بۆ ئەو شارە هاوردە دەکرێن و ئەگەر بازگەکان نەبن ئەمە خۆیان ئەبن بە مەترسیەکی گەورەتر لەسەر کۆمەڵگەی ئێمە. کەواتە بازگەکان بۆ ئەوە نییە کە سنوورەکانی ئیداری ئەم پارێزگا لەگەڵ ئەم پارێزگا جیا بکاتەوە، بەڵکو بۆ ئەوەیە کە پێویستە ئەم مەترسیانە بڕوێنرێتەوە و هیوادارم ڕۆژێک کوردستان بگاتەوە ئاستەی کە هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان نەمێنێ بۆ ئەوەی ئەو بازگانەش هەڵبگیرێن. سەرڕای ئەوەش ئەبێ پێداچوونەوەیەکی جددی بەست بەوەدا بکرێت کە بازگەکان بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی دوو ئیدارەی نەبن.
من باسی زیندانیانی سیاسیم کرد بۆ ناماوێ زیاتر لەسەرەوە باس بکەم. من خۆم بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم هیچ کەسێک لەسەر بیر و باوەڕی سیاسی بگیرێ، بەڵام سوء استیفادەکردن لە پیشەی ڕۆژنامەگەری یان لە سیاست یان لە هەر پیشەیەکی تر نابێ قبول بکرێ. کەسێک بیاوێ خزمەتی وڵاتەکەی بکە بە ئازادی ڕادار ببڕێ حەقی خۆیەتی، بەڵام لە ینی سوء استیفادەکردن لەو پیشەیە بۆ مەرەمی تر بۆ ئامانجی تر ئەمە یاسا هەیە و دادگا هەیە و باوەڕ بکەن من خۆم حکمم بەسەر هیچ کەسێکدا نەداوە و لەگەڵەوەش نیم هیچ دەسەڵاتێکی سیاسی مافیاوەی هەبێ کە حکم بەسەر هیچ کەسێکدا بدایە تر ڕۆژنامەنووس بێ یان هەر هاوڵاتیەکی یاسایی بێ. دادگا هەیە و بڕیارەکان لەلایەن دادگاوە دەدرێن. ئەگەر ئێوە کێشەتان لەگەڵ دادگا هەیە ڕخنەکانی خۆتان ئاراستەی دادگا بکەن، ئاراستی حکوومەتی مەکەن. بەڵام من سقم بە دادگاکانی ئێمە هەیە، ڕێزی دادگاکانی خۆمان نەگرین و ئەگەر دادگا بڕیارێک بدا بێگومان حکوومەت ئەرکێتی بڕیارەکانی دادگا جێبەجێ بکە. ئێوە باستان کرد کە میدیای سێبەرەکان خراپن و ئەبزانم لە کۆمنتێک کەمال باسی کرد بە حساب من میدیای سێبەرم، وڵای کاکە کەمال من هیچ میدیای سێبەرم نییە و بە هیچ شێوەیەک پشتیوانی هیچ میدیایەکی سێبەریش ناکەم پەلەماری هیچ کەسێک بدا، بەڵام ئەبێ بۆیش دەڵێم حەقە وەزارەتی ڕۆشنبیری هەموو سەرچاوە دارایەکانی ئەم ڕاگەیاندکارانە پێشانی خەڵک بدا کە هەر یەکێک لە کوێوە ئاراستە دەکرێت، لە کوێوە پشتیوانی دەکرێت و ئامانج و ئەهدافی ئەو کەناڵە ڕاگەیاندانەش چین. خەڵک نائومێدە بە حساب لە حکوومەتی هەرێم و لە وەزع و لە ڕۆژانە پێشێلی سەروەری یاسا دەکرێت یان دەستەڵات و سنوورەکان دەکرێت، بردومانی وڵاتەکەمان دەکرێت. ئەمانە هەمووی فەکت و حەقیقەتن، ڕاستە، بەڵام ئایا خەڵک نائومێدە یان نائومێد کراوە یان هەوڵی نائومێدکردنی خەڵک دەدرێت؟ ئەمە دووشتی جیاوازن بەڕێزان. یعنی من ئەبینم بەداخەوە، بەڵام لە جیاتی ئەوەی هەوڵی بەرزکردنی مۆڕاڵی خەڵک بدرێ بە بەرنامەیەکی ڕێکخرا و هەوڵی دابەزاندنی مۆڕاڵی خەڵک دەدرێ. کێشەی بچووک زۆر زۆر گەورە دەکرێ و هەرچی دەستکەوتیشە هەوڵ دەدرێن ئەو دەستکەوتانەش بە هیچ شێوەیەک بۆ خەڵک جێی بایەخ و نرخ نەبن. و پەلاماری هەرێمی کوردستانیش کە دەدرێ خەتای حکوومەتی هەرێم نییە. ئێوە ئەگەر خوێندنەوەیەکی قوڵی سیاسی و استراتیجی بۆ ناوچەکە بکەن ئەبینن کە ئێمە ڕاستە لە ناوچەیەکی زۆر قەیراناوی و ناخۆش داین و قەزیەی کوردی هێشتا چارەسەر نەبووە. ئێمە کێشەی گەورەمان هەیە، هەم هێشتا لە عێراق نەگەیشتونەتە هەموو بڵێم چارەسەری کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ وڵاتانی دراوسێش کێشەی کوردی هێشتا زۆر زۆر بەزەقی ماوەتەوە و هەندێک لەیان لە جیاتی ئەوەی یارمەتی کیانی هەرێمی کوردستان کە وەکو تەنیا کیانێکی دامپێدراوی یاسایی پێناسە کرا و ناسراوە یارمەتیەوە بدەن بەداخەوە، بەڵام هەوڵی تێکدان و نەهێشتنی ئەم کیانەش دەدەن. ئیتر بەداخەوە دەستی هەندێک لایانی سیاسیشی تێدایە، هەنی تەنیا وڵاتانی دراوسێ بە تەنیا ناتوانن ئەوە بکەن ئەگەر یارمەتی نەدرێت. بۆ نمونە ئەو پەلاماردانەی کە دەکرێت یان ئەو درۆنانەیە کە لەکوێوە دێن؟ لە تورکیاوە پەلاماری هەرێمی کوردستانە درێ بە فڕۆکە ڕۆژانە بردومانی شوێنەکان دەکرێت بە حساب پەکەکەی لێە. ئەگەر پەکەکە خەمی هەرێمی کوردستانی هەبێ و ئەزانێت تورکیا ئەوان وەکو بیانۆ بەکاردێنێت و دێ پەلاماری هەرێمی کوردستانەدا، بۆچی ڕێز لە هەرێمی کوردستان ناگرن و ئەو بیانۆیە نابڕنەوە و شوێنەکان چۆڵ ناکەن بۆ ئەوەی خۆیان نەبن بە هۆکاری بردومانەکە؟ بەڵام کە باسە کرێ بەداخەوە زۆر لە ڕاگەیاندنەکانی خۆمان دێن لە جیاتی ئەوەی
من بۆیش گوتم ڕاستگۆ بن لە جیاتی ئەوەی حقیقەت و ڕاستی بابەتەکەم بۆ خەڵک باس بکەنەوە یەکسەر تووشی لایەنگیری دەبن و هەر یەکێک لایەنگیری لایەنێکی سیاسی دەبێت و ناتوانن خۆتانی لێ دەرباسکەن. ئەگەر وجودی پەکەکە نەبێت تورکیا هیچ بیانوەیەکی نابێت بۆ ئەوەی بێتە ناو سنووری هەرێمی کوردستان. ئەمە حقیقەتێکە. ئەگەر ئەو وڵاتانەی کە بردومانی هەرێمی کوردستانەکەن ئەگەر بە جددی ئەوانە بیانەوێ هەرێمی کوردستان پێش بکەوێت بە حقیقەت هیچ یەکێک لەم بیانوانە هی ئەوە نییە کە بەکاری بێنن یانیش تۆمەت بە هەرێمی کوردستان ببەخشن بۆ بردومانکردنی کەواتە زۆربەی ئەو هۆکارانەی کە بردومانی هەرێمی کوردستان دەکرێت شتی دروستکراوە. هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نەبووەتە پەناگەیەک یان شوێنێک بۆ دروستکردنی مەترسی لەسەر دراوسەکانی. بەڵام کەس نایە بڵێ من لە خۆڕ و خۆڕایی وا بۆ بردومانت دەکەم ئەبێ بیانوەیەک بدۆزێتەوە ئەبێ شتێک ئەگەر هیچ نەبێت درستی بکە هەر وەک کە بینیمان لە بردومانکردنی هەولێر چەندین تۆمەت خرانە پاڵ کوردستان بە هیچ شێوەیەکیش هیچ بەڵگەیەکیش نەخرایە ڕوو کە ڕاستی و درستی ئەو تۆمەتەنە پشت ڕاست بکاتەوە. ئەسڵ و ئەساسی بۆ نەبووە. هەرێمی کوردستان نەبووەتە شوێنێک بۆ دروستکردنی مەترسی لەسەر وڵاتانی دراوسێ. لە هەمان کاتدا لە حکوومەتی فیدرالیەوە هەندێک هێزی لە یاسا دەرچوو بردومانی هەرێمی کوردستانەکەن، بردومانی ژێرخانی ئابووری کوردستانەکەن بە درۆن بە موشک بردومانی هەرێمی کوردستانەکەن. ئەوانە بە حقیقەت ئەگەر بڕوایان بە پێکەوە ژیان یاشتیانە و بە بنەماکانی دەستور هەبێ بە هیچ شێوەیەک مافی ئەویان نابێ هەبێت کە بەدەر لە یاسا و بەبێ بڕیاری حکوومەتی فیدرالی بێن خۆیان ئەو بڕیارە بدەن هەر ماوە بە ماوە بە ماوە ناوچەیەکی هەرێمی کوردستان بردومان بکەن. هەرێمی کوردستان چی کردووە؟ ئێمە ڕوبەڕووی هەرچی توانیمان نەکردومانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شتانە. بەڵام ئێوە خۆشتە نەزانن ئیمکانیات و تااقەتی هەرێمی کوردستان زۆر سنووردارە. ئێمە دەتوانین چی بکەین؟ دەتوانین ڕوبەڕووی ئەم هەموو وڵاتانە بینەوە و ئێمە نە لەگەڵ شەڕین و نە ئەمانەوێ شەڕیش لە منتیقەکەی ئێمەدا دروست بکرێت. لەگەڵەوە نین. ئێمە دەمانەوێت دەستی یاشتی بار هەموو لایەک دروست بکەین و ئەمانەوێت ڕێزی بەرامبەریش هەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان. چۆن ئێمە ڕێزیەوە نەگرنەوەش ڕێزی ئێمە بگرن. بەڵام ئەگەر یەکێک تعەدە لە مافی خەڵکی کوردستانەکە ئێوە نابێت تەڕ و وشک بە یەکەوە بسووتێنن ڕەش و سپی وەکویەک ببینن. ئەوەی تاوانبارە ئەوەی تعەداکارە حەقی ئێوە بە ڕوونی و بە ئاشکرای بە خەڵکی هەرێمی کوردستانی بکەینن و بڵێن ئەمانە تعەدایان کردووە، ئەمانە دەست درێژیان کردووەتە سەر سەروەریەکانی خاکی ئێمە و دەستکەوتەکانی گەلی ئێمە. من باوەڕ ناکەم خەڵک بەو جۆرە نەئومێد بێت چونکە ئێمەش خەڵکە بینین ڕاستەکەم و کورتی هەیە، ڕاستە تموحی ئێمە زۆر لەوە زیاترە، ئەمانەوێ خزمەتێکی زیاتری خەڵکی خۆمان بکەین. بەڵام بەو ئیمکانیاتانەی کە هەیە بەو هەموو ساڵانەی کە بەداخەوە وەکو پێویست خزمەت گوزاری بە خەڵکەکە نەگەیاندراوە ئێستا ناکرێ هەمووی وا سیر بکەین بە حساب کە ئێمە بەرپرسین لەو هەموو قەیران و گرفتانەیە کە خەڵک تووشی بوونە. سەرەڕای ئەوەش بەرنامەمان هەبووە و کاریشمان لەسەر کردووە. زۆر لەو کارانەش من لە راپۆرتەکەدا بۆتەم باسەکەم. بەڵام هەندێک لەو چاکسازیانە هەندێک لەو هەنگاوانەیە کە گیراونەتە بەر لەوانەیە ئەنجامەکەی دوای ماوەیەکی تر دەست بکەوێ. دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکردنی بینایەک نییە ئێوە بە چاو بیبینن. ئەبێت دوای ماوەیەکی تر ئەم شتانە هەمووی بەڕوونی دیارەکەوێ کە ئێمە چیمان کردووە لە کەرتی کشت و کاڵی، چیمان کردووە لە کەرتی پیشەسازی، چیمان کردووە لە ڕیفۆرم و چاکسازی. هەموو ئەو شتانە کاتی دەوێت بۆ ئەوەی ئەنجامەکانی بەدەرکەوە. من دێمە سەر بابەتی چاکسازیش دوای ئەوە. باسیەوە دەکەن کە لە چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەتان بینیەوە. بەڕێزان چاکسازی من نازانمەوە چۆن ئەیبینن، بەڵام چاکسازی تەنیا عقوبەتدانی گەندەڵکاران نییە.
چاکسازی لە سیستم ئەکرێ نەک تەنیا لە خەڵک ئەگەر سیستمێک بێت کە هەر کەسێک بێتن و بتوانێت بەردەوام بێت لە گەندەلکاری ئەمە حیاتی خۆی کۆتایی نایێت ئەبێ سیستمەکە وەڕێک بخرێتەوە کە هیچ کەسێک توانای گەندەڵی تێدا نەمێنێت ئێمە لەم کابینێت تەرکیزمان کردوتە سەر چاکسازی و ڕێفۆرم لە سیستمەکە ئەوەی تر بۆ دادگا ئەمێنێتەوە ئەوەی تر بۆ سکاڵەکان ئەمێنەوە و هەر کەسێ بەڵگەی لەسەر گەندەڵی فلان و فلانە کەسەیە بە پێشکەشی دادگای بکە با دادگا بە ئەرکی خۆی هەستێت و ئەو ئیجراتانە وەربگرێ بەڵام سەبارەت بە حکوومەت ئێمە دەمانەوێت چاکسازی لە سیستمەکەدا بکەین چاکسازی لە ژێرخانی ئیدارەدا بکەین کە چۆن ئێمە بتوانین ڕێگری لە بەردەوامبوونی گەندەڵی یان بە هەدەردانی سامانی گشتی بگرین باسی نەوت لەوانەیە زۆر جار ئەم قسەیە ئێوە هەم پرسیارتان کردووە و ئێمەش وەڵامی زۆرمان داوەتەوە بەڵام دیسانیش من دەمەوێ تۆزێ بە کورتیش بێ باسی بکەم چکە بابەتێکی گرنگە ئەوزەم کاک محەممەد ڕەوف بوو باسی ئەوەی دەکرد کە 57% بۆ کۆمپانیەکان ئەگەڕێتەوە و 42% یان 43% بۆ موچە و بۆ حکومەت دێتەوە گەندەڵی هەیە یان خراپی دارەدان هەیە یان خەڵک دڵخۆشن بەوەی کە بڕیاری دادگای فدرالی درەوە ئەمە جێی سەرهەنجە و جێ پێکەنینە بە حەقیقەت خەڵک ئەمەی پێخۆش بێ یان بەهۆی نەوتەوە هەرێم قەرزار بووە پێشتر داهات بۆ هەرێم هاتووە بەڵام بەهۆی نەوتەوە گوایە حکوومەتی هەرێم حکوومەتی فیدرالی پارە و بودجە بۆ هەرێم نانێرێت من وەڵامی هەموو ئەوانە دەدەمەوە جارێ لە نووسینی دەستور خۆم بەشێک بووم لەو شاندەی کە لە بەغدا بووین و لە نووسینی دەستور بەشدار بوو و یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان مافی ئەوە بووە کە ئێمە ئەو سەروەت و سامانەی سروشتی لە کوردستان هەیە لە خزمەتی خەڵکی کوردستانەوە کاربێن ئەگەر سیر بکەن تا ساڵی 2003 هەرچی سەروەت و سامانی سروشتی هەرێمی کوردستان بووە دزراوە بردراوە کراوەتە بۆمب و دیسان هاتوون وڵاتی ئێمەیان پێخاپۆر کردوتەوە دژی وڵاتی ئێمە دژی هاوڵاتی ئێمە سەروەتی ئێمە بەکار هاتووە کراوە بە چەک کراوە بە کیمیایی ئەو هەموو تاوانە دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجام دراوە زۆربەی تەمویلی بەو نەوتە بووە کە لە خەڵکی کوردستان بردراوە ئەگەر ئێوە نەوتی کەرکووک بە نەوتی کوردستان بزانن کە من پێم وایە کەرکووک بەشێکی کوردستانە و ئەو نەوتەی لەوێش ئەو هەموو ساڵانە بردراوە مافی خەڵکی کوردستان بووە کە بۆ ئاوەدانی کوردستان و هەموو عێراقیش سوودی لێ وەربگیرێ بەڵام بەشی کوردستان لەم سەروەت و داهاتە لەو سامانە چی بووە جگە لە وێرانکاری جگە لە ئەنفالکردن جگە لەو هەموو تاوانانەی دەرحەق بە خەڵکی ئێمە کراوە چ سوودێکمان لە سەروەت و سامانی خۆمان بینی لە نووسینەوەی دەستور ئێمە ویستمان شتێکی وا بکەین کە ئەم سەروەت و سامانە بۆ خەڵکی یاریمی کوردستان بگەڕێتەوە و هەوڵێکی زۆر درا یاسای نەوت و غاز لە حکوومەتی عێراق پەسەند بکرێ ساڵی 2007 ڕەشنووسێک ئامادە کرا بۆ ئەوەی یاسای نەوت و غاز دروست بکرێ بەڵام حکوومەتی فدرالی نهاتە پێشەوە ئەو یاسایی پەسەند نەکرد و نەچووە پەرلەمان خەتای ئێمە نەبووە ئێمە ئەگەر یاسایەک هەبووە ئێمە لە چوارچێوەی ئەم یاسایەدا ڕەفتارمان دەکرد بەڵام لەوێ لەو کاتە لە ساڵی 2007 بە پێی دەستور لە پەرلەمانی کوردستان یاسایەک پەسەند کرا یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی خۆمان پەسەند کرا و هەرچی دوای ئەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە بە پێی ئەو یاسایە بووە ئێمە یاسای نەوت و غازمان لە هەرێمی کوردستان هەبووە بەڵام حکوومەتی فدرالی یاسای نەوت و غازی نییە تا ئێستش نیەتی باوەی وازح بین یعنی شتەکان وەکو خۆی ببینین اینجا لەو کاتە تێگەیشتنێک هەبوو لە بینی حکوومەتی فدرالی و لە بینی حکوومەتی هەرێم کە تاکو یاسای نەوت و غاز پەسەند دەکرێت لە پەرلەمانی فدرالی حکوومەتی هەرێم دەتوانێت
بە پێی ئەو یاسای لە هەرێم هەیە ئیشی خۆی بکە. ئەم تێگەیشتنە لە بینی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی حکوومەتی فدرالی و سەرۆکوەزیرانی ئەو کاتەی حکوومەتی هەرێم هەبووە کە حکوومەتی هەرێم دەتوانێت کار بکە بە پێی ئەو یاسای کە لە هەرێم هەیە تاکو یاسای نەوتوغازی حکوومەتی فدرالی پەسەند دەکرێت کە بەداخەوە تاکو ئێستاش پەسەند نەکراوە. ئێستا حکوومەتی عێراق پەنا دەباتە بەر یاسایە کە لە ساڵی 1976 بۆ حکوومەتێکی مەرکەزی نووسراوە. دوای ئەوە عێراق گۆڕانکاری بەسەرداهاتووە لە حکوومەتێکی دیکتاتۆری بووە تا حکوومەتێکی فدرالی. بەڵام ئایا ئەو یاسایی کە لە ساڵی 1976 نووسراوە ڕنگدانەوەی دەستوری عێراقە؟ بە هیچ شێوەیەک وانە. یاسای نییە، حکوومەتی عێراق یاسای نییە. و جگە لەوەش کە دەڵێن حکوومەتی عێراق بەهۆی نەوتی هەرێمی کوردستانەوە بوو جەنانێری بە پێتان بڵێم ساڵی 2014 یەک بەرمیل نەوتیش هەناردە نەدەکرا کە بودجەی هەرێمی کوردستان بردرا. ئەو کاتایی بۆ بودجەی هەرێمی کوردستانیان بڕی ئەگەر هۆکارەکە نەوتی هەرێمی کوردستان بێ هیچ نەوتێک هەناردە نەدەکرا. دوای بڕینی بودجە هەرێم بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری بڕیاری هەناردەکردنی نەوتیدا و کۆمپانیەکانیان بەبێ ئەو یاسای لە پەرلەمان دەرکرا هێنایە کوردستان و دوای ئەوە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرێکرا. دوای ئەوەش اتفاقاتی تر کراوە کە جاربەجار بودجە بۆ هەرێم هاتووە. بەڵام بڕینی بودجە بە هیچ شێوەیەک پەیوەزدار نەبووە بەوەی کە هەرێم نەفتی ناردووە اینجا حکوومەتی عێراق بودجەکەی بڕیوە. شتەکە پێچەوانەیە، حکوومەت بودجەکەی بڕی اینجا هەرێمی کوردستان نەفتی ناردە دەراوە هەر بۆ ڕاستکردنەوە. جا خەڵک پێی خۆشە کە دادگای بەناو فدرالی ئەم بڕیارەی دەرکردووە. بەڕێزان ئێمە دژی بڕیاری دادگای فدرالی نین. بەڵام کۆ دادگای فدرالی؟ دادگای فدرالی لە عێراق کووە؟ لە دەستور دەهاتووە کە دادگای فدرالی ئەبێ بە پێی ئەم ڕێکارانە کارا بکرێ و دروست بکرێ. کام دادگا لە عێراق کە دادگای فدرالی بێ بە پێی دەستور دروست کراوە؟ ئەمە دادگایەکە لە زەمانی برێمەر هەبووە و تاکو ئێستاش بەردەوامە، بەڵام بە هیچ شێوەیەک بە پێی مادەی دەستوری بۆ دروستکردنی دادگای فدرالی ئەم دادگای دروست نەکراوە. تاکو ئێستاش دادگای فدرالی لە عێراق کە بگونجێ لەگەڵ دەستور وجودی نییە. ئێمە دژی دادگای فدرالی نین، بەڵام حکوومەتی عێراق دادگای فدرالی نییە. دادگایەکە بە ناوی فدرالی ئیشکارەکان دەکات. جگە لەوەش حتا دادگای فدرالیش هەبێ هیچ دادگایەک لە عێراق ناتوانێت مادەیەکی دەستوری تعدیل بکە هەموار کاتەوە بەبێ ئەوەی ئەو مادە دەستوریە بچێتە ڕفراندۆم. دەستور بە ڕفراندۆم هەموار دەکرێتەوە نەک بە بڕیاری دادگا. و مووقفی هەرێم دیار بوو، هەر چوار سەرۆکایەتی هەرێم، هی پەرلەمان، هی دادوەری، هی حکوومەت ڕەفزی ئەو بڕیارەیان کردووە چونکە بە بڕیارێکی نایاسایی دراوە ئەو بڕیارە و بڕیارێکی سیاسی بووە یا نیەتێکی سیاسی لە پشت ئەو بڕیارە بووە. ئەم هەموو ساڵە بۆچی تا ئەم ساڵ کە هەڵبژاردنەکان کرا و تا تەحالفاتی سیاسی دیاری نەکرا ئەو بڕیارە کارە نەکرا؟ هۆکارەکەی چی بوو؟ اینجا ئەگەر مەبەستی سیاسی لە پشت بڕیارەکە هەبوو بێ ئەبێ شتەکان وەکو خۆی باس بکەن. اینجا ئەمە بابەتێکە. بابەتی تر خەڵک پێی خۆشە بڕیاری دادگای فدرالی دراوە کە چی؟ هەرێمی کوردستان وەکو عێراقی لێبێ؟ وەکو کام شاری عێراق؟ تکە پێم بڵێن کام شاری عێراقە کە لە سلەیمانی و لە هەولێر و لە دهۆ خۆشترە؟ کام خزمەت گوزاری لە عێراق هەیە کە لە هی هەرێم باشترە؟ 95% داهاتی حکوومەتی عێراق بەدەستی حکوومەتی فدرالیەوەیە. ئەگەر بە 95% نەیانتوانێ بە خزمەت گوزاری دروست بکەن، هێشتا ئاوی خواردنەوە، هێشتا بابەتی تەندروستی، هێشتا بابەتی پەروەردە ئەگەر بەراوردی بکەیتەوە لەگەڵ هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر پاشکەوتوتردا لە عێراق. ئێمە زۆر لە پێشتری بە 5% داهاتی عێراق
ئێمە ئەومان کردووە بە هەموو کەم و کورتیەکانی خۆشمانەوە بەڵام کوردستان بۆتە پەناگەیەک بۆ ملیۆنەها ئینسان کە لە شوێنەکانی تری عێراق بەهۆی قەیرانی ئابووری بۆ بێت یانیش ئەمنی بوو بێت هاتوونەتە کوردستان و کوردستانیان بە شوێنێکی ئارام بینیوە بۆیە هاتوونەتە ئێرە ئەگەر وەزی عێراق ئەوەندە لە ئێمە باشتر بێت بۆچی خەڵک لە شوێنەکانی تری عێراق دێنە هەرێمی کوردستان جا دەتانەوێ حکوومەتی عێراق ئەو بڕگارە بەسەر هەرێمی کوردستاندا بسەپێنێت کە چی هەرێمی کوردستان وەکو کوێی عێراقی لێبێت ئەو بابەتێک کە 57% ئەوەیە یان جار بەجارە بینین وەزیرەکانی بەغداش ئەم قسەیە دەکەن بە حساب تێچوونی بەرهەمهێنانی نەو لە هەرێم زۆر زۆر زیاترە لە عێراق بۆ پێتان بڵێم سێ هۆکار هەیە کە ڕاستی بکەمەوە ناڵێم ڕاستیان ناڕاستە ئەڵێم ڕاستیەکەمەوە و شتانەی کە هەیە حکوومەتی عێراق 12 میلیارد دلار پارەی داناوە بۆ لێگەڕان و بۆ پێشخستن و بۆ دەرهێنانی نەوت کە لەسەر بودجەی نەوت حساب نییە ئەمە لە بودجەی سیادی عێراقی تەرخان کراوە و بە هیچ شێوەیەک ناچێتە سەر کولفەی دەرهێنانی نەوت لە عێراق ئەگەر بەڵام هەمان پارەی خەڵکی عێراقە ئەگەر تو ئەمە ئیزافە بکەیتە سەر کولفەی دەرهێنان و ئەو شتانێکە لە حکوومەتی عێراق دەیکەن پارەکە زۆر زۆر زیاترە لەوەی کە ئەوان دەڵێن کولفەی دەرهێنانی نەوت لە عێراق کەمترە ئەمە یەک دوو کێڵگەکانی نەوت لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازیان هەیە لە هەندێک شوێن زۆر زۆر ئاسانترە لە هەندێک شوێن زەحمەتترە لە ڕووی ئەندازیاریەوە لە ڕووی تەکنیکەوە هەندێک شوێن هەیە بە زەحمەتترە کەواتە کولفەی دەرهێنانی کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی تر جیاوازی تێدایە ئەمەش دوو سێ کۆمپانیای سۆمۆ کە بە حساب کۆمپانیای بەرپرسە بۆ هەناردەکردن و فرۆشتنی نەوتی عێراقی کۆمپانیایەکە لە زمانی ڕژێمی بەعسەوە دروستکراوە تاکو ئێستا گۆڕانکاری بەسەردا نهاتووە بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی حکوومەتێکی فدرالی پێوە دیار نییە ئێمە پێشنیارمان کرد بە حکوومەتی فدرالی کە سۆمۆ گۆڕانکاری بە ستراکچەرەکەی دەبێت و ببێ بە کۆمپانیایەکی فدرالی و بۆ ئەوەی کە جێگیری سەرۆکی سۆمۆ ببێ بە خەڵکی کوردستان و مافی ڤیتۆی هەبێ لەسەر ئەو نەوتەی لە هەرێمی کوردستان دەفرۆشرێ بەڵام بە هەموو کۆد و ستانداردی حکوومەتی عێراق چەند بەرهەم دێت بە چه سعرێک دەفرۆشین بەکەی دەفرۆشین بۆ بەیەکەوە بکەین و لە یاسایی کە لە هەرێمیش دەرچووە لە یاساکە دەباسیەوە دەکات کە حکوومەت یارم دوو کۆمپانیا دروست بکە کۆمپانیای نەوتی نیشتیمانی کۆمپانیا فرۆشتنی نەو کە بە ئوسی یان ئەوەی تر بە ناوی کۆمۆ ناونراوە کە هاوشێوەی سۆمۆ بێت و لەگەڵ سۆمۆ کارکە بە هەناردەکردنی نەوت سۆمۆ هاتووە لەوەدا چی کردووە هەر کەسێک نەفتی کوردستان بکڕێت چۆن تهدیدیان کردوون کە ئێوە حەقی کڕینی نەوتی کوردستانتان نیاو بە نایاسایی لە قەڵەمی داوە لە حاڵەتێکە کە کۆمپانیایەکە ئەو مافە بەخۆی دەدا بێ ئەو بڕگارە بەرامبەر بە کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستان بدا ئەمە وای کرد کە کڕیارەکان بێن و لەگەڵ وەزارەت سامانە سروشتیەکانی هەرێم پێیان بڵێن نەوتی ئێوە مەترسی لەسرە لەبەرەوە ئەبێ بە نرخێکی هەرزانتر پێمان بفرۆشن ئەگینای من ناتوانین بیکڕین کەواتە هۆکارێک بۆ هەرزانتر فرۆشتنی نەوت خودی کۆمپانیای سۆمۆ بووە کە دووەتر هاتووە و ڕخنەی لە هەرێمی کوردستان گرتووە دەڵێ نەفتیەوە هەرزانتر فرۆشراوە چکە خۆی تهدیدی کۆمپانیەکانی کردووە بەڵام لەم کابینەیە ئێمە هاتین بانگی هەموو کڕیارەکانی نەفتمان کرد و پێمان گوتن ئەو تەخفیزەی کە بە ئێوە دراوە ئێمە چیترەمە قبول ناکەین و ئەبێ ئەو نرخە کەم بکرێتەوە و لە هەر بەرمیل نەفتێک بینی 3 تا 4 دلار لەو تەخفیزە ئێمە کەممان کردوتەوە بۆ خەزینەی گشتی حکوومەتی هەرێم گەڕاندومانەتەوە و ئەگەر تهدیداتی سۆمۆش نەبێت ئەو نرخ و جیاوازیە ئەو جیاوازیە لە نرخ بینی سۆمۆ بین هەرێمی کوردستان نامین ئەوەی کە هەیە ئەو تهدیدانەیە کە بەردەوام لەسەر کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستاندایە اینجا ئەگەر بین سیر بکەین ئەو جگەلەوەی کە من بە ڕەقەمیش پێتان بڵێم پێشتر تقریبا 25% داهاتی نەوت بۆ موچە دەگەڕایەوە
من ناڵم داهاتی کوردستان چونکە هەمووی بە داهاتی کوردستان حسابە بەڵام هەندێکی بۆ کولفەی کۆمپانیەکان دەگەڕێتەوە هەندێکی بۆ دانی قەرزەکان دەگەڕێتەوە هەندێکی بۆ نەقلی نەفت دەگەڕێتەوە ئەمە هەمووی داهاتە بەڵام کولفەیە حکوومەتی یارێ مەجبور ئەو پارێ بداتەوە بەڵام لەمەش ئێمە هاتین لە ڕیفۆرم و چاکسازی کە لەم کابینەدا کردمان ئێمە هاتین ئەو ڕێژەیە لە 25% بەرزمان کردەوە بۆ 41-42%. کەواتە ڕێژەیەکی زۆرتری ئەو پارەیە جارێکی تر دەگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت تەنیا بۆ موچە. اینجا لێرەدا پرسیار ئەمەیە بۆچی ئێمە ئەوەندە موچە خۆرمانە یا وڵای من حەزەکەم ئەو پرسیارە لە 30 ساڵی ڕابردوو بکەن بۆچی لە جیاتی ئەوەی هەلیکار بۆ خەڵک دروست بکرێ کە ئەو هەموو لۆدە نخرێتە سەر حکوومەتی هەرێم بۆ دامەزراندن تەنیا و تەنیا ئەوە کراوە کە خەڵک لە حکوومەت دامەزرێ و هەر جیلێکیش هەر نەوەیەکی نوێکە هاتووە هەر بڵێم ئەو قوتابیانەی کە دەرچوون لە زانکۆکان هەمویان چاویان لەوە بووە کە حکوومەتی هەرێم دامەزرێ بۆ ئیشکاری حکوومەت ڕێژەی موچەخۆر زیاد بوو و موچەخۆر لەگەڵ فەرمانبەر دوشتی جیاوازە ئەمەش جیاوازەیەکی دیارە کە بەداخەوە من نەمبینی لە ڕاگەیاندنەکان ئاماژەی پێ بکرێ بینی حکوومەتی عێراق و بینی هەرێم حکوومەتی عێراقیش ڕێژەکەی زۆرە بەڵام چیان کردووە هاتوون جیان کردوونەتەوە ئەوەی شەهیدانە ئەوەی پەککەوتەیە ئەوەی زیندانی سیاسیە هەمویان جیا کردوێتەوە و لە میزانیە سیادی پیانە درێ تەنیا ئەوەی فەرمانبەران بەناوی موچە ئەدرێ لە کوردستان هەر هەمویان موچەخۆرن بە فەرمانبەرەوە بە زیندانی سیاسیەوە بە شەهیدانتەوە بە پەککەوتەتەوە هەمووی موچەخۆر حسابە کەواتە ڕێژەی موچەخۆر کە لە کوردستان زیادە چکە هەموو ئەو سەکتەران ئەگرێتەوە هەموو ئەو چین و توێژان ئەگرێتەوە جە لەبەر ئەوەیە بەڵام دیسانیش ئایا ئێمە بەردەوام بین لەسەر ئەوەی کە ڕێژەی موچەخۆر یان فەرمانبەر لە هەرێمی کوردستان زیاد بکەین یان هەلیکار بۆ خەڵک دروست بکەین بۆ ئەوەی حکوومەت بگەڕێ لە دوای توانایی هاوڵاتی بگەڕێ کێ بەتوانایە بیهێنێت بۆ ناو حکوومەت نەک خەڵک هیچ مەجالێکی نەبێ تەنیا چاوی لە دامەزراندن بێ لە حکوومەت ئەمە کارێکی هەڵەیە ئەمە لە ڕوانگەی ئابوووریەوە شتێکی هەڵەیە کە حکوومەت تەنیا شوێنی دامەزراندن بێت ئەبێ هەلیکار دروست بکرێ کەرتی تایبەت پەرەی پێ بدرێ ئیشی بچووک دروست بکرێ شتی وا دروست بکرێ کە خەڵک حکومەت مەمنونیش بێ خەڵک بێ بۆ حکومەت ئیش بکە ئەوەندە هەلیکار زیاد بکرێ کە هاوڵاتی موچەی زیاتر بێ لە کەرتی تایبەتەکو بێ لە کەرتی حکومی یان پابلیک سەکتەر ئیش بکە بەڵام ئەمە خەتای ئەم کابینیان نییە ئێمە ئێستا خەریکی ئەوەین بۆ ئەوەی ئەو معادلە بگۆڕین بۆ ئەوەی کەرتی تایبەت گرنگی زیاتری پێ بدەین هەلی کاری زیاتر دروست بکەین لە شوێنی تر هەلی کار دروست بکەین خەڵک بچێت لە جیاتی ئەوەی بێ گریمان بە 500,000 بە ملیۆنێکە بە 2 ملیۆن دینارە لێرە ئیش بکە بۆ بچێت لەوێ بە 5 ملیۆن 10 ملیۆن لە کەرتی تایبەت ئیش بکە داهاتی حکومەت بەو شێوە زیاتریشە بێ یەکێک لۆدی لەسەر حکومەت کەمە بێتەوە لە لایەکی ترەوە بۆ ئەو داهاتێک کە هەیەی لەوانەیە باجیش بە حکومەتدا کەواتە داهاتی حکومەت لەو لاشەوە زیاترە بێ هەم هاوڵاتی زیاتر ژیانی بژێوی ژیانی باشترە بێ هەم حکوومەتیش لۆدی لەسەر کەمە بێتەوە ئەمە هەمووی پرۆسەیە و ئەم پرۆسەیە بە ڕۆژێک و دوڕۆژ ناکرێ بەڵام کاری لەسەر کراوە اینجا ئێوە دەڵێن کە حکوومەت یان من جیاوازیم کردووە لە بینی هەولێر و دهۆک و سلەیمانی بەخوا بە هیچ شێوەیەکەمە وانە من لە ڕۆژی کە سوێندم خواردووە گوتومە من ئەمەوێ سەرۆکی حکوومەتێک بێم لە زاخۆ تاک و کەلار و خانەقین حکومڕانی بکەوە جێگیری سەرۆکیش جێگیری سەرۆکی حکوومەت بێ لە زاخۆ تاک و خانەقینانی بە هیچ شێوەیەک جیاوازی نەبێ لە هەرێمی کوردستاندا هەبێ وە ڕێنگدانەوەی دوو ئیداریش لەم کابینەیە نیە ئەمە ئاسەواری شتە ناخۆشەکانی پێشووە کە تا کوێستەما بەڵام بەداخەوە هەرچەند هەوڵیشە درێ بەڵام ڕێگری هەیە لەوەی کە ئەو سنوورە خاو ببێتەوە ئەگینە من نیەتم وایە من حەزەکەم لە هەموو کوردستانە هەمووی وەکو یەک حکومڕانی تێدا بکرێ بەڵام دەستهەڵاتی سیاسی تەداخلاتی سیاسی لە حکومڕانی حکومیدا ئەم کێشەی تا ئێستا هێشتوتەوە بەڵام معنای ئەوە نییە ئیشی لەسەر ناکرێ ئیشی لەسەر دەکرێ و هیوادارم بتوانین ڕۆژێک ئەم
ئەم بە هەڵە تێگەیشتنەش بڕوێنینەوە ئینشاءڵڵا. موچەی هەولێر و دۆک دەدرێ سلەیمانی نادرێ. ئەم قسەیە زۆر کرا بە حساب حسار خراوەتە سەر سلەیمانی وڵای ئەمە ئەسڵ و ئەساسی بۆ نییە، چونکە من سلەیمانی بە ملکی سیاسی هیچ حزبێک نازانم تاکو بڵێم حساری ئابووری ئەخینە سەر سلەیمانی، یان هەولێر و دۆک بە ملکی سیاسی هیچ حزبێک نازانم تاکو بڵێم وڵا لەبەر ئەم حزبە یارمەتیا و ناوچە دەدەم. کوردستان بە هەموویەوە هی هەمومانە، هەمومان خاوەنی هەموو کوردستانی، کەواتە ناتوانین ئێمە بڵێن ئەمە خاوەنی سلەیمانی ئەمە خاوەنی هەولێر و دۆکە، شتیوان نییە، هەمومان خاوەنی هەموو کوردستان، وابێ بەو جۆرەش ئێمە کار بکەین و هیچ بە هیچ شێوەیەکیش حسار نەخراوەتە سەر سلەیمانی. بەڵام ئەوەی کە بوو بە کێشە با پێتان بڵێم سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان سێ شتە. یەکێکەوەیە کە لە حکوومەتی عێراقەوە دێ، یەکێکەوەیە کە لە نەوتەوە دێ، یەکێک شەوەیە کە لە سەرچاوە نانەوتیەکانەکە بە دەواازەکان و داهاتی ناوخۆیە. داهاتی ناوخۆی هەر پارێزگایەک دیارە لە هەندێک پارێزگا زیاتر زیاتی کردووە، لە هەندێک پارێزگا بەداخەوە وەکو پێویست نەبووە. ئەمە هۆکارێک بووە لەوەی کە لە سلەیمانی ئەو داهاتەی کە نانەوتیە، ئەو داهاتەی کە هیچ سنوورەکە خۆیەتی وەکو پێویست کۆ نەکراوەتەوە یان نەگەڕاوەتەوە بۆ خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان، کە دەبوایە بۆ دابینکردی یان پڕکردنەوەی ئەو بۆشایی کە دروست بووە، ئەو نوقسانیە کە دروست بووە بکرێ. و بیرتان نەچێتەوە بەڕێزان ئێوە دەڵێن سعری نەوت زیادی کردووە، ڕاستە زیادی کردووە، بەڵام ئەگەر وەختی خۆی نرخی نەوت بەشی موچە و بودجێ هەرێمی کوردستانی نەدەکرد. یعنی گوتم سێ سەرچاوەی داهاتمانە بۆ حکوومەتی عێراق لە 29 مانگی ڕابردوو تەنیا 13 مانگ بودجێ هەرێمی ناردووە، 13 مانگ. ئێوە دەڵێن ئێوە لە هەرێمی کوردستان دەتانەوێ، باش هەرێمی کوردستان چییە؟ خۆ هەرێمی کوردستان تەنیا حکوومەت نییە، هەرێمی کوردستان هاوڵاتی کوردستانە. ئێوە دیفاعتان لە مافی خۆتان کردووە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی، ناکرێەوە بڵێن وەڵام من تەنیا لە حکوومەتەکەی خۆ. حکوومەت بەبێ هاوڵاتی چییە؟ قیمەتی چییە؟ ئەی پشتیوانی حکوومەت کێیە ئەگەر هاوڵاتی نەبێ؟ ئەگەر ئێوە نەبن ڕاگەیەنکارەکان نەبن پشتیوانی حکوومەت کێیە؟ ئەبێ ئێوە پشتیوانی هاوڵاتی بن و پشتیوانی حکوومەتیش بن بۆ ئەوەی ئێمە داکوکی لە مافە پێشێلکراوەکانی خۆمان بکەین کە لە حکوومەتی فیدرالیەوە بۆ ئێمە نهاتووە. دەبوایە ئاراستەی ڕخنەکانتان بەرامبەر بە حکوومەتی فیدرالی بێ، نەک بەرامبەر بە حکوومەتی یارم، چونکە حکوومەتی یارمە ئەوەندەی لە توانەدا دەخۆ ئێمە ناچین شەڕ بکەین. داواکاری یاسایی هەیە، داواکاری سیاسی هەیە، داواکاری هەموو شتێکمان داوا کردووە، بەڵام کە پێشێلی دەستور دەکرێت، کە پێشێلی مافەکانمان دەکرێت، خەڵک خۆی لەسەر مافی خۆی بەجواب نایە. حکوومەت بە تاقی تەنیا هیچ نییە، ینی وەسیلەیەک نییە بتوانێت ئەم شتای بکە ئەگەر پاڵپشتی هاوڵاتی و خەڵکی خۆی لەگەڵ نەبێ. ئەبێ ئێوە ئەو پاڵپشتیە دروست بکەن. اینجا لەسەر ئەوەی کە موچە نەدراوە بە حەقیقەت ئەمە بە هیچ شێوەیەک فەرق و جیاوازی نەکراوە. دوای ئەوەی کە هەستیشمان کرد موچەی زیاترمان لەبەردەستە لەو دوو شوێنەی تر، یان لە داهاتە نەوتیەکان کە ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ هەموو بەرپرسان، لەگەڵ پارێزگارەکانی سلێمانی و هەڵەبجە و سەرپەرشتیارانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کۆبوونەوەم کرد و پێم گوتن بە برادرین خۆشمان لە وەزارەتەکان گوتمان هەرچیمان هەیە، هەرچی داهات هەیە ئەبێ تەرخان بکرێت بۆ دابینکردنی موچە و شکر بۆخوا موچەش دراوە. من پێم سەیرە هەندێک جار قسە دەکرێت دەڵێن موچە نییە، موچە بۆچی نییە؟ موچە هەبووە، لەوانەیە تاخیر بووە، هەندێک جار تاخیر بووە، هەندێک جار ئێمە لە وەزعێکا بووین کە نەمانتوانیوە 100% موچە بدەین، ئەویش چکە موچەی بەردەستمان ئەوەندە بووە. بەڕێزان مەگوتم ئێوە پێویستە شتەکان وەکو خۆی بە خەڵک بگەینن، بۆیش من ئەم قسەیە دەکەم. من حەزەکەم تۆزێ سەیری ئەوە بکەن لە ڕابردوو چیمان بەسەر هات. ئێمە 2-3 مانگ دوای ئەوەی ئەم حکوومەتەمان وەرگرت یەکسەر تووشی کۆڕۆنا بووین، جۆڵەی بازرگانی لە کوردستان وەستا، حکوومەتی عێراق هەموو بودجەکانی وەستان، داهاتی نەوت بوو بە 0، هیچ داهاتێکی ترمان نەبوو، هیچ. ئەی چیمان کرد؟ ئێمە هاتین بەو چاکسازی و ڕێفۆرمەی کە لە خەرجیەکانی حکوومەت کردمان. خەرجی حکوومەت لە 200 میلیۆن دلار کردمان بە 70 میلیۆن، 130 میلیۆن دلار لە خەرجی حکوومەت کەممان کردەوە، گەڕاندومانەتەوە بۆ ئەوەی بدرێ بە موچە.
داهاتی ناوخۆیمان زیاد کرد تەنیا ئێمە توانیمان بەوە ئەو 79% کە و کاتێک چەند مانگێک ئەمە نەمانتوانی 100% موچەکە بدەین ئەوە دابین بکەین چونکە هەر ئەوەندەمان لە بەردەست بخۆ ئێمە ناتوانین نە پارە دروست بکەین نە سیاسەتی ئابووری خۆمان هەمووی بەدەست خۆمانەوەیە ئەبوایە حکوومەتی فدرالی یارمەتیمان بدە کە بە هیچ شێوەیەک نەیدا ئێمە ملیۆنێک ئێستاش ملیۆنێک ئاوارە و پەنابەرمان لە کوردستان هەیە ئەبوایە لە خەرجیەکانی سیادی حکوومەتی عێراق تەرخانی بودجە بۆ ئەوانە بکرێت کە بەداخەوە هیچ شتێکیان بۆ نەکراوە ئەمەش هەمووی بۆ بە کولفە لەسەر حکوومەتی هەرێم ساڵانە زیاتر لە $1.5 تەنیا بۆ خەرجی کەمپەکان و ئاوارە و پەنابەرەکان دەدرێت بەدەیان هەزار قوتابی لە شوێنەکانی تری عێراق هاتوون ئێستا لە قوتابخانەکانی تری ئێمە خوێنن بە 2 شیفت و 3 شیفت و هەمووشی بووەتە ماڵ بەسەر هەرمیانی بەرپرسیارەتی هەرێمی کوردستانە بە خێویان کە و بژێوی ژیان و دابینکردنی خزمەت گوزاریان بۆ دابین کە حکوومەتی عێراق هیچ شتێکی بۆ ئێمە نەکردووە بۆ ئەوەی ئەو بارە کورسە لەسەر شانی ئێمە کەم کاتەوە ئەی ڕاگەاندنەکانی ئێمە لەکوێن بۆ ئەم شتانە بۆ خەڵک باس ناکەن بۆ ئێمە نین بەیەکەوە هەمومان داوای مافەکانی خۆمان لەو کەسانە بکەین کە مافەکانی ئێمەیان پێشێل کردووە بەڕێزان ئێوە باستان کرد کە پرۆژە ناکرێ ئەگەر پشتی بەرپرسێکی تێدا نەبێ وەڵڵاهی من پێم خۆشە ئێوە بێن نمونەم بۆ بنێرن بۆ نووسینگەی خۆم بنێرن ئەگەر هەر پرۆژێ کە دەکرێت بازرگانێک دێ داوای پرۆژە دەکا وە دەڵێ چونکە من لە سەرەتاش گوتم ئەوەی ڕشوە بدا یان ڕشوە وەربگرێ هەردووکیان بەرپرسیار ئەگەر بازرگانێک دێ بڵێ من ڕێگەم پێ نەدراوە لەسەر ئەوەی پرۆژە بکەم و داوای پشتیان لێ کردوم با بێم من ڕوبەڕوو یاسایان دەکەمەوە و من پشتگیریان دەکەم قاچاقچیاتی لە سنوورەکان زیادی کردووە ڕاستە زیادی کردووە بەڵام لە هەموو سنوورەکان وەکو یەک نییە ناکرێ هەموو سنوورەکان وەکو یەک سیر بکرێنەوە من ئەم بابەتە چەندین جار قسەم کردووە لە کۆنفرانسی ڕۆژنامەنووسیش قسەم کردووە ئێستاش دووبارەی دەکەمەوە داوام کرد ئێستاش دووبارەی دەکەمەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هێزی هاوبەش دروست بکەن و یەکەم جاریش لە سنووری بادینان و ئیبراهیم خەلیل و پێشخابوور ئەوانە دەست پێ بکەن اینجا بچن بۆ شوێنەکانی تر وەکو باشماخ و وەکو پەروێزخانەوەوانە بۆ ئەوەی ئەگەر ئەو قاچاقچیاتیە بەو شێوەیە کە باز دەکرێت هەیە بۆ ئەوەی ڕێگری لێ بگرێت ئێستاش من ئیسرار دەکەم لەسەرەوەی کە ئەم هێزانە بچن بۆ کۆنتڕۆلکردنی سنوورەکە ژە من حەزەکەم ئەو پرسیارە دواتر لە ئەندێ بەڕێزی تر بکەیت من نامەوێت بچمە ناو ئەو مەوزوعە ئێستا بەڵام بۆ ئەوەی پێتان بڵێم سیاسەتی حکوومەت ئەوە نەبووە کە ڕێگری نەکرێ بەڵام کە هەوڵەکە درراوە باسیەوە کراوە کە بە حساب شەڕە بێ ئەگەر ئەوە بکرێ دواتر کێشە لێ دروستە بێ ئێستا خەریکین ڕێگەیەکە دۆزینەوە وایە ئەم بابەتە کۆنتڕۆل بکرێت چونکە من لەگەڵ بەرپرسانی تریش قسەم کردووە کە ئێمە چارەسەری بدۆزینەوە من نامەوێت کێشە قۆڵتر بکرێ ئەمەوێت چارەسەری کێشەکە بکەین لەبەرەوە بە زۆر نەچینە ناو قۆڵایی بابەتەکە و هیوای ئەوەمان هەبێت کە چارەسەریکەین ئێوە بەڕێزان دەڵێن پاشەکشەکراوە لە پەیوەندیەکان لە ئازادی لە گەندەڵی بەخوا ئەمانە ئەزانی پێوەر ئەبێ بە داتابێ بە ئیجتیهادی شخصی و بە تەحلیلی سیاسی ناکرێ یەکێک لایەنێکی سیاسی پێی وابێ خۆی زەرەرمەندە ئیتر کوردستان هەمووی ڕەش کەسێک پێی وابێ بەرژەوەندیەکانی تێک چووە ئیتر کوردستان هەمووی تێک چووە بە تەحلیل و بە ئیجتیهادی شخصی ئەم جۆرە شتانە ناکرێ ئەبێ داتا هەبێ بۆ ئەوەی ئێمە بین پێناسەی ئەم حکوومەتە بکەین هەڵسەنگاندنی ئەم حکوومەتە بکەین بزانین پاشەکشەی کردووە یان پێشکەوتووە و ئەمانەشتان دەخەماڕوو هەندێک بابەت باز کراوە کە بە حساب ڕێگری کراوە لە پەیامنێر و ئەوانە وڵای من لەگەڵەوە نیم ئاگاشم لێی نییە بە هیچ شێوەیەکی سیاسەتی حکوومەت نەبووە کە ڕێگری لە پەیامنێر بکرێ بۆ ئەوەی بچە ڕووماڵی هیچ ڕووداوێ بکە بەڵام بە حەقیقەت لێرەدا شتێک هەیە ئەمەوێ بۆتانی باس بکەم و من باسی تەنیا ڕاگەنەکانی دەرەوەی حکوومەتیش ناکەم بە ڕاگەنەکانی دەستهەڵاتیشەوە یان ئەوانەی بە پشتگیری دەستهەڵاتیشەوە باسی ئەوانەش دەکەم هەندێک جار بووە مەسەلەن بەتایبەتی لە شەڕی داعشیان لە هەندێک کار کە کارەساتی ڕوودەدا یان کێشەیەکی ئەمنیەیە یەکسەر ئەچن لایف پەخشیەکە ئەمە مەترسی دروستەکە
لایانی ئەمنی پێی خۆش نییە چکە تۆ نازانیت ئایا پلانی تری بەدواوەیە ئایا دوژمن دەیەوێ بزانێ چی ڕووی داوە دەیەوێ بزانێ ئەنجامەکەی پێکاوە یان پێنەکەوە ئامانجەکەی پێکاوە یان پێنەکە ئەم شتانە نابێت وە ڕاستەوخۆ لە ڕاگەانەکەم ئەگەر ڕێگیری دەکرێت نابێ ئێوە ئەمە بە ڕێگیریکردن لە ئازادی ڕادەربڕین یان لە ڕۆمالکردنی هەواڵەکان پیشان بدەن شتیوان نییە بەڵام مندێک شت هەیە مەسەلەنەوەی کە دەڵێن لە ئەوەی دەرسوانی زانکۆ بەخوا ئەمە هیچ ئەوەیەکی ئەمنی نەبووە بەڵام ئەگەر شتی وایە بێ من ناڵێم ئەبێ بەدوەدا چوون کەین و نێڵێن بە هیچ شێوەیە کە ڕێگری لە ڕۆمالکردنەکان بکرێ ئەگەر مەترسی ئەمنی لەسەر نەبێت. شتەکانی تر هەندێکی تکراریە من نایمەوە سەری باسی نزیکبوون لە میدیا کرا کاکاودەنگ باسی کرد ڕاستە ئێمە دەمانەوێت لە میدیا نزیک بینەوە هیوادارم هەر ئەم کۆبوونەوەیش والێکی بدەنەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆ لە سلێمانی ناکرد وەڵای من هیچ کێشەم نییە بەڵام پێم وان نییە هەندێک شتی ڕوتینی وا مەسەلەن بڵێن وڵە کۆبوونەوە لێرە دەگرێت بۆ گرنگی زیاتر بەو سنوورەیان بەو پارێزگا دەدرێ شتیوان نییە من بە هیچ شێوەیەک جیاوازی ئەوەندە لە هیچ شوێنێک یان لە هیچ خاکی بستێکی خاکی کوردستان ناکە شوێنی ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەکان دیارە هەندێک جار لەوانەیە ڕێک نەکەوێت لە ڕووی تەکنیکی ئەگینە هیچ کێشەم نییە لە هەر شوێنی کوردستانیش بێ کۆبوونەوە بکەیت پرۆژەی کەم دەرامەتەکانیان ئەو یەکەی نیشتەجێبوون کێدەیکە ئێمە لە حکوومەت گوتمانەکە ئەمە هەمووی بکرێت بە ئانلاین و هەمووشی بکرێت بە تەندەر و ئەو کۆمپانیانەی کە توانای جێبەجێکردنیان هەیە بەو پێوەرانەی کە حکوومەت دایناون چکە مەسلەی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون تەنیا بۆ ئەوە نییە بڵێن یەکەیەکمان دروست کرد و شتێکی خراپ بخەینە بازارەوە کەم دەرامەت مەسلەی ئاگر کەوتنەوەیە مەسلەی هەندێک پێداویستی خزمەتگوزاریە بێ هەموو ئەو شتانە لە ئەو ڕێکارانەیە کە حکوومەت دایناوە تێیدا جیگر بکرێ و ئەو سعرە و ئەو نرخی کە حکوومەتیش پێی وایە گونجاوە لەگەڵ ئەو کۆمپانیە کە دواتر بەشدار دەبن کێ توانی بەو مواسەفاتانە ئەم پرۆژەیە جێبەجێ بکە ئەیکەوە بە هیچ شێوەیەکیش بە ئیمتیاز نادرێ بە کەسێک مەگەر ئەو کەسێک خۆی امتیازی هەبێ لە جێبەجێکردنی و بتوانێت بە باشترین شێوە بە کەمترین نرخ بەڵام بە هەمان کوواڵەتی شتەکان جێبەجێ بکە. بەداخەوە هەندێک جار ئەبینە مەسا هەندێک هەواڵ بڵاوەکردنەوە بەخۆ تەنیا بۆ ئەوەیە بینەر زیاد بکرێت تەرەم هەواڵە کاریگەری خراپی لەسەر کۆی گشتی پرۆسەکە هەیە لەسەر بڵێم ئاسایشی نیشتیمانی هەیە یان نا ڕەچاونە لەبەر ئەوەن لەبەر چاو ناگیرێت تەنیا بۆ ئەوەیە بڵێم وڵات بینەری زیاد بێ یان خوێنەری زیاد بێ هەر هەواڵێک بڵاو بکرێتەوە بەحقیقەت ئەمە بەرپرسیارەتی ئێوەیە ئێوەش بزانن چ شتێک بڵاو بگەێت دەتانەوێت چ پەیامی بە خەڵکی خۆتان و بە خەڵکی دەرەوە بگەین پەیوەندی لەگەڵ ئەم قونسولیا و ئەو قونسولیا ئەوە دەکرێت هەرچی خراپە لە پەنای دەرگای شارەوە بەو خەڵکە دەگوترێ باسکردنی خراپکردنی وڵاتی خۆت و نەتەوەی خۆت و دەسەڵاتی خۆت بۆ خۆت خراپە ڕخنەت هەبێ ڕوبەڕووی دەسەڵاتەکەی خۆتی بکەرەوە بۆ بە خەڵکی بیانی ئەیڵێت چیت بۆ پێکرێ یارمەتی دەدا بە حکوومەتەکەی خۆت یارمەتیت بدە و خۆت یارمەتی خۆت بدە نێمە لەگەڵ ئەوە نین هیچ شتێکی خۆمان شارەوە بێ ئەگەر ناشترسین لە کەم و کورتیەکانی خۆشمان بە باس بکەین بەڵام وەڵامیشمان هەیە ئەگەر کەم و کورتیمان هەیە وەڵاممان هەیە هۆکارەکانی ئەمانن بەڵام لە هەمان کاتدا هەندێک شت هەیە کاریگەری نەگەتیڤ و نەرێنی لەسەر کۆی پرۆسەکە هەیە لەسەر پرسی ئاسایشی نیشتیمانی هەیە هی نەتەوەی هەیە بێ ئەو شتانەوە خۆتان لە بەرچاوی بگرن بەڕێز کاک عەبدولکەریم باسی کرد بچی ناوفورە لە هەولێر دروست دەکرێت ئاوی خواردنەوە نییە کاکە ئەولەویەتی ئێمە دروستکردنی ئاوی خواردنەوەیە ئەولەویەتی حکوومەت ئەوەیە کە ئاوی خواردنەوە دروست بکەن بەڵام ئاوی خواردنەوەی ئێمە لە چیە دێ بارانە کە لەخوا بە زیاد بێ کەمباریوە ڕووبارەکانە کە وڵاتانی دراوسێ ڕووبارەکانیشیان لەسەر ئێمە بەستووە ئاوی ژێرزەویە کە بەداخەوە بە 100 مەتر دابەزیوە ئاو شتێک نییە ئێمە دروستیکەین شتێکی سروشتی ئەبێ هەبێ کە نەبێ ئەبێ بزانی چۆن چارەسەری بکەیت ئەوەی لە دەست حکوومەتە بیکە بۆ ئەوەی ئاوی خواردنەوە دابیم کە دەیکە
ئەوەی کە نافۆرەیە کە جەنابەت دایلی من نازانم جەنابەت دەزانی من نازانم بەخۆ باسی کامەتە بەڵام پرۆژەیەک وەختی خۆی بۆیان باس کردم من بزەبت ئەو پرسیارم کرد گوتم ئاوی خواردنەوە ئەولەویەتە نەک ئەوەی ئەم شتە گوتیان ئەمە ئاوی خواردنەوە نییە ئێمە دەینین ئاوی پیس ئەوەی کە هەمووی بەهدە ئەوە تەصفیە ئەکرێتەوە بەڵام بۆ خواردن ناشێ دێن بۆ ئەم جۆرە شتانە بەکاری دێن یعنی ئەمە هیچ زەرەرێکی تێدا نیە ئەمە یەک دوو ئەگەر ئەتەوێت داهاتی خۆت زیاد بکەیت سەکتەری زیادکردنی داهات چییە هەبێ کەرتی کشت و کاڵیە پیشە سازیە فلانە بەڵام بەشێکیشی گەشت و گوزاریە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشیت هەبیشتی سرنج ڕاکێشت هەبێ خەڵک بێتە ئێرە تۆ هیچ نەکەیت ئێ داهاتیشت زیاد نابێت داهاتت زیاد نەبێت هیچ لەم کێشانەش حەل نابێ هەنی ئەبێت تۆزە فراوانتر بیر بکەینەوە تەنیا لەم چوارچێوە تەسکەدا بیر نەکەینەوە ئەگەر ئەمە بکەینە ئەمە ترچی بوو وەختی خۆی باز دەکرە بە فڕۆکەخانە بۆ کوردستان دروست بکرێ هەندێ لە برادەران گوتیانە شەقامەکانی ئێمە هێشتا خۆڵە فڕۆکەخانەمان بۆ چییە چۆن بوو چییە هەموو شت پێویستە لە ڕووی گەشتیارەوە خەڵک ڕابکێشین بۆ ئێرە پێویستە لە ڕووی خزمەتگوزاری کارەکانمان زیاد بکەین یعنی هیچ شتێک لەسەر حسابی ئەوەی تر نییە هەر یەکێک بۆ خۆی دەستکەوتێکە و ئەبێتە بابەتێک بۆ زیادکردنی داهاتی کوردستان بەڕێزە گوتی لە هەندێک خەڵک لە بەر مایکەکان هەروە بزەم کاک عەبدولحەکیم بوو بێ ئینتیما قسە دەکەن وەڵاهی من زۆر لەو دیدارانم بینیوە یان لەم چاوپێکەوتنانم بینیوە پەیامنێرەکەشم بینیوە کە بە چ شێوەیەک تەحریکی خەڵکەکە دەکا ئەرێکا کە تۆ نانت نییە تۆ فلانت نییە تۆ فلانت نییە ڕێنای ڕای چییە لەسرە یعنی هەر خۆی ئوسلوبی پرسیارکردنەکە تەحریککردنی خەڵکەکەیە دروستکردنی ئینتیما خەڵک ئینتیمای هەیە بەڵام بەعزێک سەریان لە خەڵکەکە تێکداوە ینا خەڵک ئینتیمای هەیە خەڵک نیشتیمانەکەی خۆشەوێ خەڵک کە سوکاری خۆی خۆشەوێ و ئەرکی ئێوە زیاتر خەڵک هامدەن خەڵک وڵاتەکەی خۆی خۆش بوێ باباسی کەم و کورتیەکان بکەین وەرن ڕوبەڕووی ئەمە دانێ نیشتوین باسی کەم و کورتیەکانەکەین بەڵام خەڵکی فەقیر حەق نییە یعنی ئێمە خەڵک بتۆڕێنین خۆی تووڕە بێ بەسەرسەر و بەسەر چاو بەڵام ئێمە بچین ئەوەندەی تر تەحریکیان بکەین من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە ئەوەی کە دەڵێ لە سرای بەنزینەوەی تر بە نوکتەیە یان بە هەر چۆنێک بێ بۆیە ناتوانم بەرگری لە کوردستان بکەم بۆ ئەو پێشمەرگەی لە خاڵی پێشەکی بەرگریکردنە ئەویش ماڵ و مناڵی نییە ئەویش ژیانی نییە بۆچی ئەو ئەتوانێ بەرگری بکە بەڵام کەسێکی ترکە لە کوردستان بڵا لە سرای بەنزینە وەستاون بۆیە ناچوم ئەم نوکتانە نازانم نوکتە بیان هەرچۆنێ بەڵام جێ پێکەنی نین لە کوردستان زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمۆبیل تۆمار کراوە 2 ملیۆن ئەگەر پێوەرێکتان هەبێ سیرکەن وڵاتانی تر بزانە ڕێژەی دانیشتوان ڕێژەی ئۆتۆمۆبیل بزانن کوردستان لە چه ئاستێکایە ئەگەر وەزی ژیانی خەڵک ئەوەندە خراپ پێ بۆچی 2 ملیۆن ئۆتۆمۆبیلی تۆمار کراو لە کوردستان هەیە باسی ئەوەتان کە هەندێک شت تکراریە باسی موچاوە نەکردم بۆیە دووبارەی ناکەمەوە قەیرانی حکوم ئەوەی کە لە کات قەیران حکومەت لەکوێوە وڵای کاکە گیان لافاو بووە حکومەت لەوێ بووە کۆڕۆنا بووە حکومەت لەوێ بووە گرانی بووە گرانی خواردن بێیان سوتەمەنی بووە حکومەت لەوێ بووە چۆن لەوێ نەبووە حکومەت بەشدار بووە بەخۆشمەوە بە هەموو وەزیرەکانیش و بە هەموو بەڕێوەبەرەکانیش حکومەت بەشدار بووە لە هەموو شوێنێکیش لەوانەیە هەموو شتمان پێ نەکراوێ بەڵام بەشدار بووین اینجا لەوەی چیمان کردووە مەسەلەی سوتەمەنی بەداخەوە حکومەتی عێراق بڕێکی دەنارد بۆ دابینکردنی بنزین بەداخەوە ئەوەشی نەنارد کێشەمان بۆ دروست بوو بە موشک لە یەکێک لە پاڵاوگەکان درا ئەمە وای کرد قەیرانێک دروست بوو لە لایەکی ترەوە وەختی خۆی هەر ڕاگەیەنکاران خۆتان
گلەی ئەوەتان دەکرد کە مادەی خراپ بە ناوی بەنزین داخلی کوردستان نەکرێ حکوومەت لەسەر پێشنیاری خۆتان بڕیارێکی وەرگرت کە ئەبێ کواڵەتی کنترۆل هەبێ و مادەی خراپ کە ئەبێتە زیادکردنی شێرپەنجە و نازانم چی و چی نەیەڵن بە ناوی بەنزین داخل بکرێ بەنزین بە ناوی بەنزین داخل بکرێ ئەم ڕێکارە نەیگرتە بەر هەندێک ڕێکاری گرتە بەر کە ئەبێ بەنزین داخل بکرێ ئەمە وە دواتر تەنیا ئەوە نییە حکوومەت دەیەوێ هاوڵاتی سوودمەند بێ نەک بازرگان بە تەنیا بازرگان مافی خۆیەتی سوود لە ئیشەکەی خۆی ببینی بەڵام هەمووشت بەمانە بەڵام نابێ قورسایەکە بخرێتە سەر هاوڵاتی حکوومەت بەرگری لە مافی هاوڵاتی دەکا پشتیوانی بازرگان دەکا بەڵام پشتیوانی و بەرگری لە مافی هاوڵاتیان دەکەمە نەوانەوێ بارەکە قورس بکرێتە سەر هاوڵات ئەو ڕێکانەیە گیرانەبەر بوو ئەوە بووە کە شماوادی دروست بێتە ناو دوای ئەوەی کە بینیمان قەیرانش دروست بوو حکوومەتی هەرێم هەوڵی ئەوەیدا بڕیاری پێویست بدات بۆ ئەوەی هەڵگرتنی گۆمرێک لەسەر ئەو شوێن ئەو شتانەی کە دەبنە هۆکاری زیادبوونی نرخەکە کە نەفت و بەنزینەوەنە بێ و شکر بۆخوا قەیرانەکەش تا حدێک چارەسەر بووە بەڵام هەمووی بە ئێمە چارەسەر نابێ بۆچی چکە دنیا هەمووی تووشیا و قەیرانە بووە بڕۆ لە لەندەن بڕۆ ئەمریکا بڕۆ ئەڵمانیا بڕۆ هەر شوێنێکی دنیا بزانە نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە نرخی سوتەمەنی کە بەرز بوو شتی تریش بەرزە بێتەوە چکە زۆر شت بە سوتەمەنی دروست دەکرێ نەقل بە سوتەمەنی ئەکرێ حتا ماوەندی خواردن کە دێ ئەگەر نەقلکردنی سوتەمەنی زیاد بێ ئەچێتە سەر نرخی خواردنەکە لە هەموو شوێنی دنیا نرخی خواردن و نرخی سوتەمەنی زیاد بووە بەڵام حکوومەتی یارێن بۆ ئەوەی دیسان ئەڵێم بارگرانی نەکەوێتە سەر هاوڵاتی هاتووان دێ ڕێکاری گرتووە دەبەر مەسەلەن گومرێکی لەسەر هاوردەکردنی ئەم جۆرەشتانە کەم کردوتەوە لە هەندێک شوێن نان 10 سەمون نان بە 1000 دینار بوو بۆ بە 8 سەمون خەڵک تۆزێک گلەی هەستە حکوومەت هات یەکسەر کارەباکەی بە بەڵاشدا فڕنیخانەکان بۆ ئەوەی کە نانەکە گران نەبێت لەسەر هاوڵاتی حکوومەت شتی کردووە ئەوانیە نەیکرد بێ زۆر شتی کردووە لەسەرەوە و زیاتر لە 20 میلیۆن دلار خەش دەکەم بۆ پشتیوانیکردنی نرخی بنزین یعنی ئەوە نییە حکوومەت زۆر شتی کردو بەڵام بەداخەوە ئێوە قسەیەکتان کرد نەبوونی پەیوەندیەکی تند و تۆڵ بینی ڕاگەاندن و حکوومەت لەوانەیە حکوومەت زیانێکی گەورەی لە خۆی داوە کە نەیتوانیەوە ئەم جۆرەشتانە بە ڕێگەی ئێوەوە بە خەڵک بگەینێ هەندێکی پێشنیار بووە من باسی پێشنیارەکان ناکەمەوانە لای خۆم هەڵەگرم و ئینشاڵڵا ئیشی لەسەرەکەی پرۆژەکان حساب کاک عەدنان دەڵێ کە جیاوازی تێداکراوە وڵڵی کاک ئێمە جیاوازی لە هیچ پرۆژێکمان نەکردووە بەڵام بازرگانەکە خۆی کە دێ داوای پرۆژەکە حکوومەت ناتوانێەوە پرۆژەکان جێبەجێ بکە بەڵام ئەو پرۆژانەی کە دێن بازرگان داوای دەکە حکوومەت هەڵسەنگاندنی بۆ دەکا و دواتر لەسەر ئەوە بڕیار دەدا بەڵام لە شوێنێک لیان لە پارێزگایەک زیاتر خەڵک هات بێتە پێشەوە بۆی پرۆژەی تێدا بکە ئەمە خەتەی حکوومەت نییە بەڕێز جەنابەت دەڵێ کە لە سلەیمانی هیچی بەسەر هیچەوە نەماوە یان سڕەی بەنزین 8 ساعەتە یان موچەخۆر گلەی دەکە و فڵان واوانە بەڕێزان داوایەک کرا من وەختی خۆی ئێمە کاتی نەم کابینەیە گوتم ئێمە ئەبێ بزانین سەرچاوەی ئەم حکوومەتە هی ئەم وڵاتە چەندە ئیداهات ئەوەی نەفت دیارە دیلۆیتە فڵانە حکوومەتی عێراقیش دیارە بەڵام سەرچاوەی داهاتی ناوخۆمان دیار نییە ئەبێ بزانین چەندە گوتمان بە هەمووی بێتە وەزارەتی دارایی وەزاری دارایی هەموو وەزارەتێک سەرچەوەیەکی هەیە بۆ بێتە وەزاری دارایی ئمە بزانین چەندە نەک ئەوەی گڵی دەینەوە هەر ئەمان دایەوە بەڵام هیچ نەبێ با بزانانی سەرچەوەکە جانب داهاتەکە کۆی گشتی داهاتەکە چەندە دوای ئەوە داوایەکی زۆر کرا کە بە حساب ئەو وەختەش تۆمەت خرایە پاڵمان کە بە حساب من قورخی دەستەڵاتم کردووە و دەستەڵاتەکان شۆڕ ناکەمەوە بۆ پارێزگاکان هەر لەسەر ئەو داوایە گوتم فەرمون ئەمە دەستەڵات بەڵام دەستهەڵات لەگەڵ بەرپرسیارەتی دێ دەستهەڵات تەنیا ئەوە نییە تۆ دەستەڵاتت هەیە ئەبێ بەرپرسیارەتی ئیداری و مالیش وەربگریت دەستەڵاتەکان دراونەتەوە هەموو پارێزگاکان ئەمە من باسی سلەیمانی ناکەم سلەیمانی هەڵەبجێ هەولێرە دۆکە چکە مەسەلە ئەوە نییە تەنیا هەولێرە بەرەمبەر بە سلەیمانی هەموو
پارێزگاکان دەست هەڵاتیان بۆ شۆڕکراوەتەوە ئەگەر کێشە لە پارێزگایك هەبووە ئەبێ لە ئیدارەی محلی پارێزگاکە بپرسن بۆ ئەم کێشە سەری هەڵداوە ئەگینا حکوومەت بە چاوێکی یەکسان لەگەڵ هەموو پارێزگاکان مامەڵی کردووە کاک بەهادین ئەڵێ ژیانی خەڵک زۆر خڕە وەڵڵاهی من حەزەکەم خەڵک هەمووی لە تەلاری ئاڵتونیدا بژی بەڵام ئیمکانیاتی ئەم وڵاتە ئەمەیە ئێمە دەمانەوەی زیاتریکەین بەڵام زیاترکردنی ئیمکانیات و داهات پێویستی بە کاری هاوبەشە ئێوەش ئەبێ یارمەتی دەری ئێمە بن ئەگەر کارێکی باشمان کرد دەستخۆشیەکمان لێ بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین هەنگاوێکی باشتر باوێژن بەڵام هەرچی باشت کرد هەر بە خراپە لێک درایەوە ڕێگەت لێگیرە و خەڵکێک هەیە بەرژەوەندی تێک چووە کاکە خەڵکێک هەیە بەرژەوەندی تێک چووە ئیتر لەسەر ئاستی سیاسی بێ یان لەسەر ئاستی شخصی بێ بەرژەوەندی تێک چووە و دەست هەڵاتیشی هەیە دەست هەڵاتی
وڵاتی بە ڕۆژنامەنووس بە میدیا بەوەی زیاتر ئەوانش بتوانن یارمەتی ئێمە بدەن. کاک محەممەد کەریم دەڵێ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ڕێگەی چارەسەری هەموو کێشەکانەوە لە ڕاستە بەڵام فەرمو بۆ بەغدا لەگەڵ ئێمە ڕێبکەوێ خۆ ئێمە نین ڕێک ناکەوین ئێمە چەندین جار شانمان ناردوتە بەغدا بۆ ڕێبکەوین بەڵام ئێمە دەستورێکمان هەیە ڕێککەوتن لەگەڵ تەسلیم بوون دوشتی جیاواز ئێمە دەڵێن با دەستور حەکەم بێ هەرچی ئەرکی دەستوریە لەسەر شانی ئێمە جێبەجێ دەکەین بەڵام هەرچی مافی دەستوریشمانە ئەبێ ڕێزی لێ بگیرێ بەغدا دەیەوێ ئێمە ئەرکەکە جێبەجێ بکەین بەڵام مافەکەی ئێمە نەدا ئەگەر بەغدا ئامادە بێ بێتە پێشەوە لەگەڵ ئێمە ڕێبکەوێ وەڵڵا ئێمە ئامادەین ڕێبکەوین لەگەڵ بەغدا و پێم وایە ئەبێ ئێوە ئەو شادیەمان بۆ بدەن کە چوونی چەندین شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا چەندین جار یان داوەتکردنی ئەوان بۆ ئەوە بووە لەگەڵ بەغدا ڕێبکەوین بەڵام ئێمە ناتوانین نە من نە هیچ کەسێک لەم حکوومەتە مافی ئەوەی نییە بێ لەسەر حسابی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تەنازل بکە هی ئێمە نییە تاکو بیبەخشین هی خەڵکە ئایا خەڵک ئامادەیە مافی دەستوری خۆی ببەخشێت ئەگەر ئامادەیە با بێڵێ ئەگەر نە حکوومەت ئەرکێکی ئەخلاقی لەسەر شانە ئەرکێکی یاسایی لەسەر شانە کە ئەبێ پێداگیری لە هەموو مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکە لەسەر ئەو بنەمایش ئێمە ئامادەین لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر هەموو پرسەکان ڕێبکەوین جەنابەت هەندێک باست کرد بەرپرسی گەندەڵ هەیە بەڵام ڕاگەیاندکاری گەندەڵیش هەیە ئەمە قسەی جەنابتە بەڵام من دیسان دەڵێم بێگومان لە ناو هەموو پیشەیەکدا مەرج نییە هەموو کەسێک وەکو یەک بێت ئینسانی باش و خراپ لە هەموو شوێنێک هەیە ئینسان هەیە کە ئەجندەی تایبەتی هەیە ئەم جۆرەشتانەش هەمووی دیارە بۆیە پێویستە من دیسان دەڵێم وەزارەتی ڕۆشنبیری تۆزێ خێرات ئەوە تر بێ مکمتر بێ لەسەرەوەی کە هەم بۆ پشتیوانیکردنی هەم حکوومەت بۆ پشتیوانیکردنی کاری ڕۆژنامەگەری و هەم لە ڕێگرتن لە خراپ بەکارهێنانی ڕۆژنامەگەری بەناوی ڕۆژنامەگەری ئەبێ ئەو جۆرەشتە ئەنجام بدرێن ئەوەی یاسای دیجیتالی بەکوێ گەیشتووە یاسای دیجیتالی خۆم یەکێک بووم لەوانەی کە زۆر پاڵپشتیەوە بووم ئێستاش دەڵێن با بچێتە پەرلەمان بەڵام بەداخەوە لایەنەکانی تری هاوپەیمان لە حکوومەت پێیان وا بوو کە ئەم یاسا دیجیتالیە سنووردار دەکا ینی ڕاداربڕین سنووردار دەکە بۆی ئەوان گەڕاندیتیانەوە یینە من خۆم ئێستش لەگەڵم کە ئەم یاسا بچێتە پەرلەمان و لەوێ مناقشە بکرێ و پەسەندیش بکرێ کاک سلێمان جەنابەت دەڵێ کێشەی پلاندانەمانەیە کاتەکەمان زۆر وڵای ڕاستە کاتەکەمان زۆر بە خۆزگا کورتتر و پوختر بواە بۆ ئەوەی خەڵک هەمووی گوێی لە هەموو قسەکانیەوە پێم وایە کەس تااقەتیەوەی نابێ بەڵام دیسانیش ئەوەی لەسەر شانمان نابێ بیگەینین کە دەڵێن بەحساب من میدیام هەیە پشتگیری میدیا دەکەم فلانیان فلانە کەس میدیای هەیە پشتگیری میدیا دەکە بەڕێزان لە هەموو دنیا میدیا لەلایەن کەسانێک یان لایەنێک پشتگیری دەکرێت تر ئەوە چه ڕێکخراو بن کەسایەتی سیاسی بن حزب بن هەر جۆرێک بێ گرنگ ئەوەیە ئاشکرا بێ کێ پشتگیری میدیا دەکە گرنگ ئەوە نییە کێ لە پشتیەتی مهم دیار بێ ئەو کەسێکیە ئیتر هەر کەسێک بێ با دیار بێ بۆ هەموو میدیاکانەوەی حزبی ئەمە پارتی ئەمە یەکێتی ئەمە گۆڕانە ئەمە نەوەی نوێیە دیارە بە ئەم حزبانە پشتیوانی ئەم ڕاگەیانە دەکەن بەڵام ئەوەی دیار نییە بە ئەوەش بۆ خەڵک دیار بێ کێ پشتیوانی ئەم ڕاگەیانە دەکە ئەگەر خەڵکە بە دیار بخەن کام خەڵک سەرچاوی داهاتەکانی چۆنە لەکوێوە هاتووە لەکوێ ئارەسە دەکرێت ئامانجی چییە ئەم جۆرەشتانە بە هەبێ زۆر پێویستە بۆ ئەوەی خەڵکیش متمانەی زیاتری بە میدیای خۆی هەبێت ڕۆلی میدیا پاش خراوە پێشتر وانە بووە کە کەمە ڕەوفا دەڵێ بەخوامە لەگەڵ ڕێزم بەڵام ئەمە ڕێی جەنابتە من هاوڕانیم لەگەڵ ڕێی جەنابەت چونکە بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگریمان نەکردووە لە
ڕۆلی میدیا بەعکسەوە من بە هەموو شێوەیەکی پشتیوانی میدیام و ئەمەوێ میدیایەکی بەرپرس ڕاستگۆ لەگەڵ خۆی لەگەڵ خەڵک هەبێت و بەڵام بە حقیقەت ناژبێ تۆمەت بەخشین بە ناوی راپۆرت و میدیاکاری پێنەسە بکەین یعنی ناکرێت تۆ پەلاماری کەسێ بدە خۆ جەنابەت خۆت دەڵێ خۆت یەکێکی لەو قوربانیانەیە کە پەلامار دراوی تۆمەتت پێبەخشراوە ئەبێ چۆن جەنابەت ئەو حەقا بە خۆت ئەدەی پارێزگاری لە مافی خۆت دەی هەموو خەڵکێک مافی ئەوەی هەیە ڕێگری لەوە بکە کە تۆمەتی پێ ببەخشێ اینجا ئەمەش یەکێکە لە تۆمەتەکان من لەسەر خۆم قبوڵی ناکەم هێشوخان ئەڵێ بۆچی دەرگاکانت داخراون وەڵاهی من دەرگەمدا نەخراوە من نازانم یعنی بە ئێمە زۆر جارەوە هەبووە کە مەسەلەن پرس کۆنفرانس دەکرێ پرس کۆنفرانس کەس داوت ناکرێ ئەوەی دێ ئەوەی نایە کەس ڕێگری لێ ناکە بەرپرسان هەن مەسەلەن لەگەڵ فلانە کەناڵیانە لەگەڵ فلانە کەناڵ قسە ناکەن هەڵوێستیان هەیە چونکە ئەم کەناڵانە بەداخەوە لە جێتی ئەوەی یعنی بێن بە شێوەیەکی پرۆفێشناڵانە ئیشەکەی خۆیان بکەن بە ئەجێندەیەکی پێشوەختە دێن ئەنە هەندێکشدا وەزیر لەوانە قەنەعەتی نەبێ بەوەی کە بە شێوەیەکی بێلایەنانە قسەی لەگەڵ دەکرێت ئەگینا کەس ڕێگەی لە وەزیر نەگرتووە کە لەگەڵ هیچ میدیاکارێک قسە بکە جەنابەت دەڵێ توند و تیژی بەرامبەر بە ئافرەتان زیاد بووە و جگە لە کاقوبات کەسی تریچی نەکردو وڵێ کاقوبات بە ناوی حکوومەت کردوێتی کاقوبات ئەگەر بەشێکە لە حکوومەت کەواتە حکوومەت کردوێتی ناکرێ هەر کەسێکمان ئیشێ بکەین لە هەر شوێنێک تەنیا بە ناوی خۆمان بیکەین ئەوی بە ناوی حکوومەت هەر هەمومان بەرپرسیار بین و بەداخەوەش کە ڕێژەی تند و تیژی نەک بەرامبەر بە ئافرەت بەرامبەر بە هەموو هاوڵاتی کە زیادی کردووە ئەبێ ڕێگری لێ بکرێ ئایا ئێمە چیمان کردووە زۆر شتمان کردووە مەسەلەی کۆکردنەوەی چەکی نایاساییە مەسەلەی هەڵمەتی گرتنی تاوانبارانە مەسەلەی ڕێگریکردنە مەسەلەی بەڵام لەوە گرنگتر ئەوەیە لە ڕووی پەروەردەییەوە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی خۆمان وا پێ بگەینین کە لە تند و تیژی دوور بکەوێتەوە ئەوە ئەمە ئەرکی پەروەردەیە ئەرکی مامۆستایانی زاناییە مامۆستای ئاینی کە ئەو ڕێنمانە بدەن بە خەڵک و لە هەمووش گرنگتر ئەوە کە کۆمەڵگی خۆمان بە خۆمان زیاتر لە هەموو کەسێ خۆمان بە بەرپرسیار بزانین بە ئەوەی کە خۆمان پێ بگەینین لەوەی کە وەکو کۆمەڵگەیەکی سەرکەوتوو مامەڵای لەگەڵ یەکتر بکەین من سپاستان دەکەم تۆزی بە خێرایی یەک دوشتی تر هەیە بۆتان باسەکەم وەکو هەندێک داتا هەیە ئەخەمە ڕوو بۆ ئێوەی بەڕێز کە دەستکەوتی حکوومەت چی بووە لەم کابینە ئەمە بەشێکن هەموو شتەکان نین بەڵام لە ڕووی بواری دارایی و ئابووری ئێمە داهاتەکانی دەواازەکان بە ڕژەیەکی بەرچاو بە جۆرێک سێ بەرامبەر بووە زیادی کردووە لە ساڵی 2016 563 میلیارد دلار بووە لە ساڵی 2021 گەیشتوتە ملیارێک و 690 میلیۆن دلار دینار خەرجی حکوومەت لە 200 میلیۆن خەرجی حکوومەت لە 200 میلیۆن کەم کراوەتەوە بۆ 70 میلیۆن دلار داهاتی نەوت لە ڕێژەی 25% کە بۆ وەزاری دارایی گەڕاوەتەوە زیاد کراوە بۆ 41%. تەخفیزاتی هەر بەرمیلێک تقریبا 4 دلار کەم کراوەتەوە ئەمەش بۆ خەزینەی گەشتی گەڕاوەتەوە. من شتێکی ترتان بۆ باس بکەم کە لەم کابینە هاتی نەمە من داوام کە گوتم بە ممتەلەکاتی حکوومەت بزانین ئێمە چ ممتەلەکاتمان هەیە لە هەموو حکوومەت ئەوەی کە تۆمار کرابوو بۆیان هێنام گوتیان 28 ممتەلەک لەسەر ناوی حکوومەت تۆمار کراوە نەک نییە تۆمار نەکرابوو ئێمە لێژنەمان پێکێنا هەر لەم کابینە بۆ ئەوەی بزانین ئێمە چیمان هەیە دوای ماوەیەک هاتنەوە 36,000 ممتەلەک بە ناوی حکوومەت ئێستا تۆمار کراوە لە وەزارەتی ناوخۆ زۆر شت کراوە بۆ ئەوەی کە چاکسازیەکان بە ئاراستەی کەمکردنی ڕوتین و فەرهەمکردنی خزمەت گوزاریەکان مەسەلەن بنکەی دەرهێنانی پاسپۆرت بەڵێ
پێنج بنکەی نوێی دەرێنانی پاسپۆرت کراونەتەوە لە سۆران و کۆێ و چەمچەماڵ و زاخۆ ئاکرێ و لە پلاندایە یەکەیەکی نوێتریش بکرێتەوە لە قەزای ئامێدی هەروە لە قەزای پێنجوێنیش لە ژێر پرۆسەدایە. 50 بنکەی تۆماری کارتی نیشتیمانی لە سەرانسەری هەرێمی کوردستان کراونەتەوە. دامەزراندنی سیستمی نوێی شۆفێری و ساڵانەی ئۆتۆمۆبیل بە پێی ستانداردی جیهانی کە لەم نزیکانە دەکەوێتە کار کە بە پێی پلانەکەم خزمەتگوزاریە نوێ لە 22 بنکە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. بەگەرخستنی سیستمی گرێبەستی ئەلکترۆنی بۆ کڕینی فرۆشتنی ئۆتۆمبیل، زیادکردنی داهات بە ڕێگەی دانانی ڕسوماتی ڤیزە و نشینگە، دانانی ڕێنمایی بەرگری شارستانی و سەلامەتی گشتی کە تایبەتە بە دانانی ستانداردەکان بەرگری شارستانی لە باڵەخانە و شوێنە گشتیەکان و وێزگەکانی سوتەمەنی. لە ئاستی یاسایی دوو پرۆژە یاسای گرنگ پەسەندکراوە دەرچێنراوە کە یاسای کۆمپانیا ئەمنیەکانە و یاسای چەکە لە هەرێمی کوردستان کە ئەمە بۆ ئەوە بووە و چەکە نەیاساییە لە هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە. لە سێکتەری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن، ئاوادانکردنی 6 پرۆژەی ڕێگەوبان و بە بودجەی 854 میلیارد دینار کە 1212 کیلومتر بەرهەمیان هەبووە و 92 کیلومتر دووسایدا و چەندین ڕێگەی یەکساید و تونێل و پردی گەورەی لەخۆگرتووە بە گشتی 12 میلیۆن متر دووجار قیرتاوکردنی لەخۆگرت بوو. بەڕێزان بیرتان نەچێ ئەمە هەمووی کراوە لە کاتێک کە ئێمە لە قەیرانی ئابووریشدا بووین. لە سێکتەری وەبەرهێنان کابینەی نوێم گرنگی تایبەتی بە پرۆژەی پیشەسازی و کشتتوکاڵیەکاندا و هانی وەبەرهێناری داوە کە لەو سێکتەرانە پرۆژە پێشکەش بکەن. تا ئێستا لە کابینەی نوێم 194 پرۆژە لە سێکتەری جۆرا و جۆر ماڵیەتیان پێدراوە بە سەرمایەی 11 میلیارد و 155 میلیۆن دلار. سێکتەری کشتتوکاڵ کە خاڵێکی گرنگ بووە بۆ ئەم کاوبینەوە ویستومانە زۆر گرنگی بەو سێکتەرە بدەین بۆ هەمە جۆرکردنی داهات و پێم وایە ئەمە سەروەتێکی لە بنهاتووە کە بەداخەوە دەبووە زۆر زیاتر گرنگی پێ بدرێ و ئێستا ئەمە بۆ ئێمە جێگرەوەی نەفت و غازیش بواە. بەڵام ئێستاش درەنگ نییە بۆ ئەوەی کاری زیاتری لەسەر بکەین. بەرزکردنەوەی ئاستی وەبەرهێنان و بەرهەمهێنان لە بواری کشتتوکاڵیدا بۆ دامەزراندنی کارگەکانی پیشەسازی و خوراک و پیشەسازی کشتتوکاڵی بە شێوەیە کە لە ڕێژەی 1.8% بۆ سەروی 8% بەرز بووتەوە. لەم کابینەیە 8 بەرابەر پێشکەوتنی بەخۆوە بینیوە کارتی کشتتوکاڵ. لە ڕێگەی دەرچواندنی یاسای سەرپەرشتیارانی پرۆژەی کشتتوکاڵیەکان ئەمە دەبێتە هۆکاری ڕەخساندنی زیاتر لە 5,000 هەلیکار لە سەرجەم پرۆژەکانی کردی تایبەتی پرۆژە کشتتوکاڵیەکان بۆ دەرچوانی بەشەکانی کشتتوکاڵ و ڤێتەرنەری. دامەزراندنی پرۆژەکانی بە بازارکردنی گەنم کە خۆی دەبێنێتەوە لە 13 کارگەی جۆرە و جۆر لە هەرێمی کوردستان کە توانای خزنی 500,000 تن گەنمی جوتیارانی هەیە بۆ پاراستنی ئاسایشی خوراک. ئەمە جگە لەوەی کە لە کەرتی تایبەتیش کارگەی پیشەسازی خوراک دامەزراوە. تەنیا بۆ نمونە لە هەولێر تەنیا توانایی وەرگرتنی 1,200,000 تن گەنمی هەیە. و جگەلەوە هەوڵێکی زۆریشمان داوە هەم لە سەفەرەکانی خۆم هەم لە وەزیرە بەڕێزەکان کە چۆن سەردانی وڵاتانی دەریشمان کردووە هەوڵمان داوە بازاری دەرەوە بەڕووی بەرهەمە ناوخۆیەکان بکەینەوە و لەگەڵ ئەوروپا لەگەڵ وڵاتانی کەندا و زۆر کارمان کردووە و خۆشبەختانە گرێبەستیشمان کردووە بۆ هەناردەکردنی بەرهەمی ناوخۆیی کە ئەمە ئەبێتە هەم برەندی کوردستانی لە بازارەکانی دەرەوە کردنەوەی بازاری دەرەوە بەڕووی جوتیارانی هەرێمی کوردستانەوە و ئەمە تەشجیعی جوتیاری خۆشمان دەدا بۆ ئەوەی زیاتر بەرهەمی ناوخۆیی دروست بکە. هەروەها پارێزگاریکردن لە زەوی کشتتوکاڵی بە شێوەیە کە ئاستی تەرخانکردنی زەوی کشتتوکاڵیمان بۆ پرۆژەی ناکشتتوکاڵی و بیناسازی بە ڕێژەی 80% کەم کردوتەوە کە واتە زەوی کشتتوکاڵی بۆ شتەکانی تر بەکار نهێنێ. لەم کابینە زیاتر لە 283 پرۆژەی سێکتەرە جۆرە و جۆرەکانی سامانی ئاژەڵی مۆڵەتی پێدراوە. زیاتر لە 30,000 خانووی پلاستیکی دروستکراوە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان. لە سێکتەری بازرگانی و پیشەسازی ژمارەی کۆمپانیای خۆماڵی 2659 کۆمپانیان
ژمارەی کۆمپانیای بیانی 87 ماڵەتی دامەزراندنی کارگە 553 دروستکردنی 3 سایلۆ بە گوژمەی زیاتر لە 58 ملیارد دینار و دروستکردنی 19 کۆگا سێکتەری کارەبا کە باسم کرد تۆزێک بەڵام ئێستاکە ئێمە 3100 مگاوات کارەبا بەرهەمدێنین بەڵام توانای بەرهەمهێنانی 6903 مگاوات ئێستا هەمانە ئێستا ژێرخانی ئەوەمان هەیە ولا تا دوای ساڵی 2023 2493 مگاواتی تریش ئەتوانین بەرهەم بێنین لەمە تەمانگی دا ئێمە دەتوانین 650 مگاواتی تر بخەینە سەر سیستمەکە و لەمەش پێکاتوە کە ئەم 2493 مگاواتە لە کۆمباین سایکل و هایدرۆپاوەر و سۆلار و فلێرد گاز کە ئەمە ئیزافە دەکرێتە سەر سیستمی کارەبا لێرەدا لەم کابینەیەوەی کە تا ئێستا کراوە جگەلەوەی کە تەمانگی دا و ساڵی داهاتوو دەگرێت 615 مگاوات بە ڕێژەی 19.4 زیادی کردووە یەکەم جارە لە هەرێمی کوردستان و عێراق توانیمان بڕی 165 مگاوات بەرهەم بێنین لە غازی مساحەب ئەو فلێرد گاز یەکەم جارە ئێمە ئەوە کە هەر بە هەدەر ئەچوو بە فیڕۆ ئەچوو ئێستا هەمووی کراوەتەوە بە کارەبا و ئەدرێتەوە بە ئەو شەبەکەی کارەبای هەرێمی کوردستان تێکڕای زیادکردنی دەمژمێرەکانی کارەبا بە معدل 2.47 یان 2 ساعت و 47 دقیقە بووە هێشتا کەمە طبعا ئێمە دەمانەوێت 24 ساعتمان هەبێ بەڵام بە جیاوازی بینی ساڵی 2018 و 2022 ئەویش بۆ ئێمە سەر هەندێک جارە بینین لە زستان یان هاوین چونکە بەکارهێنانی کارەبا زۆر زیاترە کاتی کارەبا کەمە بێ ئەمە یەک دوو ڕێژەی بەکارهێنەرانی کارەبا زیادی کردووە بەوەی کە هاوبەشانی کارەبا لەم کابینە 328674 هاوبەش زیادی کردووە ئەمەش ڕێژەی 12.26%. پاش ئەنجامدانی هەموارکردنی گرێبەستەکانی بەرهەمهێنانی کارەبا توانیمان بە کەمکردنەوەی تێچووی یەکەی کارەبا لەسەر وەزارەت کە 128 دینار بووە لە ساڵی 2018 ئێستا کەممان کردووە بۆ 80 دینار ئەمانە ئەو جۆرەشتانن کە لە کاری چاکسازیدا ئەنجام درراوە کەواتە یەکەی کارەبا لە 128 دینار بۆ 80 دینار کەم کراوەتەوە ئەنجامدانی پرۆژەی پێوەری زیرەک بووە کە هۆی کەمکردنی بە فیڕوچوونی کارەبا لە 45% بۆ 31% هێشتاش زۆرە ئەبیاوەش کەم بکرێتەوە بەڵام بەدەخەوە هەندێک پیج و ئەوانە باسییان دەکە بڕۆن ئەم پێوەرانە بشکێنن ئەمە فلان ئەمە خراپ ئەگەرەوە نەبووە لەوانە ئەم ڕێژە زیاتریش بواە لە بەم پرۆژە توانیمانە 14% داهاتی کارەبای بە فێڕوچوو بگەڕینەوە بۆ گەنجینەی حکوومەت کەواتە پێوەری زیرە کارەبا زیاتر ناکا بەڵام داهاتی حکوومەت ئەوەی کە بە فێڕۆ دەچێت بە خزینەی حکوومەت دەگەڕێنێتەوە زیادکردنی داهاتی کارەبا لە 298 ملیارد دینار لە ساڵی 2018 بۆ 1 تریلیۆن و 650 میلیۆن دینار لە ساڵی 2021 بە ڕێژەی 436%. ئەو پرۆژانەی وەستا بوون و زۆر بوون بۆ تۆڕەکان توانیمان زۆربەیان تەواو بکرێن بە گوژمە 667.7 میلیۆن دلار. سێکتەری شارەوانی و گەشت و گوزار بنبەرکردنی زێدەڕەوی لە سەرزەوی و ملکی گشتی ئەنجامدانی پرۆژەی استراتیژی ڕێگاوبان لە هەموو شارە گەورەکانی کوردستان شاری هەولێر و سلەیمانی دۆک وەکو شەقامەکانی 150 متری هەولێر 100 متری سلەیمانی شەقامی بارزان لە دۆک کە بەداخەوە تەمویل کە دەکرێت هەندێک جار ئەو پارێش وەک خۆی نادرێ بەڵام من لێرەوە دەمەوێت سوپاسی کەرتی تایبەت بکەم کە کارەکانی خۆیان دەبەردەوامن بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانە. تۆمارکردنی بەرزترین ئاستی هاتنی گەشتیار لە ساڵی 2021 کە گەیشتوتە زیاتر لە 4 میلیۆن گەشتیار ئەمەش بە بەراورد بە ساڵانی پێشتر بەرزترین ئاست بووە بەڵام ئەگەر ئێمە ئەم جۆرە پرۆژانەی تریش بکەین بێگومان ئاستی گەشتیار هاتنی گەشتیار بۆ کوردستان زیاتریش هەبێت. بەگەرخستن و تەمیلکردنی کارگەی چارەسەری خاشاکی سلەیمانی و کردنەوەی کارگەی خاشاکی ئامێدی و کارکردن لەسەر 4 کارگەی چارەسەری لە شارەکانی هەولێر و چەمچەماڵ و زاخۆ و سید سادق. لە سێکتەری پەروەردە شوێنی نوێ بۆ زیاتر لە 60,000 قوتابی داوین کراوە لە ڕێگەی دروستکردنی 57 باڵەخانەی نوێ تا کۆتایی کابینەی نوێیەم ئەم ژمارەیە دەگاتە سەرووی 100,000 قوتابی.
ڕاهێنان بۆ 6,000 مامۆستا و فەرمانبەری وەزارەتی پەروەردە لەم کابینەیە کراوە. لە کەرتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کەمکردنی کرێی خوێندن بۆ قوتابیان لەم کابینە بە ڕێژەی 100% لە 3 ساڵی کابینەی نوێیەمدا هەموو ئەو قوتابیانە لە ڕێگەی زانکۆلاینەوە داخوازیان پێشکەش کردووە دەرفەتی خوێندن بۆ هەر هەمویان ڕەخسێنراوە. دابینکردنی کورسی خوێندنی خۆڕایی بۆ سەرجەم منداڵانی شەهیدان. دابینکردنی کورسی بۆ سەرجەم پێشکەشکارانی خوێندکارانی کەرکووک و شەنگاڵ و خانەقین. دابینکردنی زیاتر لە 6,000 کورسی خوێندنی باڵا بۆ دیپلۆم و ماستەر و دکتۆرا. دابینکردنی پاڵپشتی دارایی لە ساڵی خوێندنی ئەکادمی 2022 مانگانە بە بڕی 7 ملیار و 500 میلیۆن دینار. لە کەرتی تەندروستیش دانانی 2 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان و یاسای مافی نەخۆش. ڕێخستنەوە و دانانی ڕێنمایی تایبەت بە نەخۆشخانە و سەنتەرە تایبەتەکان و کەمکردنەوەی نرخ بە ڕێژەی 40%. دابینکردنی ئامیرەکانی چارەسەری بە تیشک و کردنەوەی سنتەری زیاتر بۆ شیرپەنجە. لە بواری چارەسەری زیادکردن و فراوانکردنی دام و دەستگە تەندروستیەکان ئەنجامدانی نەشتەرگەریەکان بە ڕێژەی 76% لە کەرتی گشتی و 24% لە کەرتی تایبەت. خزمەتکردنی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان. خەرجکردنی زیاتر لە 19.5 ملیار دینار کرێی خوێندنی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی. دەرکردنی فەرمانی زیاتر بە پێدانی 11,141 پارچە زەوی بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیکرا و گیراوی سیاسی. تاپۆکردنی 200 شقە و تاپۆکردنی 375 خانۆی سەروەران و تاپۆکردنی 1500 پارچە زەوی لە شاری ئەولێر بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان کە لە ساڵی 2011 پێیاندراوە. داتابیسێکی ناوی سەرجەم کوڕکچی شەهیدان و ئەنفالکراوان بۆ دابینکردنی خزمەتگوزاری بۆیان. لە وەزارەتی داد بە ئلکترۆنیکردنی 57 فەرمانگەی دادنووسی لە کۆی 68 فەرمانگە. کردنەوەی 13 فەرمانگە و جێگرایەتی تاواکاری گشتی تۆمارکردنی خانوبەرە دادنووس جێبەجێکردن و چاودێری ناکامەکان. لە سێکتەری پاراستن و چاکردنی ژینگە هەڵی کار بۆ دەرچوانی ژینگە نزیکی 807 دەرچوانی بەشی ژینگە وەک چاودێری ژینگەی دامەزراون لەسەر پرۆژەکانی کەرتی تایبەت کە موچەیان لەسەر خاوەنی پرۆژەکە دەبێت. پرۆژە یاساکان کە ڕەوانەی پەرلەمان کراون. لەم کابینە 24 پرۆژە یاسا ئاراستەی پەرلەمانی کوردستان کراوە. زیاترین سەردانی پەرلەمانی کراوە لەلایەن لێژنەکانی حکوومەتەوە لە ئاستی وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکان. زیاترین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەم کابینەوە کراوە. زیاترین ڕوونکردنەوە و پێدانی زانیاری دراوە لەم کابینەوە. دانانی داتا سنتەرێکی ناوەندی بۆ بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان لە کوردستان کە لە ماوەیەکی نزیک دەخرێتە کار و بەستنەوەی هەموو وەزارەتەکان و دامۆدەستگەکان بەو داتابیسەوە کە ئەمە بەداخەوە دەبووە زۆر زووتر لە ئێستا بکرێت چونکە کاراسانیەکی یەکجار زیاتی دەکرد لەسەر خوێندنەوە و دراسەکردن و پلاندانان لە هەموو پرۆژەکانی حکوومەت. ئێمە بەردەوام دەبین ئینشاءالله کاری زیاتریش هەیە دەیکەین. من تەواو بووم سوپاسی هەمووتان دەکەم بۆ گوێگرتنتان بۆ پشودریژەیتان و ئینشاءالله پەیوەندیەکی باشتر لەمە و دووە لە بینی ئێمە و ئێوەش دروست بێ و ئێوەش بتوانن ئەرکی خۆتان بە شێوەیەکی پرۆفێشناڵانە ئەنجام بدەن و خەڵکی خۆمان هەر هەمومان بتوانین خزمەتێکی باشتری خەڵکی خۆمان بکەین و ئەوانیش لێمان ڕازی بن. زۆر سوپاستان دەکەم جارێکی تر.